نیوەڕۆتان باش میوانانی ئەزیز، زۆر بەخێر بێن بۆ بەڕێوەچوونی دووەمین دیداری ئازادبوون. با هەمومان پێکەوە بوەستین بۆ گیانی پاکی شەهیدان. دەستان خۆش بێت. لە سەرەتادا با هەمومان پێکەوە بینەری راپۆرتە ڤیدۆیەکی ئازادی بوون ببین. ڕێکخراوی ئازاد بوون. ئێمە ڕێکخراوێکی ناحکومی سربەخۆی قازانجنەویستین. لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی هەرێمی کوردستان و عێراق تۆمارکراوین. دیدگەمان بریتیە لە تاکی ئازاد و یەکسان کۆمەڵگەیەکی مەدەنی کارە. پەیامەکەشمان گفتوگۆکردن و داکۆکیکردنە لە ئازادی و یەکسانی بۆ هێنانە ئارای کۆمەڵگایەکی مەدەنی کارە تا هەمووان بە ئاشتی و ئازادی بژین. بۆ چوار ئامانجی سەرەکی کارەکەین. یەکەم، هێنانەدی دادپەروەری کۆمەڵایەتی لە نێوان تاکەکاندا بەبێ جیاوازی نەتەوەی و ئاینی و جێندەری. دووهەم، بنیادنانی سیستمێکی پەروەردەی نوێ بە ئاڕاستەی مەدەنیەت و بەرەو پێشبردننی تاک. سێەم، دروستکردنی سەکۆیەک بۆ ژنان و پیاوان لە پێناو هێنانەدی یەکسانی ڕەگەزی. چوارەم، پاراستن و چاکردنی ژینگە. ئازادبوون لەلایەن ئەم کەسایەتیانەوە دامەزراوە: فەرەیدون حەسەن، نیاز عەبدوڵڵا، تەحسین قادر، جیهاد محەممەد و ئالان نەجمەدین. پەیکەر و بناغەی کارکردنی ڕێکخراوی ئازادبوون. ڕێکخراوەکەمان لە سێ دەستە پێک هاتووە: دەستەی گشتی، ڕاستپێردرا و کارگێڕی. 2 ساڵ جارێک کۆبوونەوەی دەستەی گشتی ئەنجام دەدەین. تا ئێستا 2 خول ئەنجام دراوە و 2 دەستەی کارگێڕیش دەستنیشان کراون. دەستەی نوێی کارگێڕی ئازادبوون پاش هەڵبژاردنیان بڕیاریاندا 2 ساڵی یەکەمی کارکردنی ڕێکخراو بە هاوکاری ئەندامان و دۆستان هەڵسەنگێنن. دواتریش وەک بەشێک لە پێویستی دامەزراوەی ژمارەیەک ڕێکاری کارکردنیان بۆ مامەڵەی ئەندامان لەسەر پرسەکانی سەرچاوەمرۆییەکان، دارایی، یەکسانی جێندەری، هەڵسوکەوتی نادروستی سێکسی، چاودێری و هەڵسەنگاندنی مەترسی، خۆبەخشی، دژە گەندەڵی، ژینگە، میدیا و پاراستنی منداڵ پەسەند کرد. هەروەها وەک بەشێک لە بڕواکانی ڕێکخراو بە شەفافیەت ساڵانە راپۆرتی دارایی و چالاکی بڵاو دەکەینەوە. یەکەم دەستەی بەڕێوەبردننی ئازادبوونیش بریتیە لە فەرەیدون حەسەن، سەرۆکی ڕێکخراو، نیاز عەبدوڵڵا، جێگری سەرۆک. ئەندامانی دەستەی بەڕێوەبردننیش هەر یەکە لە جیهاد محەممەد، گەشە دارا، تەحسین قادر، ڕازا و مەحموود، عەزیز ڕەوف، هۆمر محەممەد و بابان جەعفەر بوو. بە خێوەتگەی ئازادبوون دەستمان پێکرد. لە شارۆچکەی دووکان لە ڕۆژانی 27 و 28 نۆی 2019 خێوەتگەیەکی دووڕۆژیمان ساز کرد. تێیدا میوانداری 10 کەسی شارەزا لە بوار و ئەزمموی جیاواز کرابوو بۆ شیکاری و گفتوگۆ لەسەر گرفت و دەرفەتەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان. لە قەیرانی کۆرۆناشدا نەوەستین. کارمان بۆ پاراستنی هاوڵاتیان کرد و 52,000 ماسکمان لە هەرێمی کوردستان دابەش کرد. هەڵمەتەکە لە کەلار لە 11 حوتی 2020 دەستی پێکرد و لە چۆمان لە 15 دەی 2020 کۆتایی پێهات. پرۆژەکانی ئازادبوون. پرۆژەی یەکەم، میدیای بنیادنەر و گەشە پێدەر. سایت و سۆشیال میدیای ئازادبوون لە 1 تەموزی 2020 دەست بەکار بوو. میدیاکەمان کار بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە فکریە دەکات کە لە ناو تاکەکانماندا هەیە. ئەم پرۆژەیە تا ئێستا زیاتر لە 750 بەرهەمی نووسرا و وەرگێڕدراوی بڵاو کردوتەوە، لەگەڵ بڵاوکردنەوەی 7 زنجیرە ڤیدۆیی، فکری، فەلسەفی، ئەدەبی، ژینگەی، پەروەردەی و چەند بەڵگە فیلمێک لە چەناڵی یوتیوبی ئازادبوونەوە. پرۆژەی دووهەم، ساڵۆنی فکری. ئەم پرۆژەیە مەبەستی بوو بابەتە گرنگەکان بە تێڕوانینی زانستیانە شرۆڤە بکات بە شێوەی سیمینار، پانێڵ و ڕاهێنان. پرۆژەکە تا ئێستا بەردەوامە و ژماری چالاکیەکانیشی گەیشتۆتە 27 چالاکی. پرۆژەی سێەم، چاپ و بڵاوکردنەوە. لە پێناو پشتگیری لە فکر زنجیرەیە کتێبمان چاپ و بڵاو کردەوە. لە ئێستادا زنجیرەکە گەیشتۆتە 7 دانە و لەم ساڵدا 3 بەرهەمی نووسەر هاوار محەممەد چاپ و بڵاو دەکرێتەوە. پرۆژەی چوارەم، زیادکردنی بەشداری گشتی. ئەم پرۆژەیە بە هاوکاری لەگەڵ ڕێکخراوی پاو لە ماوەی 2 مانگدا لە سەید سادق و دوکان جێبەجێکرا.
پرۆژەی پێنجەم دیداری ئازادبوون. لەم پرۆژەیەدا خەڵکانی خاوەن پەیام لەگەڵ ژمارەیەکی فراوان لە گەنجان و چالاکوانی مەدەنی و میدیاکاران و ئەکادیمیەکان کۆ دەبنەوە گفتوگۆ دەکەن. یەکەمین دیداریش لە 16/12/2021 بە بەشداری 12 توێژەر لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە سلێمانی بەڕێوەچوو. بڕیاریشە دووەمین دیدار بە بەشداری 6 توێژەر لە 27/4/2023 لە بنکەی بەڵگاندن و لێکۆڵینەوەی ژین لە سلێمانی بەڕێوە بچێت. پرۆژەی شەشەم پەروەردە وەک ڕزگاری مرۆڤ. ئەم پرۆژەیە لەلایەن جیهاد محەممەد ئەندامی ئازادبوون بە هاوکاری دەستەیەک لە خەمخۆرانی پەروەردە دروستکرا. دوو قۆناغی پرۆژەکەیان گەیاندۆتە مەنزڵ. یەکەم سەرنج خستنە سەر فەلسەفە و میتۆدی پەروەردەیی لە هەرێمی کوردستان لە ڕێگەی سازکردنی 13 گفتوگۆ و چالاکیەوە. دووهەم پەیپەرێکی ڕخنەییان لەسەر پرۆژە یاسای پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بۆ ڕایگشتی و پەرلەمان خستە ڕوو بەر لە پەسەندکردنی پرۆژە یاسای پەروەردە. پرۆژەی حەوتەم چاودێری و هەڵسەنگاندنی ڕەوشی ژینگە. دوای چەندین گفتوگۆ لە ساڵۆنی فکری زنجیرەیەک چالاکی و پرۆژە لەسەر ئەم پرسە بەڕێوە چوون. لەوانە سیمپۆزیۆمێک دەربارەی هاوارێک بۆ ژینگەی کوردستان بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوەکانی بیمە و سروشتی کوردستان. پرۆژەیەکی 4 مانگی بە هاوبەشی لەگەڵ UPP ئیتاڵی بە ناونیشانی چاودێری و هەڵسەنگاندنی ڕەوشی ژینگە لە ناوەندی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە. هەروەها لەگەڵ ڕێکخراوی بیمە بەشداری بزوتنەوەی نێونەتەوەی هەینی بۆ داهاتوومان کرد. بە دروشمی ئێمە دەتوانین جیهانێکی دادپەروەر و ژینگە دۆست بنیاد بنین. لەگەڵ بەشی زانستی ژینگە لە زانکۆی سلێمانی خولێکی دوو ڕۆژەمان بۆ خوێندکاران دەربارەی پلاستیک پێشکەش کرد. پرۆژەی هەشتەم خولی پێگەیاندن. لە نێوان ساڵانی 2020 بۆ 2021 ڕۆژنامەنووس نیاز عەبدوڵڵا جێگیری سەرۆکی ڕێکخراوی ئازادبوون بە هاوکاری گروپی جۆرناڵ خولێکی ڕۆژنامەوانی لە هەڵەبجە و خوورماڵ پێشکەش کرد. دواتر بە هاوکاری ناوەندی کللتوری چۆمان خولێکی ڕۆژنامەوانی لە سۆرانیش پێشکەش کرد. لەگەڵ دۆستەکانی تر لە کۆمەڵگەی مەدەنی کارمان کرد. ئازادبوون و ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی لە پێناو چاکەی گشتی و کاری هاوبەش و پێکەوەی نامەی لێکتێگەیشتنیان واژۆ کرد. هاوکاری دارایی پرۆژە باشەکانمان کرد. لەوانە ئۆرکێسترای ماڵی میوزیک، ڕێکخراوی سەمای هاوچەرخ لە پرۆژەی سەمای هەناسەکانی شار، گروپی زێبۆ شانۆ لە شانۆی ماسی کوێر. دەستەی ڕاستپێردراوی ئازادبوون بریتین لە بەڕێزان، بەختیار شێخ عوسمان، مەستان تەحسین، هۆمەر محەممەد، ئاڵا شەهاب، ئالان نەجمەدین، کامیل عومەر. هەروەها دەستەی بەڕێوەبردننی ئێستای ڕێکخراوی ئازادبوون بریتین لە بابان جەعفەر سەرۆکی ڕێکخراو، هەڵوێز عەبدوڵڵا جێگری سەرۆک، دەشتێ تۆفیق بەڕێوبەری بەشی دارایی و سەرچاوەمرۆییەکان، نووە عەبدوڵڵا بەڕێوبەری بەشی پرۆژە و چالاکیەکان. ئێستاش داوا لە بەڕێز بابان جەعفەر دەکەین سەرۆکی ڕێکخراوەکە وتاری ئازادی بوون پێشکەش بکات. میوانانی دووەمین دیداری ئازادبوون هەموولایەکتان بەخێر بێن. زۆر سوپاس لە یەکەم دەرفەتی دوای مانگی ڕەمەزانە ئەم میوارێتان بەخشیەوە بێ. ئێمە زۆر خۆشحاڵین. هیواخوازم بابەتەکانی دووەمین دیدار جێگەی گفتوگۆ بێ و ڕەزامەند بن لێمان. بەڕێزان ئێمە دووەم دیداری ئازادبوونمان بە دروشمی تاکی ئازاد و یەکسان کۆمەڵگەی مەدەنی کارا ساز کردووە لە کاتێکە کە پێمان وایە تاکی ئازاد و ئازادی و کۆمەڵگەی مەدەنی کارا لە ژێر پاشەکشەیەکی گەورەیە. بەداخەوە ڕۆژانە هەواڵەکان و ئاکتە سیاسیەکان و ڕووداوەکان ئەوەمان نیشانەیەن کە ئەگەر هەموو پێکەوە ئەوەی نوخبەیەکی کەم لە سیاسی لە وڵاتە تێکیان داوە، ئەگەر هەموو پێکەوە ڕوبەڕوو نەبینەوە ئایندەیەکی زۆر ترسناکتر لە بەردەممانایە. بۆیە ئێمە لە ڕێکخراوی ئازادبوون و هاوڕێکانی کەمان لە کۆمەڵگەی مەدەنی و ئەو گروپ و
ژمارە گروپ بە ژمارەکەم ئەو گروپە بە ژمارەکەمەی ڕێکخرا و ناڕێکخرا و تاکە کەسی ئازاد و سربەخۆ ئەوانە پێکەوە دەست لە ناو دەست کارەکەین بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو بارودۆخە ببینەوە. بێگومان ئاسان نییە، ژمارەی تاکەکان و ژمارەی گروپەکان زۆر نین، هەرچەند هەوڵەکانیان جێگەی تەقدیرێکی زۆرە، بەڵام ئەو بارودۆخە زۆر بە ئاسانی لە ڕووی کارکردنەوە ناتوانێت ئەنجامێکی ئەوەندە دڵخۆشمان پێ بڵێ. بۆیەش ئەمانە کرێ لە بۆنەیەکی ئاوهایە عرض بکەین لەبەرەوەی ئێرە جێی گفتوگۆکردنە لەسەر ئەم بارودۆخەی کە تاکە کەس و کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانیش ڕوبەڕووی بوونەتەوە. من پێم باش نییە لەسەر چەمکەکانی کە دیدار گفتوگۆی لەسەرەکە پێش پانێڵستەکان بکەوم یا باری سەرنجی ڕێکخراوی ئازادبوون لێرە بڵێم چییە لەسەر تاکە کەس و کۆمەڵگەی مەدەنی و هەموو بارەکانی تر. بەڵام پێم باشە وەکۆی ئێمە ڕێکخراوێکی ناحکومین بارود سەرنجتان ڕابکێشم بۆ بارودۆخی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستانە. بێگومان هەموو زانیاریتان هەیە لەسەر سێکتەرەکانی کە ئێستا ئێمە پێمان وایە کونجێک لە ناو ژیانی گشتی ئێمەیان نەماوەتەوە مەدەنیەت یا گەشە بکە، بەڵکو ڕۆژانە پاشەکشە ئەبینین. بەڵام بە تایبەت لەسەر گرفتێکی خۆمان قساکەین کە ڕێکخراوەکانە، من لەم شوێنامەوێ سەرنجی بخەمە سەر و هەر لێرەوە بانگی هەموو ڕێکخراوە دۆستەکانمان بکەین و هەموو چالاکوانەکان بکەین کە لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە 15 ڕێکخراو ئەندامەتیایە و ئازادبوونی ژێکێکە لەو ڕێکخراوانە یارمەتیمان بن ڕوبەڕووی ئەم بارودۆخە ببینەوە. ڕێکخراوەکان کە بە یاسای ژمارەیەکی ساڵی 2011 دامەزراون و فەرمانگەیەکیان هەیە لە ئێستاە لە خراپترین بارودۆخی خۆیانان تەسککردنەوەی کارکردن و تێکدانی فەزای کارکردنیان لەلایەن ژمارەیەکی زۆر دام و دەستگاوە ڕۆژانە ئەبیندرێ لە خودی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە بۆ وەزارەتی دارایی، بۆ وەزارەتی ناوخۆ، بۆ هەر دام و دەستگایەکی کە کاروباری ڕێکخراوەکانی تێکەوێ. ئێمە ئەمە بە حەڵقەیەکە بینین کە وەکو کۆتاییەک وایە. بۆ نمونە یەکەم هەنگاوەکان ئەگەر بڵین لە 10 ساڵێک بەر لە ئێستاوە بە شکاندنی دام و دەستگا فەرمیەکان و ئەو دامەزراوانە دەستی پێکردووە کە سیاسەتی لێوە دروست دەکرێت لە حکوومەت، لە پەرلەمان و ئەحزابیش. بەڵام ئێستا دوای ئەوەی کە میدیا بە تەواوەتی لە بارودۆخێکی ترسناکایە، لە بارودۆخێکایە توانین بڵین بەشی زۆر زۆری کۆنتترۆل کراوە، ڕێکخراوەکانی ژوەکو یەکێک لە حەڵقەکانی کۆمەڵگەی مەدەنی لە بەردەم مەترسیایە و ژینگەی کارکردنمان بە تەواوەتی ڕۆژانە تێکەدرێ. هیچی کە کاتان ناگرم جگەل لەوەی کە زۆر سوپاستانەکەم تەشریفتان هێناوە، هەروەها زۆر زۆر سوپاسی ئەو دەستگا و ڕێکخراوانە ئەکەین کە لێرە یارمەتیان داین بۆ سازکردنی دووهەمین دیدار بەبێ بوونی ئەوانێ ئێمە نەمانەتوانین ئەم ئێوارەیە پێکەوە بە باشی پێشکەش بکەین. زۆر سوپاسی هەردوو مامۆستا و برای عزیز و گەورەمان مامۆستا سەدیق ساڵح و مامۆستا ڕەفیق ساڵح و هاوڕێکانیانەکەین لە بنکەی ژین کە وێ ڕای ئەرکێکی مەحاڵی زۆر گرنگ لە ناو بنکەکەیان ڕاپەڕێنن، هەمیشە دەست و دڵیان کراوە، دەرگایان کراوەیە بۆ هەر کارێک کە ڕوو لە بنکەی ژین بکە. زۆر زۆر سوپاسیانەکەین. هیوامان سەلامەتی و تەمەندرێژیە سایان هەر هەبێ. بەخێر بێن. هیوادارم لەگەڵ پانێڵەکانە گفتوگۆیەکی گەرم ساز بکە. ئمە بڕوامان وایە گفتوگۆکردن و کاری مەدەنیانە و ڕێگایە کە ئەبێ بەردەوام تۆخی بکەینەوە تاوەکو بتوانین لێوە ڕێگەیەکی ڕزگاری بدۆزینەوە. دووبارە بەخێر بێن. دەستخۆش بۆ کاک بابان جعفەر سەرۆکی ڕێکخراوی ئازادبوون. ئێستاش دەست دەکەین بە بەشی یەکەمی پانیەڵی ئازادبوون بە سەرپەرشتی ئالا شەهاب و میوانداری هەریەک لە هیوا عومەر و ئاری ڕەفیق و دکتۆر توانا عەبدولڕەحمان. بەڵام دکتۆر توانا بە هۆکارێکی تایبەت نەیتوانی ڕاستەوخۆ لەگەڵماندا بەشدار بێت، بۆیە با کورتە ڤیدۆیەک بەشداری پانیەڵەکەی کردووە. میوانانی بەڕێز دووبارە بەخێر بێن. وەک هاوڕێم ئاماژەی پێکرد پانێڵی یەکەم دەست پێکەین.
داواکەم لە چەند بەڕێزێک بفەرمونون بۆ سەر ستێج کە هەر یەکێکیان بابەتێک پێشکەش ئەکات. بەڕێز هیوا عومەر کە بابەتێک لەسەر پرسی تاک لە کۆمەڵدا، بەڕێز ئاریف ڕەفیق کە بابەتێک لەسەر دۆخی کۆمەڵگەی مەدەنی لە کوردستانی باشوور، دواتر لەگەڵ گرتە ڤیدیۆیەک لەلایەن دکتۆر توانە عەبدوڕەحمان لەسەر پەیوەندی نێوان ئازادی و کەرامەت وەک پرسیارێکی فەلسەفی و یاسایی. بفەرمونون. ئەم کاتتان باش و سڵاوتان لێبێ. زۆر سپاس کە کاتی خۆتان بۆ چەند پرسگرێکی پەیوەست بە واقعی ژیانی فکری و سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵگاکەمان و هەروەها لە زمنی ئەواشە پرسی تاک تەرخان دەکەن و هیوادارم ئەمانەی کە ئەوەی من لە ڕاستیە باسی یەکەم تەنیا چەند سەرقەڵەمێکە پەیوەست بە مەسەلەی پرسی تاک لە کۆمەڵدا. پرسی تاک لە ڕاستیە یان تاکگەرایی سەرەتا من هەوڵەدەم لە یعنی هەندێک بنەمای فەلسەفی ئەم پرسە و دواتر هەندێک بنەمای مێژووی و دواتر قسە لەسەر واقعی کۆمەڵگاکەمان و وەگرێدانی بە بارودۆخی ژیانی سیاسی و کللتوری خۆمان باز بکەم و دواتریش لە ڕاستیە چەند ئەرچێک باسەکەم کە من پێم وایە ئەمانە بەهۆی سروشتی کۆمەڵگاکەمان ئەمانە دەبن بە ئەرچی دەسەڵاتداران و هەروەها ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی و ئەرچی هەموو ئەوانن کە ئەرچی هەموو ئەوانەی کە موهتەمن بە پرسەکانی ئەوەی پێی دەوترێت پرسی یومانی و پرسی مافەکانی مرۆڤ. تاکگەرایی لە ڕاستیدا پرسێکی فەلسەفی ئایدۆلۆژی کۆمەڵایەتیە. یەک دید و یەک ڕەچەتەی ئامادەکراو نییە بەو دیدەی بڵێن ئەمەیە تاکگەرایی بە دیدێکی زۆر جار ئێمە سەری چەمکەکانەکەین لە دەرەوەی حاڵەتێکی کۆنکرێتیە. هەروەها یەک ئەزمون و یەک تای پیش لە پرسی تاکگەرایی لە مێژووی مرۆڤایەتیە نابینین. سەرهەدانی ئەم چەمکە لە ڕاستیە زۆر بە خێرایی دەگەڕێتەوە بۆ سەدەکانی ناوەڕاست وەک نەتیجەی بەرهەمی گۆڕانکاری فکری سیاسی ئابووری و هەروەها مەسەلەی عەقلانیەت و وەکو یەکێک لە پێداویستیەکانی ساتەوەختێکی مێژووی. لەگەڵ شۆڕشی پیسەسازی و گەشە سەندنی زیاتری سەرمایە و ئەوەی پێدەوترێت دواتر دنیای مۆدرن، ئەم چەمکە لە ژیانی پراکتیکی مانای زیاتر و بەرفراوانتر دەبێت لە سەردەمی مۆدرنەتەدا. هاوکات ماف و ئازادیەکانیش زیاتر بەدەستێت لە ئاستی فەردا. بەڵام لەلایەکی تردا پرسی ئەنانیەت و هەروە خۆپەرستی و عەزلبوون لە کۆمەڵگا و گرنگی نەدان بە پرسە گشتیەکان و هاتنە پێشی چەمچی اختراب و نامۆبوون گرێدراو بە گۆڕانکاریە فکری و سیاسی و کۆمەڵایەتیەکان دەبێت بە بەشێک لە دەرهاوێشتا و بەشێک لە واقعی کە ئێستا ئێمە ئەزمموی دەکەین. لە دوای سەدە تاریکەکانەوە لە ڕێنسانس و ڕۆشنگەری و مۆدرنە و پۆست مۆدرنەوە و هەروەها گۆڕانکاری و بزافی نێخوازی ئەم چەمکە سەرهەڵەدا لە هەر قۆناغێکدا بە دوای خۆیان چەندین گۆڕانکاری جۆراوجۆر و هەندێک جار جۆرێکیش لە ڕەتکردنەوە لە قۆناغی دواتر دەبیندرێتن. بەڵام پرۆسەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاواز بوو. ئێمە شایەت حاڵی دۆخێکینەوەی پێدەوترێ جیهانی سێم و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مێژووی خۆیدا ئێمە نابینین کە ڕوبەڕووی ئەم قەتیعەیە مێژوویە یان ئەو پچرانە تاریخیە ببێتەوە کە تایدا پرۆژەی مۆدرنەتە لە ئاستی ئێمە دەتوانین بڵێن لە ئاستە ڕووکەشەکەی دەست و پەنجەم نەرمەکەین لەگەڵ ئەم پرسانە. بەڵام لە ڕاستیە ئەم پرسە ناگە بە کۆمەلگای ئێمە و بە تایبەتی لە ڕێگەی پرۆسەی ئیمپریالیزمەوە و داگیرکردنی ناوچەکە ئێمە شایەت حاڵی هەندێک لە بنەما مادیەکانی پرۆسەی مۆدرنەتین لە واقعی کۆمەلگاکەماندا. پرسی تاک پرسێکی مشتومڕ فرە ئامێزە. لە زۆر ڕوانگەوە دەتوانین ئێمە لەبارەی تاک و تاکگەرایی قسە بکەین و هەنگاو بە هەنگاو ئەم پرسە لە ئاسی فەلسەفی و فکری و سیاسی دواتریش ڕۆدەتێتە ناو چوارچێوەی مافەکانی مرۆڤ یانەوەی پێدەوترێت جارنامەی مافەکانی مرۆڤ. لەکن ئێمە دەست زۆر جار ئەم پرسە کورد دەکرێتەوە لەو دیمەنانەی ئێمە لە ئاستی زۆراوجە لە کۆمەڵگاکەمان و
لەوانی تریش دەبینین و ئەزمموی دەکەین کە خۆی دەبینێتەوە لە بوونی جۆرێک لە ستایلێکی جۆرا و جۆر لە جلوبەرگ و خشداهێنان و بوونی ژووری تایبەتی و لاوازبوونی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە گەڕک و ناوخزم و نەمانی تەنانەت دانیشتنی بەیەکەوی لە ناو خێزانەکانیش لە بەرامبەردا هەر یەکێک بە جۆرێک لە کۆمەڵ ئێستاەوەی ئێمە دەیبینین تاک بۆتەوە لەگەڵ موبایل و تۆڕەکانی ئینتەرنێت زۆر جار جۆرێک لە گۆشە گیری و دابڕان و لاوازبوونی ئەم پەیوەندیانە لە ئاستی جەستەیی و پراکتیشیەوە یان لە ئاستی جەستەیی و فیزیکیەوە بە کۆ وا لێک دەدرێتەوە کە ئێمە دەست و پەنجە نەرمەکەین لەگەڵ جۆرێک لە ئەوەی پێی دەوترێت فەردانیەت یان تاکگەرایی. طبعا وەک چەمێک لە ڕاستیە ئەمە تێ ئەپەڕێنم کە زۆرمانە دەگرێتەوە مەسەلەی ینی ئەگەر بگەڕێنەوە وەکو چەمەک بەکاری بێنین لەم بارەیەوە واتە ینی ئیندیڤۆجواڵێتی بەم جۆرە هەندێک جار ینی واتاکەی وەردەگیرێت کە شتێک کە چیتر لەوەی زیاتر هەیە دابەش نەکرێتن و بگا بە دواپلەی جیابوونەوەی چیەتی سروشت و بوونی مرۆڤ و ڕیشەی پەیوەندیەکانی بە ئەویتر و کۆمەڵەوە بە شێوەیەک لە شێوەکان لە فەلسەفە و فکری پراکتیشی سیاسی کۆن و تازە ئێمە ئەبینین لە بیری کلاسیکی لیبرالیزمەوە بۆ بیری سۆسیالیستی و مارکس و مارکسیزم هەتا دوایی ئەمەش ڕەنجی داوەتەوە لە فەرپێناسەیی بۆ ئەم چەمکە و دەستنیشانکردنی پێگە و ڕۆڵ و ئەو مافە لە تاک و لە کۆمەڵگادا بۆیە لێرەدا بە زۆرمانە لە ڕاستی ئێمە دەتوانین باز لە پرسی تاگەرایی بکەین. یەکێک لە پێناسەکانی تاگەرایی لەوەیە کە مرۆڤ خودێکی سربەخۆی هەبێت لە بەرامبەر هەموو گروپە کۆمەڵایەتیەکانی تری وەکو خێزان و خێڵ و ئاین و ئایدۆلۆژیا دینی و دنیاییەکان یان تاک شوناس و بنێکی سربەخۆ و واتادار و ئۆتۆنۆمە وەک ئۆتۆنۆم مامەڵەی لەگەڵ دەکات نەک وەک سربەیەکیی کۆمەڵایەتی گەورەتر یان تاکێتی بە جۆری شتر لێک دێتەوە کە هەر مرۆڤێک خاوەن دۆخێکی تایبەتی نمونەیی و شوناسیی تایبەتە لێرەدا پرسەکە پرسیاری تر لە ڕاستیە لە هەناوی خۆیان دروستەکەویش ئەوەیە ئایا مرۆڤەکان تا چەند کاریگەریان لەسەر یەکتر هەیە ئایا بوونێکی سربەخۆمان لە دەرەوەی واقعی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و کلتوریە هەیە ئەتوانین ئەم بوونە ببینین دەتوانین ببین بە خاوەن شوناس و بوونێکی تایبەت لەسەر بنەمای فەردانیەت لەسەر بنەمای تاکبوونەوە مرۆڤ بە سروشت بوونێکی سیاسی یان کۆمەڵایەتی یان بوونێکی تایبەتی هەیە بە سروشت خۆپەرستە یان خاوەن ڕۆحێکی هاودەردی و هاوژینی و هیومانیە چ زۆرە تاکایەتێک خزمەت بە مرۆڤ و کۆمەڵگا و سروشت و زیندەوەران دەکات بۆ کۆمەڵگایەکی وەک ئێمە ئەم پرسە چۆن لێی تێبگەین ئایا لە کللتورێکی تەندرا و بە ئاین و پەیوەندی خێڵ و خوێن ئەم پرسە بۆ کۆمەڵگای ئێمە چ جۆرە پرسێکە پرسی تاک لە سیاقێکی گشتی وەک دۆخی کوردستان لە سیاخە با بڵێن گشتیەکەیدا چی دەگەیەنێت لە کاتێکە ئێمە وەک کۆ نەتەوە کۆنەڵیار کراوین و هێشتا وەکو کۆ دەرنەچین لە کۆتوبەندی داگیرکاری وڵاتان ئێمە چۆن لە تاگەرایی تێ بگەین تاگەراییەک بەو دیدەی کە یەکسانە بە دژایەتی گشت هەروەکو بەشێک لە فیمینیستەکان بۆ جێڕانەوەی پێگەی ژن لە مێژوودا هەندێک لە ناو مێژووە ئەم دیدەیان هەیە کاریگەری نیلۆبرالیزم و گلۆبالیزم و تەکنیک و تەکنۆلۆژیای تازە لەسەر پرسی تاگەرایی چ کاریگەریەکە دەتوانین تاگەرایی و خۆپەرستی ئێمە جودا بکەینەوە چۆن تەمەشای تاگەرایی وەک بەشێک لە پێویستی دیدێک بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی لە بارودۆخی هەنووکەیی کوردستانە بکەین ئێستا لە سەروبەندی هەڵبژاردنەکان نزیک دەبینەوە ڕێکلامی وەکو بەشێک لە ڕێکلامی پێشوەختەی هەڵبژاردن دەبین بەشێک لە خەڵک بەکۆ وەک مێگەڵ سەنگەر دەگوازنەوە لە حزبێکەوە بۆ حزبێکی تر هێشتا سەرۆکی خێڵ لە بڕی هەمووانەوە بیر دەکاتەوە سەنگەری سیاسیان بۆ دەستنیشان دەکاتن و سبێنێک جارێکی تر بە پارەیەکی تر هەمووان بۆ فرۆشتن و گواستنەوە بۆ سەنگەرێکی تر ئامادە دەکرێن لە هەڕەمی دەسەڵاتیشەوە پاڵپشتیان دەکرێتن و فەوج و لیواشیان بۆ ئەکرێتەوە بۆچی دوای زیاتر لە 30 ساڵ لە حکومڕانی کوردی جارێکی تر هەویەی لۆکاڵی و ناوچەگەریتی و ڕۆحی خێڵگەرایی و کۆتوبەندی ئاین لە ئاستی سیاسی و کۆمەڵایەتیەکەی بەهێزێکی زۆرەوە دەگەڕێتەوە ناو کۆمەڵگاکەمان
دەبێت چی بکەین بۆ گەشەکردنی ڕوحەتێکی تاگەرایی لە دەرەوەی خێڵ و خوێن و ئاین و ترس لە دەرەوەی ئەم چوارچێوانە ترس دای نەگرێت نەتۆقێت لە تاکایەتی و سێبەری خۆی. سیستەمی پەروەردە و فێرکردنی ئێمە هەڵگری چ دیدێکە بۆ تاک و کۆمەلگا؟ ئایا پەروەردەیەک پایەکانی لەسەر کوشتنی ڕۆحی ڕەخنە و پیرۆزکردن و تەڵقین بنیاندرابێ ڕێگە بە دروستبوونی تاک دەدات؟ ئایا شتێکمانەیە بە ناوی فەزای گشتی شار و فەزا لە ئاستا گشتەکەیدا؟ ئایا جێگایەکمانەیە بۆ ئەوانەی وەک عەوام بیر ناکەنەوە و ناژین و خاوەن ئاین و خێڵ و پەیوەندیە تەقلیدیەکان نین؟ ئەمە بەم مانایەش نییە کە ئەوانەی هەڵگیری ئەمانەی فرد بن نابێ ئەم شتانەیان هەبێ. من بەم دیدە بەکاری نایەنم. لە دەرەوەی شۆڕشی ڕێنسانس و عەقلانیەت و بیری زانستی و مۆدێرنە و گەشەی دیموکراسی ئێمە چۆن دەتوانین دەست و پەنجە لەگەڵ تاک و تاگەرایی و پرسەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتی نەرم بکەین؟ کاکیوە زۆر سوپاس بۆ بورالێت ئەبڕۆم بەڵام کاتەکەمان کەما دەرفەتێک بە زوتم 5 دقه ئاگدارم بکەوە پێشەوە. تەمام 2 دقیقەش 2 دقیقەش من زۆر لەم پرسانە تێ ئەپەڕێنم باشتر و لە 5 دقه ئاگدار بکرا بەمایە بۆی من لە ڕاستیە تەرکیزم بخست بە سەر زۆر پرسکە پەیوەندی بە ئەو گۆڕانانەوەیە لە ئاسی جیهان لە ئاسی فکری و لە ئاسی سیاسی لەگەڵ هاتنی تەکنەلۆژیای تازەوە بە تایبەتی ئەو دیدانەی لە قوتابخانە فکری فەلسەفیەکان دیتی تازە لەبارەی و هەڕەشانەی لەسەر تاکگەرایی هەیە کە باسەکەین بەڵام ئەوانە دەرفەت نابێ. من پێم وایە دێمە سەر ئەم خاڵێک کە چەند خاڵێک لە کۆمەلگای بۆ کۆمەلگای کوردستان باسەکەم و من نەپڕژامە سەر ئەوەی کە پرسی تاک لە فکری مارکسیزمە چۆن باسەکرێ، چونکە زۆرجار لە ڕاستیە لە بیری سۆسیالیستی هەندێک کەس بیری سۆسیالیستی بۆ لێدان لە تاکگەرایی بەکاردێنێ کە لە ڕاستیە هەڵە تێگەیشتێکی مێژویی زۆر گەورە لەم پرسە هەیە. لەم پرسە لە بارودۆخی کوردستان لە ڕاستیدا کە ئێمە وەکو هاوشێوی وڵاتانی ئەوروپا قەتیعەیەکی مێژوویمان نییە، ئێمە وەکو نەتەوە خاوەن دەوڵەت نین، خاوەن ئابووری سربەخۆ نین، خاوەن پیشەسازی و گەشە سەندنی چەمشی شار نین. لەم تایفە لە ژیانی حزبایەتی و کاری سیاسیە هێستا لە قۆناغی ڕاگوزەرداین. ئێمە دەتوانین سەپۆرتی زۆرێک لە تاکایەتی لە چوارچێوە گشتێکە بکەین. لە ڕاستیدا چەند ئەرچێک دەکەوێتە سەر حزبە سیاسیەکان و چەند پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتەوە. ئێمە دەمانەوێت چ کوردستانێکمان هەبێ، کوردستانێک هاوشێوەی نمونەی ئەفغانستان و بەشێک لە وڵاتانی ئیسلامی کە نەکتا کۆچی شتەیدا خینکێنراوە. جۆرێک لە تاکایەتیمان دەبێت بەیان بە دیوێکی ترە. ئێمە تاکێکمان دەوێت لە سایی لیبرالیزمی نوێدا کە خاوەنی هیچ بەهایەک نیە و تووشی نامۆبوونێکی قوڵ بووە لەگەڵ خودی خۆی و مێژووی خۆی و بەرهەمەکەی خۆی. من پێم وایە بۆ بارودۆخی ئەمڕۆی کوردستانە کە هەرێمی کوردستان بەو تایبەتمەندیانە یان بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەم تایبەتمەندیانە تێنەپەڕیون، ئەرکەکە لە مێژوودا یان ئەو دیراسانی لە بواری سۆسیۆلۆژیا لەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کراوە کە بریتیە ئێمە دەبێ ڕوئیا و ڤژنێکمانە بێ. ئێمە دەمانەیە چ کوردستانێکمانە بێ، کوردستانێک لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ و یەکسانی و دادپەروەری. لەسەر ئەم بنەمایەشدا لە بارودۆخی ئەمڕۆدا ڕێکخراوی ئازادبوون و هەموو ئەو ڕێکخراو و ڕۆشنبیرانەی کە کار بۆ مافەکانی مرۆڤ دەکەن دەبێت کار بکەن بۆ دەستورێکی سیکۆلار لە هەرێمی کوردستان، دەستورێک بەڕوونی سنوور بۆ تەدەخولی ئاین لە ژیانی گشتیدا دابنێ و جۆرێک تەنانەت نەک لە ئاستا ئاینەکە لە ڕاستیە سنوورێک بۆ تەدەخولی حزب لە ژیانی کۆمەلگا و خۆڕەخکردنی هەموو کایە ئابووری سیاسیەکان دابنێ و گەلک سوپاس. زۆر سوپاس کاکیوە، دەستت خۆش بێ. ئێستاش لەگەڵ بەڕێز ئاری رافیق. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس بۆ ڕێکخراوی ئازاد بوون، بەتایبەت کاک بابان کە ئەو پرسەی بە گرنگ زانیوە بۆ ئەوەی قسەی لێ بکەین. زۆریش خۆشحاڵم بەشێک لەو ڕەفیق و دۆستە عەزیزانەمان لێرە دەبینینەوە ئەمڕۆ و بە قەناعەتی من ئەمڕۆ قۆناغێکی زۆر گونجاوە و ڕۆژێکی زۆر گونجاوە، مەرحەلەیەکی گونجاوە بۆ ئەوەی کۆمەڵگەی مەدەنی دامەزراوەکانی لە هەموو کاتەکان زیاتر بێنە مەیدان،
چونکە خۆتان دەزانن فترەیە کە بە تایبەتی لە ناو ساڵی 2023 هێزێک هەیە تەوژمێک هەیە کە دەیهەوێت بەڕاستی جێگە بە هێزی قانونی لەخکە و تێبینیتان کردبێ ئەو هەموو حاڵەتی کوشت و کوشتارێک کە هەیە ئەو هەموو تاوانە کۆمەڵایەتیانەی کە هەن پێویستی بەوە هەیە کە هێزی کۆمەڵگەی مەدەنی لە جاران زیاتر بێتە مەیدانەکەەوە و خەتەریەکەش ئەوەیە هەر کاتێک کە قووەتی کۆمەڵایەتی زاڵ بوو وەویستی دام و دەستگا فەرمیەکان بسڕێتەوە وەویستی خەڵک ئەوەی کۆمەڵناسی پێی دەڵێت لە ڕێگەی تۆڵەکردنەوەی کۆمەڵایەتیەوە حەقی خۆی بستێنێتەوە نەک لە ڕێگەی دادگاکانەوە دەبێت کۆمەڵگەی مەدەنی زیاتر لە ئێستا ئەوەی کە هەیە بێتە مەیدان لەبەرەوە ئەو هەوڵی کە دراوە هەوڵێکی زۆر گرنگە و هیوادارم زنجری تری بەدوادا بێت من بە حکمی دوو مەرحەلە یا محەتەی حیاتی من لە مەجای کۆمەڵگەی مەدەنی ڕەنگە بتوانم ئەزمموی متەواضعانی خۆم لەسەر کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان باس بکەم یەکەم من ماوەی 5 ساڵ وەکو بەرپرسی بەشێکی حساس لە ناو وەزارەتی ناوخۆی ئیشم کردووە ئەویش بەشی پارتە سیاسیەکان و کۆمەڵە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بۆ ماوەی 5 ساڵ لە 2002 هەتاکو مانگی حوتی 2007 ئەو کاتی ڕێژەی یا ژمارەی ڕێکخراوە مەدەنیەکان 198 ڕێکخراو بوو و بە تەواضوعیشەوە دەڵێم بەشی زۆری ڕێکخراوەکان ڕەنگە دەستم هەبوو بێ لە سیاقەکردنەوە و داڕشتنەوەی پەیڕەوی ناوخۆیان بۆیە لە سەرەتای دروستبوونی کۆمەڵگەی مەدەنی کە ئێستا دینەسەری ئاگدار بووم کە چۆن دروست بووە و ئێستا ئاستەنگەکانی کامانن و کۆمەڵگەی مەدەنی چی دروست کردووە یا چی بەرهەم هێناوە لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو هەروەها سێ هەوڵی تریشمان هەبووە دیراسەیەکمان هەیە لەبارەی هەربەناوی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە ڕیفۆرمی کۆمەڵایەتیدا 24 هەنگاوی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ماخستۆتە ڕوو لە دوای ساڵی 93 هەتاکو 2014 چ گۆڕانێک و هەندێکیان دەستنە قاڵبی ڕیفۆرمی کۆمەڵایەتیەوە چیان کردو بۆ ئەوەی کۆمەلگا بگۆڕن لە ساڵی 2019 یا 20 کتێبێکی ترمان هەیە هەر بەناوی دەسەڵاتی پێنجەم لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا دیراسەی ماستەرنامەکەی ئێمە لەبارەی ڕۆڵی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لە دەرکردن و هەموارکردنی ئەو یاسایانەی پەیوەستن بە پرسی یەکسانی جەندەریەوە تەمان من دیراسەکەم لە مسر تەواو کرد کاتی خۆشی هەر سیمیناری مقدیمەی مناقەشەی خۆتەی بەحسەکەمان کرد تێکڕای ئەوانەی لەوێ بن معارض بن کوتیان ئێمە بە هیچ جۆرێک ڕازی نین لەبارەی ئەو دوو چەمکەوە بنووسرێ هەم لەبارەی کۆمەڵگەی مەدەنی هەم لەبارەی پرسی یەکسانی جەندەری لەوێ حساسەتێکی زۆر زۆریان هەیە دوایە هەندێک یاریمان بە وشەکان کرد و هەرچۆنێک بێ دیراسەکەمان نووسیەوە کە باسی کۆمەڵگەی مەدەنی دەکەین لە کوردستان دەبێت باسی کۆمەڵگەی مەدەنی بکەین لە عێراق لەبەرەوەی هەرێمی کوردستان یا کوردستان بۆ خۆی بەرژایی لانی کەم 100 ساڵی ڕابردوو لەگەڵ محەتاتە تاریخیەکاندا هاوشانی یەکتر ڕۆیشتون فالح عەبدوجەبار لە دیراسەیەکیدا لەبارەی کۆمەڵگەی مەدەنی باسی ئەوە دەکات کە کۆمەڵگەی مەدەنی لە ساڵی 1970ەوە هەتا 1958 خطوەی زۆر گرنگی ناوە چونکە لەو فترەیەدا لە سەردەمی تێداوی بەریتانیدا ڕۆژنامەی تێدا دەرچووە حزبی سیاسی تا حدێک بە ئازادانە ئیشان کردووە دامەزراوەکانی فێرکردن و ڕاهێنان لەو فترەیەدا دروست بوون و کە دێتە سەردەمی دوای ساڵی 1968 هەتا 2003 پێمان دەڵێ حزبی بەعز هەناسەی کۆمەڵگەی مەدەنی نەهێشت و کۆمەڵگەی مەدەنی ئیفلیچ کرد لەبەر ئەوەی معنایەکی بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆ دەسەڵاتی قانونی نەهێشتەوە لەگەڵ ئەوەشدا هەمومان دەزانین لەو فترەیەدا چەند منەظەمەیەکە بوون چەند ڕێکخراوێکە بوون وەکو ئیتیحادی نیسا ئیتیحادی تەڵەبە ئیتیحادی شەباب
و هەندێک سندیکا و نەقابەی ئەتیبا و ئەوانەش هەبوون کە هەمومان دەزانی لە سەردەمی بەعزدا ئەو جیلانی کە جیلی دوای 2000 نا جیلی پێش ڕوخانی سەدام تێدەگات مێشولەیەک نەیەتوانی ئەگەر بەعسی نەبێ لە ناو ئۆرگانێکی مەدەنیدا ئیش بکات. بۆیە تا 58 ئەوەی فالح عەبدولجەبار دەڵێ کۆمەڵگەی مەدەنی جوان دروست بووە جوانیش گەشەی کرد بەڵام کە حزبی بەعزێتە سەرکار دیسانەوە لە کۆمەڵگەی مەدەنی دەدا و نامێنێ. کە دێینە سەر هەرێمی کوردستان دقیق بابەتی کۆمەڵگەی مەدەنیا محەتەی تاریخەکەی دەگەڕێتەوە بۆ دوای ساڵی 1991 پێش 91 شتێکمان نەبوو بە ناوی کۆمەڵگەی مەدەنی و دقیقتریش ئەوەی کە چۆن کۆنتێکستی قانونیەوە ساڵی 1993 بوو کە یاسای ژمارە 18 ساڵی 93 تایبەت بە کۆمەڵە و ڕێکخراوە مەدەنیەکان و سندیکاکان و یەکێتی پیشەیەکان دەرچوون. دواتر لە ساڵی 2001 یاسای ژمارە 15 دەرچوو تایبەت بە NGOیەکان کە جیا کرایەوە لە کۆمەڵە و یەکێتی پیشەیەکان. دیسانەوە لە ساڵی 2011 کە قانونی ڕێکخراوە مەدەنیەکان جارێکی تر یاسایەکی تازە دەردەچێ قانونی ژمارە 15 ئیلغا دەکاتەوە و تۆزێک مۆدێرنتر نوێتر ئاسانتر زەمینەی دروستبوونی ڕێکخراوی مەدەنی لە کوردستاندا دەهێنێتە کایەوە. سەرڕای تێبینیەکان کە لەسەر ناوەڕۆکەکەی هەیەی بەڵام هەندێک جیاوازی هەبووە کە فەرقە لەگەڵ هەم قانونی کۆمەڵە و یەکێتی پیشەیەکان و سندیکایەکان هەم جیاوازیشە لە قانونی ژمارە 15 ساڵی 2001. کۆمەڵگەی مەدەنی لە کوردستان سێ مەرحەلی زۆر دەتوانین تەصنیفی بکەین بەسەر سێ قۆناغدا. قۆناغێکیان بریتی بوون لەو ڕێکخراوانەی کە لە پێش ساڵی 1991 سەر بە حزبە سیاسیەکان بوون وەکو یەکێتی قوتابیان، یەکێتی ئافرەتان، کۆمەڵی خوێندکاران، یەکێتی ژنان، کۆمەڵی ئافرەتان، ئەو ڕێکخراوانەی کە سەر بە حزبە سیاسیەکان بوون ڕموزی کۆمەڵگەی مەدەنیان تێدا بووە نەخێر. ئەو ڕێگەزانی کە دیاری کراون بۆ کۆمەڵگایەکی مەدەنی کامل و کامل لە ناو ڕێکخراوە حزبیەکاندا نەبووە بەڵام ڕۆڵی گرنگیان هەبووە لە چەند جانبێکی ئەساسیدا. یەکێک لەوانە لە شەڕە پارتیزانەکاندا دەورێکی گرنگیان هەبووە لە پێگەیاندنی کادیری حزبیدا و دروستکردنیان بۆ ناو قیادەی حزبەکان ڕۆڵێکی باشیان هەبووە و لە ئینتیفاضەش ڕۆڵێکی باشیان هەبووە لە مەسەلەی تەنزیمی داخلی لە ناو شارەکاندا. بەڵام ئەوەی کە ئەرگ بووە لەسەر کۆمەڵگەی مەدەنی و مەفروض بوو ئەوان بیجێڕن لەو سەردەمی ئێستا ئەو ڕموز و مقەوماتانەیان تێدا نەبووە کە لە ناو مؤسساتی کۆمەڵگەی مەدەنیدا هەیە. قۆناغی دووەم دەست پێ دەکات لە ساڵی 1991 هەتا 2003 کە بە قۆناغی بوژانەوەی کۆمەڵگەی مەدەنیدا دەدرێت و کۆمەڵگەی مەدەنی لەو فترەیەدا زیاتر ئیشیان لەسەر چەند بارێک کرد. بابەتی خێرخوازی، ئاوەدانکردنەوەی گوندەکان، پێشکەشکردنی خزمەتگوزاری، هەڵگرتنەوەی مین و ئەو جیلەی کە لە بیرەتی لە نەوەتەکان دەزانێت لەسەر ڕێگەکان دەنووسرا مەسەڵەن ئەو پرۆژەی ئاوی ئەو گوندە لەسەر ئەرکی ڕێکخراوی کرۆ بنیادراوە KLA کرا کوردس MAG ئەوانەی کە من لە بیرمە ڕێکخراوی فاو چ ڕۆڵێکی مهمی هەبوو لە نەوەتەکان و ئەو ڕێکخراوەی کە تەوزیعی خۆراکی دەکرد لە سەر بەنەتەوە یەکگرتوەکان بوو لە عێراق و هەندێک منەظەمەی تر کە لەسەر ئاسی دنیا ئیشیان کردووە لە کوردستاندا ئیشی زۆریان کرد. لە 2003 بەو لاوە نەهجی کۆمەڵگەی مەدەنی گۆڕانی بەسەرداهات لە دوای ڕوخانی سەدامەوە بوو بە نەهجی دروستکردنی ئەومە تازە گەرم دەبین نەهجی کۆمەڵگەی مەدەنی دەگۆڕێت بۆ پەرەپێدانی دیموکراسی، بۆ پەرەپێدانی مەدەنیەت، بۆ ئەو چەمکانی کە چەمچی مۆدرنن مەسەلەی ئازادی سیاسی، ئازادی خۆپیشاندان ئەوانەی دەچنە ناو چوارچێوەی ڕموزەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە. ڕاست بڵین کوردستان بۆ تەقسیم بۆ کۆمەلگایەکی بەسەر دوو جەبهەی ئەساسی. جەبهەیەکێ دامی کۆمەڵگەی مەدەنی دەکات، جەبهەیەکێ بەڕاستی بەردەوام خۆی مەڵازداوە لی بدە و ئەگەر ملاحەزەشتان کرد بێ کاتێک کە ژنێک دەکوژرێ دەڵێن ڕێکخراوەکانی ژنان لەکوێن
کاتێککە پیاوێک دەکوژرێ دەڵنە ڕێکخراوەکانی ژنان لەکوێن کاتێککە منداڵێک دەکوژرێ لی دەدرێ یان تەعزیب دەدرێ یا کەسێک اغتساب دەکرێت دەڵنە ڕێکخراوەکانی ژنان لەکوێن و من پێم وایە حملەکە حملەیەکی عەمدیە عەشوایی نییە زیاتر ڕێکخراوە منەظەمە واگەر ملاحەزەشتان کردبێ لەسەر چەمکی یەکسانی جەندەری چی نەکرا ئەو ساڵ لە ساڵی 2023 و هەموو ئەو خوێندنەوە و ئەو تەحلیلانەی کە بۆی کرا کە سەرتاپای سەقەتە کە سەرتاپای لە ناو چەمکی یەکسانی جەندەریدا جێی نابێتەوە بەڵام ئامانجەکە چەمکەکە نییە لە ڕاستیدا ئامانجەکە لێدانە لەو موئەسسانەی کە دەیانەوێت کۆمەلگا لەو قۆناغەوە ئەوەی ئەو قۆناغەی کە لە نەوەتەکان لە هەشتایەکان هەزاران هەزار ژنی قوڕ بەسەر کرد لە ڕێگەی فۆرمە خراپەکانی هاوسەرگیریەوە تەوژمێ کات پاڵی بەوانەوەنا و ئیشی زۆری کرد بۆ ئەوی گۆڕانی کۆمەڵایەتی و هەندێک ڕیفۆرمی کۆمەڵایەتیشکە جەبهە زۆرینەکە کە جەبهەی زۆرینەیە کە بینەنیە بەردەوام ئامادەیە بۆ ئەوەی لێی بدە و لەبەرەوە ئاستەنگی زۆر هەیە لە بەردەم کۆمەڵگەی مەدەنیدا پێشەوەی بێمە سەر ئاستەنگەکان چەند هەوڵێکی کۆمەڵگەی مەدەنی باز دەکەین زۆربەی ئەو قانونانی لە کوردستاندا دەرچوون بە پێی ئاگاداری من درافتەکەی لە ناو بارەگای ڕێکخراوە مەدەنیەکان نووسراوەتەوە بۆ نمونە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بەرهەمی کۆمەڵگەی مەدەنیە کە بەرەی زۆرینەکە زۆر دژیشێتی بەڵام لە ڕاستیدا ئەگەر سەیری بەندیخانەکان بکەین بەشی زۆری ئەوانەی کە حکم دراون حکم دەدرێن ڕۆژانە بەپێی ئەو قانونە حکم دەدرێن بەڵام ئەو جەپەیە دەیەوێت شتەکان ئاوەژوو کاتەوە و ناشرینی بکە لەبەرەوە قانونەکە قانونێکی گرنگە بە هەموو مانایە قانونێکی گرنگە و تعدیلی قانونەکانی عراقی قانونی عقوباتی عراقی لە ساڵی 2001 کە چەند مادەیەکی گرنگی تێدا تعدیل کرا یەکێک لەوانە مادەی ئیقافی کوشتنی ژنان بوو بە پاساوی شەرەف مادەی ڕاگررتنی لێدانی ژن بوو بە ناوی تەئدیب و بە تاوان ناساندنی مادەی یەکسانکردنی سزای زیناکردن لە بینی ژنێکی مێردار و پیاوێکی ژنداردا کە پێشتر عقوبەی ژنەکە زیاتر بوو لە عقوبەی پیاوەکە بەرهەمی کۆمەڵگەی مەدەنیە قانونی 2008 یاسای باریکەسەتی عراقی کە 31 مادەی تێدا تعدیل کرا بەرهەمی کۆمەڵگەی مەدەنیە هاوشان لەگەڵ موئەسەساتی حکومەتیش دەیان پرۆژە قانونی دیکە بەرهەمی کۆمەڵگەی مەدەنی بوون کە ئەوانە دەچنە چوارچێوەی ناسنە ناچوارچێوەی گۆڕانی کۆمەڵایەتیش بەشێکیان دەچنە چوارچێوەی ڕیفۆرمی کۆمەڵایەتیشەوە چونکە گۆڕانی ڕیشەی دروست کرد بۆ پێمان وایە ئەو هەموو فۆرمە خراپە هاوسەرگیری زەواجی ژن بە ژن بنەتوو گەورە بە بچوو خەتەنەکردنی منداڵانی کرد مارە بەجاش کەمکردنەوەی تعدودی زەوجات لە خۆیەوە دروست بووە نەخێر بەشێکی زۆری ئەو حەملەیە بووە کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لە ناویشیدا دەبێ ئاماژەی بۆ بکەین ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان ڕۆڵێکی زۆر گرنگیان بینیوە وای کردووە ڕێژەی ستەمە کۆمەڵایەتیەکان کە ببنەوە تخوا هەر خۆتان سێری بەرنامەی گوندەکان بکەن ئەوەی کە لە ناو کەناڵە لۆکاڵی فەزاییەکان لێ دەدرێ هەر کاتێک مایکێک دێتە بەردەمی ئافرەتێکی تەمەنی بە تەمەنی هەشتاکان و هەفتاکان و تەنانەت نەوەتەکانی زەواجی کردووە چەندیان دەبین بە ئارەزوی خۆیان زەواجیان کردبێ بەدەگمەن دەبینی بڵێ من خۆم بە ئارەزوی خۆم زەواجم کرد هیچی نەیبینیوە هەموویشم بەژنی پێکراوە هەمووی گەورە بە بچووکی پێکراوە هەمووی لە ژوورەکاندا بەبێ ئەوەی پیاوەکەی خۆی بینی بێ زەواجێکی خراپی پێکراوە بۆیەش ئەو قسەیە خراپە بەڵام لەو قاعدەدا دیکەین ئێستا ئەو جیلە بە پیری تۆڵە لە مێردەکانیان دەکەنەوە جێگەیان لێ جیا دەکەنەوە نەخۆش دەبن بەلایەن داناچن ئیهانەیان دەکەن لە مەجلیسەکاندا پیاوەکان ناوێرن قسە بکەن چونکە ژنەکان تەریقیان دەکەنەوە بۆ جۆرێکە لە ئینتیخامی ئەو هەموو چونکە مقارنەی حیاتی خۆی دەکات لەگەڵ حیاتی کچەکەی خۆی کە بۆ ئاوە بە زەواجی نەکرد ئەو بۆ هەموو حیاتی بوو بە قوربانی بە فۆرمێکی خراپی هاوسەرگیری باشە هەندێکە ئەت بەتاکید هەر دەبێ بە مطلقی نابێ قسە لەسەر هیچ شتێ بکەین ئاسەنگی زۆر هەن لە بەردەم کۆمەڵگەی مەدەنی لە ماوەی 2-3 دقیقە یەکەمیان
ئاستەنگی کۆمەڵایەتیە کە کۆمەلگا بەگشتی تا ئێستا ئیستیعابی کۆمەلگەی مەدەنی پێ ناکرێ و پێیان وایە هەرچی بشکیلەیەک لەو کۆمەلگەیە ڕۆدا لە نەتیجەی بەڕەڵایی تەوژمێکە کە پێی دەگوترێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ژنان و چاوی ژنی کوردیان کردەوە وایان کرد کە کۆمەلگا لە قۆناغێکی زۆر ئارامی زۆر مستەقڕی زۆر سەقامگیر بچێتە قۆناغێک کە ئافرەت حیای نەماوە ئافرەت یعنی هەموو ئۆباڵەکە دەهێننەوە لە ملی کۆمەلگەی مەدەنی دەئاڵێن هەر بۆیەشە متمانەی کۆمەڵایەتی تا ئێستا دروست نەبووە لە بینی کۆمەلگەی مەدەنی و لە بینی کۆمەلگا بە فۆرمە گشتیەکەی ئەگەر لە سایقی تەکسێک بپرسین لە گەنجێک بپرسین مێزێکی داناوە لە دوکاندارێکی ئەو سەرجادانە بپرسین بڵێ ئێرێ ڕێی تۆ لەسەر کۆمەلگەی مەدەنی لەسەر ڕێکخراوەکان چۆنە دەڵێدا چیان کردووە لە پارە خواردن زیاتر چیان کردووە یا لەوەی کە کۆمەلگەیان تێکداوە چیان کردووە ئەوە خەتەرە و بەشێکی هۆکارەکەشی ئەوەیە کۆمەلگەی مەدەنی خۆی کە 5,000 ڕێکخراوی تێپەڕاندووە نەیانتوانیوە ببن بەهێزێکی کاریگەر بەقوت و ببنە بەرەیەکی بەهێز لە بەرامبەر ئەو بەرەیە کە دەیەوێ بیان بشکێنێ ئاستەنگی زۆر هەن بەڕاستی لە گرنگترینیان ئەزمونێکی کەم لە مەجای کۆمەلگەی مەدەنی هەیە لە کوردستان یعنی ئەگەر تاریخی منەظەماتی دیکەی سەدەی 17 و 18 لە فەڕەنسا لە بریتانیا سیر بکەین منەظەمە هەیە 50 ساڵە ئیش دەکا منەظەمەی سیدای سویدیەوانی کە برادرانەمان بەشێکیان تەعاملیان لەگەڵ کردوون تەنها ژمارەی کارمەندەکانی لە ستۆکۆڵم کە من چوو سەر بلێداوە 1000 کەس لەناو ئۆفیسەکەیاندا ئیش دەکا لە کوردستان ئەزمونێکی کاڵ و کرچمان هەیە و تەنانەت خەڵکی مختصمانیە لە مەجای کۆمەلگەی مەدەنی پێی بناسرێتەوە مثلا ناوی عەزمی بەشارە لێ بدە لە بەیروت هەموو دیراسەکانی لەسەر کۆمەلگەی مەدەنیە ناوی ئەمانی قەندیل لێ بدە لە مەسەر هەموو دیراسەکانی لەسەر کۆمەلگەی مەدەنیە ئێمە تەنانەت توێژەریشمانیە کە اختصاصی بێ لە مەجای کۆمەلگەی مەدەنیدا خراپتر لەوانەش بەڕاستی مەوزوعی سیاست تێکەڵکردنی ڕێکخراو بە سیاستەوە بەشێک بۆ لە ئیشکالێتەکان وای کردووە بەتایبەتی یان ڕاشکاوانەتر بڵێن لە بینی زۆری زەرد و لە بینی زۆری سەوز من فترێک ئیشم تێیدا کرد هەتا سندیکایەکان یەکیان گرتەوە ئێرە سندیکای خۆی هەبوو هەولێر سندیکای خۆی هەبوو نەک فەرعی هەبێ ئۆفیسی سەرەکی سندیکایەک لە هەولێر ئۆفیسی سەرەکی سندیکایەک لە سلێمانی بۆیە ئەو تەوزیعاتە کە ڕەنگی داوەتەوە لە بینی ئەو دوو زۆنە ڕەنگی داوەتەوە لە ناو کۆمەلگەی مەدەنیشدا بەشتێک بۆ لە ئاستەنگەکان کە بە ئاسانی دەنگ و ڕەنگە جیاوازەکان بەیەکەوە نەتوانن هەڵکەن لە ناو ڕێکخراوێکی مەدەنیدا ڕەهەندی ئاینی کە دوا قسەیە دیکەم بەردەوام بەشێک لە هێزێکی ئاینی هەیە هێز مەبەستم هێزی سیاسی نییە مەبەستم بەشێک لە بانکخوازەکانیشە بەشێک لە گوتاربێژانی ئاینیشە کە خواخوایانە شتێک دروست ببێ خەلەلێک لەسەر چەمکێک دروست بێ بۆی خوتبەی هەموو هەفتەکەی بۆ تەرخام بکەن بۆیە هەموو ئەوانە پێکەوە وای کردووە کۆمەلگەی مەدەنی لە پاڵ ئەوەی کە مێژوەکەی تازەیە بۆ ئێمە لە کوردستان دەستکەوتی باشی بەدەستێناوە بەڵام ئاستەنگی زۆریشی لە پێشە من وەکو خۆم لە هەر شوێنێک لە کوێرە گوندێکیش قسە لەسەر کۆمەلگەی مەدەنی بکرێ بانگم کەن دەچم چونکە ئیمانم بەوە هەیە ئەو کۆمەلگایە پێویستی بە هەیمەنەی قووەتی مەدەنیە و ئەگەر وانەکەین ئەو هێزەی ئەو قووەتەی کە دەیهەوێ لە قاچقولی مؤسساتی قانونی بدا لە مؤسساتی ڕسمیدا زاڵتر دەبێت وەکو ئەوەی کە ئێستا هەیە دەیبینین کەسێکی دەکوژرێ دەڵێ هەمووان دڵنیا دەکەمەوە کە خوێنی بە فیڕۆ ناچێ ناڵێ بە شێوەی قانونی خوێنی بە فیڕۆ ناچێ بە شێوەی عشایری لەولاوە گوتاربێژێکی ئاینی خۆپیشاندانی بەرامبەر دەکرێت لە فلان چین و فلان توێژم لەگەڵا کەواتە ئەوەندەی هەوڵەکە بۆ ئەوەیە کە قووەتە کۆمەڵایەتەکە بێتە پێشەوە ئەوەندە ئیش ناکرێ بۆ ئەوەی کە هێزی قانونی زاڵ بێ زۆر سپاس سپاس کاکاری ئێستاش لەگەڵ گرتەفتیۆی دکتۆر توانە عەبدوڕەحمان لەسەر پەیوەندی نێوان ئازادی و کەرامەت وەک پرسیارێکی فەلسەفی و یاسایی
ئەم کاتتان باش ئازیزان و خۆشەویستان، سڵاو و ڕێزی زۆر تایبەتم هەیە بۆ سەرجەم بەشداربوانی دیداری دووەمی ڕێکخراوی ئازادبوون لە سلێمانی. دیارە بەداخەوە بڕیار بوو کە ئەم کورتە بابەتەی من ڕوبەڕوو بێ و لە سلێمانی بێ لە خزمەتانە، بەڵام بەهۆی لێکتێنە گەیشتنێکەوە لەسەر کاتی ئەنجامدانی ئەم دیدارە نەگونجا و لە ژیاتی ڕوبەڕوو بوو بە ئەم ڤیددیۆ دوور بە دوور و هەتا ڕادەیەکی زۆر بێ ڕۆح و دوورە، بەڵام هیوادارم کە بتوانم لە ماوەیەکی کورتە ئەوەی کە بە پێویستی ئەزانم باسی کەم لەسەر پرسی ئازادی و ئازادی تاک و کۆمەلگای مەدەنی و لەلایەکی تریشەوە ئەو چوارچێوە یاسایی دەسووری کە لە هەرێمی کوردستان هەیە و لە عێراق هەیە و لەلایەکی تریشەوە پێویستە کە بەرجەستە بێ بۆی کە تاک بتوانێت بە ئازادانە ممارەسەی ژیانی تایبەت و سیاسی خۆی بکات لەلایەکەوە و کۆمەلگای مەدەنیش بتوانێت چالاک بێ لەلایەکی ترەوە بە بێگومان بە پشتبەستن بە تاکی ئازاد و بەو کەسانی کە پێویستە ڕۆڵی کاریگەریان هەبێت لە کۆمەلگای ئێمەدا. هەوڵێم کە لە چوارچەوەی سێ پرسیارە لە ڕاستیا من زۆر بە کورتی باسی ئەو پرسە بکەم. یەکەمیانەوەی کە ئایا ئازادی چییە؟ بۆچوونی من کە پێشتر ڕەنگە باسی ئەوە کرابێ وەکو تەوەریەکەم، بەڵام هەر پێم باشە بە حکمی ئەوەی کە بەشێک بۆ لە پرسی توێژینەوەکەم وە بەشێک بۆ لەوەی کە گرنگی پێدەم بزانین کە ئازادی چییە و پرسیاری دوم ئەوەیە کە چۆن لە ئازادی تێبگەین لە ڕاستیا ئێمە وەکو تاکی کورد لە عێراقا و ئەوانەی کە هەڵسوڕاون لە بواری کۆمەلگای مەدەنیە. سێمیشیان ئایا ئەو چوارچێوە یاسایی و دەستوریە چییە کە لە هەرێمی کوردستان و عێراقەیە و چۆن بتوانین ئەوە پتەوترکەین. دیارە تایبەت بە ئازادی تاک و چۆنیەتی دروستکردنی تاکی ئازاد من نایەمە سەر هەمووانە، بەڵام ئەوەی کە گرنگە بۆ من لە ڕاستیە ڕووە قانونیەکەیەتی ڕۆ دەستوریەکەیەتی بێگومان ئازادی وەکو چەمکێکی قۆڵ زۆرترین گفتوگۆی لەگەڵ خۆی دروست کردووە بە درێژایی 2000 ساڵی ڕابردوو و ئەکرێت لە چەند لایەنێکی جیاوازەوە لێکۆڵینەوە توێژینەوە بکرێن، لایانی دەرونی هەیە، لایانی کۆمەڵاتی هەیە، کولتوری هەیە. ئەوەی کە بۆ من گرنگە لە ڕاستیە لایەنە یاسایی دەستوریەکەیەتی. ئایا هەتا چڕادەیەک تێگەیشتێکی دروست و پێناسەیەکی دروست هەیە بۆ ئازادی و ئازادی تاک لە ناو سیستمی سیاسی ئێمە؟ ئەوە گرنگە بەڕاستی. لە دوای توێژینەوەیەکی زۆر لەسەر پرسی ئازادی لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەوەی کە ئەکرێ بە سوود بێ بۆ کۆمەلگای ئێمەش و ئەکرێ ئێمە تا ڕادەیەکی زۆر تێگەیشتێکی دروستمان لەسەر هەبێ بۆ ئازادی، ئەتوانین بڵین ئازادی بریتیە لە نەبوونی بربەست و بریتیە لە نەبوونی هەژمونی کەس و لایەنێک بەسەر ئیرادە و ویستی تاکە کەسە. ئەمە دیارە ئەو پێناسانەیە کە بەگشتی ئەبینێ ئێستا دێمە سەر پێناسە یاسایەکە و بریتیە لە نەبوونی ڕێگرت، لە بریتیە لە بوونی توانای بڕیاردان لەسەر ئەو هەڵبژاردانەی کە مرۆڤ لە بەردەمیایەتی و لەلایەکی تریشەوە بریتیە لە بوونی ژیری و تێگەیشتێکی مۆراڵی بۆ چۆنیەتی هەڵبژاردننی بڕیارەکان بە شێوەیەکی سەربەخۆ. پێناسە یاسایی و دەستوریەکە کە گرنگە تا ڕادەیەکی زۆر ڕنگ باتەوە لە دنیای ئێمە یا بەتایبەت لە دنیای یاسایی و قەزایی ئێمە کە دوای ئێمە سەری بۆچی گرنگە ئەوەیە کە ئازادی بە دوو کۆڵەکەی سەرەکی ببینین کە لە ڕاستیا بریتیە لە بوونی سربەخۆیی بۆ هەڵبژاردننی بڕیاردان کە ئەمەش لە ڕاستیا دوو پای سەرەکی هەیە. یەکەمیان ئەوەیە کە ئەو کەسێک کە ئێمە ئازادیەکەی پێڕەوە ئەبین کە دیارەمە بەسمان مرۆڤە خاوەنی ئیرادەیەکی ئازاد و ویستێکی ئازاد و لەلایەکی تریشەوە توانایەکی ژیریە بۆ هەڵبژاردن لە نێوان ئەو اختیارانەی کە لە بەردەمیایەتی. ئەمە کۆڵەکەی یەکەمی و کۆڵەکەی دووەمی ئازادیش لە ڕاستیا بریتیە لە نەبوونی ئەگەری بربەست و زۆر لێکردن لە ممارەسەکردنی ئازادیە، لە ممارەسەکردنی ویستی ئازاد بۆ ئازادی. ئەم دوو پایە لە ڕاستیا پای یەکەمیان کە بریتیە لە بوونی ئیرادە و ژیریەکی مۆراڵی ئەوە ناوەکیە، پای دووەمیان بریتیە لە غیابی بربەست و ڕێگری و زۆر لێکردن و هەتا ئەگەری ئەوەی کە پێتت پێوتە فەیلسوفێک دیاری بواری ئازادیە لە بوونی ئەگەری نەبوونی ئەگەری دەستێوەردان و بربەستی هەڕەمەکی و بێپاسا و چ لەلایەن تاکی ترەوە بێت چ لەلایەن دامەزراوەکانی کۆمەلگاوە بە یاخود لەلایەن دامەزراوە یاسایی و سیاسەکانە بە لە کۆمەلگادا. ئەم دووە زۆر زۆر گرنگە لە ڕاستیە تا چ ڕادەیە کە ئێمە ئەمانەی ئەم جۆرە تێگەیشتنەمان هەبێ بۆ ئازادی و تەنانەت بۆ کۆمەلگای مەدەنیش. ئایا ئەیانەوێ ئیش لەسەر لایەنە ناوخۆیەکەی ئازادی بکەن کە بریتیە لە دروستکردنی تاکی ئازاد و ئیرادەی ئازاد و خاوەنی تاکێکە خاوەن و هەڵگری بەرپرسیارەتی ئازادی بێ، یاخود بەشی دووەمی ئازادی کە بریتیە لە نەهێشتنی بربەستە دەرەکیەکانی ئازادی، لە نەهێشتنی بربەستە یاسایەکان، بربەستە دەستوریەکان، ڕێگری و دەستێوەردانە کۆمەڵاتی و کولتوریەکان. ئەمە زۆر گرنگە بۆ کۆمەلگای مەدەنی و تەنانەت وەکو پرسیارێکی قانونی دەستوریش کە زۆر جار ئیشی لەسەر بکرێ. ئەمە ئەوەی کە پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە لە ئازادی لە ڕۆ فەلسەفی و دەستوریەکەیەوە کە بەو دوو شێوازە لە ڕاستیا پێویستە بە گرێدراوی یەکتر ببینرێ.
ببورن لە باگراوند و ئەوە ڕەنگە جۆرێک لە وێنە هەبێ یاخود جم و جۆڵێکە بێ لە دەنگێکە بێ بەڵام لە ڕاستە لە دوێنەوە هەوڵ هەیەم کە شوێنێکی هێمنم دۆزمەوە بەزیتر لە لەندەن هەر ئەوە نەبێ دەنگی ئەبینی هەموو قەرەباڵغی و فەرتەنەوە هینە داوا لێ برد نەکەم. ئەمە پەیوەندی بە بەشی یەکەمی ئەوەی کە پرسیاری دووەم چۆن ئێمە لە ئازادی تێبگەین دوای ئەوەی کە ئەم پێناسەیەمان لاگەڵاڵە بوو دیارە بە تایبەت ئەوانەی کە لە بواری یاسا و دەستورا ئیشەکەن و ئەوانی لە کۆمەلگای مەدەنیا ئیشەکەن چەند ڕێگا و ڕێبازێک هەیە بۆ تێگەیشتن لە ئازادی. دوای ساڵانێک لە دیراسەکردن و بیرکردنەوە لەو بابەتە لە ڕاستیا پێم وایە ئەوەی کە زۆر گرنگە جەختی لەسەر بکرێتەوە لە کۆمەلگای ئێمەدا وەکوتم لە چ لە دنیای قانون و قەزا چ لە دنیای کۆمەلگای مەدەنیا ئەوەیە کە ئازادی بەڕوتین نبینین و ئازادی لە سیاق و چوارچێەوەی دوو بابەتی تری زۆر گرنگا ببینین یەکەمیان بابەتی کەرامەتی ئینسان و دووەمیان بابەتی سربەخۆی مرۆڤ چونکە لێکردنەوەی ئەم دوو پرسە لە ئازادی لە ڕاستیە تا ڕادەیەکی زۆر کێشەیەکی گەورە دروستەکە بۆ ئازادی و بۆ تێگەیشتن لە ئازادی بۆیە زۆر گرنگە کە ئازادی لە چوارچێەوەی کەرامەتی مرۆڤ ببینێ دیارە پەیوەندێکی زۆر قۆڵ و فەلسەفی هەیە لە نێوان ئەوەی کە ئایا ئازادی لە کەرامەت گرنگتریان کەرامەت لە ئازادی گرنگترە یاخود پەیوەندی ئەم دوانە لە ڕاستیا چیە و چۆنە وەکو مریشکەکەی لێ نەکەین ئەوەی کە گرنگە ئەوەیە دیارە ئەمە باگراوندێکی دینیشی هەیە هەتا لە ئیسلامیشە کە ئاەتێکمانەیە وەلەقەت کەڕەمنا بەنی ئادەمە بەشێک لەوانی کە تەفسیل لە بواری قورئان ئاکەن ئەڵێن ئەو ڕێزگرتنەی کە خالق لە مرۆڤی ناوە و ئەو ڕێزت کە ئەوانش تەنانەت لە دەرەوەی تەفسیلە دینیەکان و ئەو ڕێزەی کە بە سروشتی بۆ مرۆڤ بریاڕەدێ لە ڕاستیە ئەگەر مانایەکی هەبێت لەوایە کە تۆ ڕێز لە ئازادی تاکە کەسەکە بگری واتە کەرامەت ئەگەر بریتی بێت لە نرخ و بەهای پێدرا و سروشتی مرۆڤ بەبێ جیاکاری و بەبێ لە بەرچاوگرتنی هیچ جۆرە بارودۆخ و تایبەتمەدی و کارکتەرێک لە زروفێکی دیاریکراوە لە ڕاستی ئەوە کاتێک ئەو کەرامەتە بەخشێ بە مرۆڤ و پێی ڕەوا بێنرێ کە ئازادی پێڕوا ببینێ واتە تونند و تۆڵێکی زۆر هەیە لە نێوان ئەو دوانەیە ئازادی کەرامەت و بێگومان ئەمەش کاتێکە بێت کە تۆ ڕێز لە سەر بەخۆبوونی ئەو تاکە بگری لە هەڵبژاردن و لە بڕیاردان و لە ئەنجامدانی ئەو چالاکیانێک کە هەیە ئەمە بەنسبەت پەیوەندی نێوان ئازادی و کەرامەت و سربەخۆی کە من پێم وایە لە ئێستاوە گرنگە کە ئەمە تا ڕادەیەکی زۆر غیاب بۆ لە کۆمەلگای ئێمەدا کەرامەت بۆ ئێمە زۆر گرنگە بەو باگراوندە کولتوری و دینی و تەنانەت کوردەواری کە هەمانە بۆ ئێمە زۆر جار ئەوەی کە کەرامەت گرنگی پێدرێ ڕەنگە ئەوەنە ئازادی ڕاچڵەکێنەر نەبێ بۆ تاک و بۆ دامەزراوەکانی ئێمە بۆ خێزانی ئێمە بۆ مرۆڤی ئێمە بۆیە یەکێک لەو پێشنیارانەی کە هەمە لە ڕاستیە ئەوەیە کە ئێمە هەوڵ بین ئازادی لە ناو کەرامەتی مرۆڤ بخوێنینەوە لێ تێبگەین واتە پێمان وابێت کە ڕێزنان لە کەرامەتی مرۆڤ وە پێڕەوابینینی کەرامەت لە ڕاستیە لە پێڕەوابینینی ئازادیەوە دەست پێەکە لە پێڕەوابینینی سربەخۆیەوە دەست پێەکە و تو ئەگەر ئازادی و سربەخۆی لە تاک بسێنیتەوە لە ڕاستیە کوشتنی کەرامەتی ئەو مرۆڤەیە لەگەڵ ئەوەیە کە کوشتنی ژیانی کەرامەت شکۆمەندانەیە بۆ ئەو مرۆڤە ئەم تێگەیشتنە زۆر گرنگە تا چەندێک ئەمە لە یاسا و دەستوری ئێمە دەستەبەر کراوە ئێمە بیرمان نەچێت لە چوارچێەوەی دەستوری عراقیە دیارە لەوە بگەڕم بەداخەوە بۆ کوردستان ڕەنگە کەمتر چوارچەوە یاسایەکە وازح بێ من لە چوارچەوە دەستوری بنەما دەستوریەکانەوە بگەڕم پێم وایە لە دەستوری عێراقا و لە عێراق و لە هەرێمی کوردستان چوارچێوەیەکی دەستوری جوان و گرنگ هەیە بۆ تێگەیشتن لە ئازادی و بۆ دەستەبەرکردن و ئیقرارکردنی ئازادی لە دەستوری عێراقی ئێمە مادەی دوو ئەزانین کە بە شێوەیەکی زۆر ڕوون باز لەوە کە نابێ هیچ یاسایەک لە عێراق دەربچێت کە پێچوانی ماف و ئازادی بنەڕەتەکان بێ و بە هەماشیەوە مادەی چواردەمان هەیە کە باز لە یەکسانی ئەکا کە یەکسانی هیچ مانایەکی نییە ئەگەر یەکسانی لە ئازادی پێدانە نەبێ و مادەی 15 بە هەماشیەوە باز لە ڕێزگرتن و دەستەبەرکردن و بەرجەستەکردنی ژیان و ئازادی و ئازادی مرۆڤەکە مادەی 38مان هەیە لە دەستوری عێراقیە زۆر بەوازحی باز لە ئازادی و کەرامەتەکە وەکو دوو بنەمای دەستوری کە پێویستە ڕێزیان لێ بگرێت لە چوارچێوەی عێراقا پێم وایە بۆ وڵاتێک کە دامەزراوەی قەزایی و قانونی هەبێ بۆ جێبەجێکردنی ئەم دەستورە ئەو 4-5 مادە یاسایی و دەستوری و بنەمانە زۆر گرنگن و کافیە بۆی کە تۆ بتانی سیستمێکی یاسایی وا دروستکەی کە تاک و تەنانەت چالاکوانانی کۆمەلگای مەدەنی و کۆمەلگای مەدەنی بەگشتی بە دەسەڵاتی چوارەمیشەوە ممارەسەی ئازادی خۆیان بکەن لە چوارچێوەی سنووری ئەو وڵاتەیە چی بکرێت لە هەرێمی کوردستانی عێراق بۆی کە ئەم مادە دەستوریانە تا ڕادەیەکی زۆر دانێکی گرنگیان پێ بدرێەوە بەرجەستەی ئازادیەکان کەن بۆ تاکو بۆ کۆمەلگای مەدەنی پێم وایە سێش زۆر گرنگە یەکەمیان تێگەیشتنی قوڵی دامەزراوە قەزاییەکانی ئێمە بۆ ئازادی تۆ ئەو بنەما دەستوریانت هەیە بۆ ئازادی ناکرێ
ئازادی پێشێل بکرێت لە کاتێکا کە تۆ باز دەستورەکەت باز لەوەکە کە ئازادی مرۆڤ مقدسە. ئەمە چۆن ئەکرێت لە ڕاستی ئەمە بە قوڵبوونەوەی زیاترە. لە ئەمریکا چی ئازادی دەستەبەر کرد، چی ئازادی ڕادەربڕینی بەرهەمهێنا. لە ڕاستیە مادەی یەکەمی دەستوری ئەمریکی کە ئەڵێ کۆنگرێز نابێ هیچ یاسایەک دەرکا پێشێلکاری ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەریکە ئەمە یەک دێڕە. بەڵام ئەوەی کە دواتر ڕۆحی ببری ئەمەیا کرد و وای کرد کە ئازادی بە شێوەیەکی زۆر بەفراون لە وڵاتە بەرجەستە بێ، ئەو کەیسانە بوون کە دادگا ئیشێکی زۆر زۆری تیاکردن بۆ هەموو پرسیارێک لەسەرەوەی ئازادی چییە، سنووری ئازادی چییە، لە کوێ سنووری ئازادی دەست پێکە، جیاوازی نێوان ئازادی ڕادەربڕین و تاکە کەسێک چێ لەگەڵ کەسێکی سیاسی، لەگەڵ کەسێکی خاوەن ناوبانگێکە لە کۆمەلگایە، و چۆن ئازادی ڕێک بخرێ، سنوورەکانی ئازادی چۆن ڕێک بخرێ. ئایا تا چەندێک دەوڵەت بۆی هەیە سنوور بۆ ناوەڕۆکی ئەو شتەدا بنرێت کە بە ئازادی ڕادەبڕینداڕێ، تا چڕادەیەک دەوڵەت و دامەزراوەکان بۆیان هەیە کە سنوور بۆ سیاقی دەربڕینەکاندا بنرێت، تا چڕادەیەک دامەزراوەکانی یاسا بۆی هەیە سنوور بۆ کات و شوێنی ڕادەبڕیندا بنێ. ئەمە تەنها بۆ ئازادی ڕادەبڕین. دیارە بە هەمان شێوەیە ئێمە بنەمای دەستوریشمان هەیە لە عێراقا بۆ ئازادی کۆبوونەوە، پێکەنانی گروپ و کۆمەڵ و چالاکی مەدەنیەکان و بەشداری سیاسی. ئەمانە ئەوەی کە بەڕاستی ڕۆح دروستەکە بۆەوە بابەتانە لە کوردستان و لە عێراق چالاکبوونی دامەزراوە یاسای و قەزایەکانی ئێمە لە دەوڵەمەندکردنی ئەو بنەمایانە بە بۆچوونی لۆژیکی و بە بۆچوونی قوڵ لەسەرەوەی کە ئەم پێناسانە چین وە چی ئەگرنەوە چی ناگرنەوە. بەڕاستیە ئەوەیە وای کردووە کە وەکوتم دەوڵەتەکانی ڕۆژئاوا و دەوڵەتێکی وەکو ئەمریکا کە من بە حکمی و باگراوندەی هەمە لە بواری ئازادی و دەستور لە ئەمریکا کە وە چەندێک دەوڵەمەنە ئەوەی کە وای کردو ئەو وڵاتە دەوڵەمە بێت لە ڕاستیە دەستور نەبوو بەقەدەر ئەوەی کە تێگەیشتن و تەفسیرە دەستوریەکانی دادگای باڵای ئەمریکا بوو بۆ دەستور. هیوادارم ئەمە لە کوردستان و لە عێراق چالاک بکرێ بۆ ئەوەی کە زمینەیەکی تا ڕادەیەکی زۆر سەقامگیر و دڵنیاکەرەوە هەبێ بۆ تاکو بۆ کۆمەلگای مەدەنی کە بتوانن ممارەسەی ئازادی خۆیان بکەن لە چوارچێوەی ئەو فەزایی کە هەیە. چونکە بەڕاستی بۆ ئەوەی کە کۆمەلگا بەرەو پێشەوە بڕە ڕەنگە کاتی ئەوە نەبێت کە من باز لە گرنگی ئازادی بکەم بۆ تاکو بۆ کۆمەلگای مەدەنی، بەڵام لە ڕاستیە تاکو کۆمەلگای مەدەنی هیچ بوون و بەهایەکی نییە ئەگەر تۆ ئازادی بە تاکو بە کۆمەلگای مەدەنی، و ئەمەش هیچ بەهایەکی نابێت ئەگەر چوارچێوەیەکی یاسایی و قەڵغانێکی یاسایی دەستوری گرنگی نەبێت، و ئەمەش بێگومان هیچ جێگایەک ناگرێ ئەگەر دامەزراوەیەکی قەزایی گەورەی وەکو دادگاکان لە پشتی پارێزگاریکردنەوە نەبن لە ئازادی تاکو لە ئازادی چالاکوانان و دەسەڵاتەکانی ناو کۆمەلگای مەدەنی، و بێگومان ئەگەر دوورتریش بڕۆین ئەمە کاتێک دەستەبەرە بێ و بەرجەستە ئەبێ کە دادوەرەکانی ئێمە پارێزەرەکانی ئێمە ئەو کەسانی کە لەو بارایشەکە تەنها مامۆستاکانی زانکۆی ئێمە زیاتر قوڵبینەوە لە ئازادی، یعنی ئەو ڕستانی کە هەن لەسەر ئازادی ئەو مادە یاساییانە لە ڕاستیە مانایەکیان نییە ئەگەر بە ئارەزوی ئەگەر زۆر بە تێگەیشتنێکی قوڵیان بۆ دروست نەکرێت. بۆیە هیوادارم کە ئەوەی لێرە بەدووەوە ئیشی لەسەر بکرێت لە کوردستان دانان و یاخود تێگەی قوڵکردنەوەی ئەو تەفسیرانەیە کە بۆ سنووری ئازادی ئێمە هەمانە ناکرێت لە ڕاستیا تۆ بنەمایەکی دەستوری تەبێ بۆ ئازادی لەولا ڕخنەیەک لە سیاسێک گیراتۆ کۆمەلگای مەدەنی تۆ تەلەڤیزیۆنێک داخی تۆ ڕۆژنامە نووسێک بگری تۆ بۆ نمونە چالاکوانێکی کۆمەلگای مەدەنی بخەیتە زیندانەوە لە کاتێکا تۆ بنەمای دەستوری تێ لەسەر ئازادی، و ناکرێت ڕخنەی سیاسی بە پێشێرکردنی ئازادی و بە سنووری بەرامبەردا بنرێ، و ناکرێت جیاوازی نەکرێت لەوەی کە تۆ ڕخنە لە دامەزراوەیەکی وەکو ئاسایش و دامەزراوەیەکی حکومی بگری لە کاتێکە یاخود جیاوازی نەکەی لە نێوانەوە لەگەڵەوەی کە تۆ دەستبەری بۆ تایبەتمەندێتی و بۆ ژیانی تاکە کەسێک کە هیچ بوعدێک و ڕاهەندێکی سیاسی نییە. بۆیە وەرترکردنەوەی ئەمانە زۆر گرنگ، کۆمەڵە تیۆری قەزایی زۆر گەورە دروست بوون لە چوارچێوەی محکەمەی دەستوری ئەمریکا، محکەمەی باڵای ئەمریکا، محکەمەی مافەکانی مرۆڤی ئەوروپا، محکەمەی باڵای ئوسترالیا، محکەمەی باڵای بەریتانیا کە من ئاگام لیانە ئەم تیۆریە قەزاییانە زۆر گرنگن لە ڕاستیە بۆ پێدانی تێگەیشتێکی جیاواز بە ئازادی سنوورەکانی ئازادی، و ئەو کاتە دادوەرەکانی ئێمە پارێزەرەکانی ئێمە ئەتوانن زۆر بە ئاسانی سوود لەوانە وەربگرن بۆ ڕێزگرتن لە ئازادی، بۆ زیندانی نەکردنی دەنگی ئازاد و چالاکی ئازاد و وەکەو کەسانی کە ئەیانەوێ تا ڕادەیەکی زۆر ڕۆڵێکی گەورەتر ببینین لە بواری گشتیا و چێژ و یاخودات ممارەسەی ئازادیەکانیان بکەن بۆ خزمەتی گشتی و بۆ بواری گشتی. من بەوەنە کافیەکەم لە ئێستا بەداخەوە کوتم هیوادارم بمتوانێت لە نزیکە و بە ڕۆحێکی جیاواز ئەم بابەتم لە خزمەتی ئەو پێشەش کردایە، بەڵام بۆ ئێستا ئەوەنە پێم کافیە. سێش دووبارە ئەەکەمەوە، یەکەمیان ئەوەیە کە لە چوارچێوەی دەستوری و قانونی عراقی بەشی ئەوەنە بنەمای تایە کە ڕێز لە ئازادی بگیرێ بە شێوەیەکی قوڵتر و باشتر و گرنگتر لە هەرێمی کوردستان و عێراق. ئەمە یەک دوو تێگەیشتنی ئێمە بۆ ئازادی کاتێک دەوڵەمەندە بێت کە لە چوارچێوەی کەرامەت و سەربەخۆی یا ببینین.
سێ ئەمانە کاتێک بەرجەستە بن لە ڕاستیە کە دادوەرەکان و پارێزەران و ئەوانەی کە قەڵغانی قانونی پاراستنی ئەم بنەمانیان بەدەستەوەیە قوڵتر و ورتر لە ئازادی و لە سنووری ئازادی تێبگەن و کۆمەڵک تیۆری قەزایی دروست بکەن کە بە ئاسانی لە چوارچێوەی ئازادی ڕادەربڕین لە چوارچێوەی ممارەسەکردنی ئازادیەکانە نەتوانن سزای ئەو کەسانە بن کە ممارەسەی ئازادیەکەن چکە لە ڕاستیە کوشتنی ئەو دەنگی ئازاد و چالاکی ئازاد و تاکی ئازاد ئەتوانم بڵێم کوشتنی داهاتوی وڵاتەکەیە و بەبێ ئەم تۆوانە لەسەر ئازادی ڕەنگە نەتوانین ئێمە کۆمەلگایەکی دروستی مەدەنی جوان بنیاد بنین لە کوردستانە. وەکوتم جارێکی تسڵاو و ڕێزی زۆر تایبەتمێ بۆ هەمووتان و بەڕاستی لە دوێنێ و پێرەوە شوێنێکی لەمە گونجاوترم دەستنەکەەوە ئەژینە بواە لە شوێنێکی گونجاوتر ئەمە تۆمار کردایە. هیوادارم دیدارێکی باش بێ و دەوڵەمەند بێ و سەرکەوتوو بن و جارێکی تر دەستی ڕێکخراوی ئازادبوونیش خۆش بێ و چاتە ناچەکەم و کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ دکتۆر توانە. ئەگەر بە کورتی پرسیارەکانی میوانەکان وەربگرین لەگەڵ کاک هۆگرەوە دەست پێکەین. ئەم کاتتان باش. سپاس بۆ ڕێکخەرانی ئەم بابەتە. ئەوەی ڕاستی بێ من سەبارەت بە بابەتەکەی کاکە ئاری ئەو پێی وابوو کە لە 1970ەوە تا 58 یعنی هەلومەرجەکە باشتر بووە. بەڵام لە ڕاستیە قانونی عبودیەت لە دوای 58 ئیلغاکرا. قانونی عبودیەت تا ئەو کاتە هەبوو. من دەپرسم ئایا ئێمە لە باشووردا سلێمانی پێش ڕاپەڕین شار بوو یان ئێستا تا ئەو هەلومەرجانی تیاابێ. تۆ پێ وایە کۆمەڵی مەدەنی لە وڵاتێکدا کە قانون نەتوانێت تاک بپارێزێت و هاوکات ساکارترین هەری ژیان بۆ تاک شکۆمەندانە مسۆگەر بکات ئیدی چۆن تاک دەکرێت ببێتە تاکێکی کۆمەڵی مەدەنی. لە ڕاستیە من ئەگەر پرسەکانم گەیشت بێ چاکە ئەگەر نەگەیشت بێ ئەکرێ ڕوونی بکەمەوە هەر بژین. بەڕێز کاک عەبدوڕەحمان. دەستان خۆش بێت. وەڵام من لەو قسەی کاکتواناوە دەست پێ یەکەم کە باسی لەوە کرد ئەگەر ئازادی نەبێ کەواتە تاک و کۆمەلگای مەدەنیش نییە. ئەم وڵاتەی ئێمە بەداخەوە دەڵێم شکۆی ئینسان شکۆی تاک تایە پارێزراو نییە. یعنی تۆ بیتکەرەوە هەر لەم زەمەنیا چەند سوکایەتی بە ئینسانی کورد کرا لە توێژی جیاواز لە هونەرمەندەوە لە پارێزەرەوە لە مامۆستای ئاینیەوە لە مامۆستای زانکۆ و مامۆستای تر و تاگاتە پزیشکیش. ئەمە بەنسبەت تاکەوە. مەسەلەی کۆمەلگەی مەدەنی بابەتێکی قوڵە لە ڕاستیە. ئەو کاکەیە زۆر تەفاسیل باسی کرد کە تا 2007 180 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هەبوو وایە ئێستا 200 ئێستا 5,000 لەو سەر و ئەو ڕێژەوەیە. ئایا لە سێ شاری هەرێمی کوردستانە ئەو هەموو ڕێکخراوە کۆمەلگە مەدەنیە کە هەیە چ کاریگەریەکی دروست کردووە؟ بەداخەوە من یەک نمونە بێنمەوە. من پەرلەمانتاری خولی پێشوو بووم. کاک سالار مەحموود لێرایە ڕەنگە ئاگادار بێت. یاسایەکمان جێبەجێ کرد یاسای بودجەی ئەحزاب بوو. دەرکرد لە پەرلەمانە ئەو یاسایە بەداخەوە تا یاسەش نەچۆ بارەی جێبەجێکردن. لەم نووسینگەی سلێمانی بووین وتیانەوە 18 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی هاتووە گلەییان هەیە لەسەر ئەم یاسایە. ئێوتمان زۆر باشە بابێنە ژوورەوە بزانین تێبینی و سەرنجیان چییە. بەشی هەرە زۆری ڕێکخراوەکان لەم وڵاتە سێبەری حیزبەکانن. حیزب پێی بڵێ بڕۆ ئەوە بکە ئەوە کات ئەوە مەکە ئەوە ناکات. ئەمە کارەساتە لەم وڵاتە. هاتن دانیشتین وتمان فەرموو تێبینیتان چییە؟ وتیان ئەم یاسای بودجەی ئەحزابە لە ڕاستیە خەڵک نان نییە بیخوا ئاو نییە بیخوا خراپ تێگەیەنرابوون. وتم ئادێ ومان شیکەرەوە چۆن تێگەیشتون لێی وتی پارەیەکی خەیاڵێ دەرە بە حیزبەکان. وتمان پێشتر چۆن بووە تەبعا نانەزانی. بۆ نەیانەزانی لەبەرەوە خوێنەوەیان نەبوو بابەتەکە هاتوون هەر لە خۆ ناردوونیان. ئەو یاسایە من دووشتم وتم کاکە ئەم یاسایە دووشتی زۆر گرنگی تایە. یەکەم پێدانی پارە یا بودجە بە حیزبەکان لە هەڕەمەکیەوە بە یاسا 18 حیزبۆکە لەم وڵاتە هەیە کە هیچ نەبوون ئەوانە بودجیان نەماوە. دوای ئەوەیش بە زمانە سادەکەی خۆمان ئێستا ئەگەر بەپێی ئەم یاسایە بودجە بدرێ بە حیزبەکان لە ساڵەکە 1000 دەفتەرەگەڕێتەوە بۆ خەزینەی حکومەتی یاریمی کوردستان. چۆن شتی وا بێت؟ وتم ئاخر ئەمە کارە ساتەکەیە. تاوان بە ناوی 18 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیەوە 8 کەس هاتبوو. وتم ئەیکوا ئەوانیکە تیاوەیم بە ناوی 2 ڕێکخراوە هاتووم. 5,000 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی لە کوردستانە هەیە. ئەگەر یەکی 50 کەسیش کۆ بکەنەوە ئەکاتە 250,000 کەس. 250,000 کەس لە هەر شارێکی کوردستانە لە هەموو کوردستانە لەسەر بابەتێک کە تایبەتمەندە بە شکۆی ئینسانەوە
تایبەتە یعنی ئەسە بۆ منە گرنگترین شت خەریکە بەداخەوە شتێک دروستە بێ ناوی دوو ئیدارەی ئەوانەیە ئەوایە هەموو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هاتنایەتە سەر شەقام دژی ئەم بابەتە یعنی دروستبوونی دوو ئیدارەی لە ڕاستیان ڕەنگە کۆمەڵی خەڵکی سوادیلەکە بەڵام بە کۆی گشتی کارەساتە بۆ هەرێمێکی کوردستانەوە نەتوانین ئیدارەیەکی سەر بە خۆمان هەبێت ئیدارێکی یەکگرتومان هەبێت من سوپاستانەکەم دەستان خۆش بێت قسە زۆرە بەڵام کات نییە زۆر سپاس خات و ڕازەڵ ئەم کاتتان باش ڕازە و گوڵێ من قسەم لەسەر قسەکانی کاکتوانایە کە باسی لە دەستوری عراقی کرد هەندێ مادە و فەقەرە کە باز لەواکە کە ئازادیەکانیەوە بە تاگوەتاگ ئەتوانێت کە سوود لەوە ببینێ و لە چوارچێوەی ئەو دەق و دەستوریانەیە ئێمە بتوانین یاسایەکی کە مافی تاکتیا پارێزراو بێ دابڕێژین پێچەوانەی بۆ چوونەکەی ئەو من پێمە دەستوری عراقی بەڕاستی نە بە تیۆری تاگەرایی وەرگرتووە نە بە تیۆری کۆمەڵگەرایشی وەرگرتووە هەر ئەو مادەی کە بەڕێز ئاماژەی پێەیە مادەی دوو فەقەرەی دوو من ئاماژە بە فەقەرەی یەکەکەم کە فەقەرەیەک ئەڵێ هیچ یاسایەک لە عێراقا دەرناچێت کە پێچەوانەی شەریعەتی ئیسلام بێ ئەمە کە نەک هەر ڕێگرە لەوەی کە تۆ کۆمەڵە یاسا کە مافی تاکتیا پارێزراو بێ بە پێچەوانەوە هەر ئەو دەقا یاساییە بۆ هۆی ئەوەی کە ئەو هەموارەی یاسای باری کەسێتی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوێنرا یاسای ژمارە 15 2008 یاسای باری کەسێتی مادە 18 هەر بەپێی ئەو دەقە دەستوریە پەکخرا کە سەرەتایی ترین مافی ژنە کاتێک کە پیاوەکەی ژنی دۆمێنێ داوای جیابوونەوە بکە ئەمە سەرەتایی ترین مافە بەڵام بەپێی ئەو دەقەی دەستور بێ بە پێچەوانەوە ئەبێت بەوە قایل بێت لەبەر ئەوەی ئەوە شەریعەت ڕێگەی پێیاوە دەقێکی تریش کە بەڕاستی ئێمە زۆر جار کە خوێنەوە بۆ مادەی چلوویەکی دەستوری عراقی ئەەکەین پێمان وایە ئەمە ئازادی تاکی تیا فراهەم کراوە بە تایبەتی کە باز لەوە ئەکات ئەڵێ هەر تیرە و هۆزێک بۆی هەیە یاسای باری کەسێتی خۆی هەبێ لە ڕوویەکەوە ئێمە وا خوێنەوەی بۆەکەین ئەمە ئازادی تاکتیایە پارێزراوە و ئازادیەیە بە تاکەکانی کۆمەلگا کە هەر یەکە باری کەسێتی خۆی ئیش بکە بەڵام ئەگەر سەیری پێکهاتەی عێراقی بکەین و بێنی نەبەرچای خۆمان ئەگەر ئێمە بیست یاسای بەری کەسێتیمان هەبێ بۆ نمونە هەر یاسایە و تایبەت بێ بە تیر و هۆزە و مەزهەبێک چی ڕۆئەیە لەم عێراقەیە ئەگەر هەندێ ڕێگری هەبێ لە مەسلەی هاوسەرگیریە ئەو کاتەوای لێ تاکەکانی کۆمەلگەی عێراقی هیچ کامێکیان نەتوانن بە ئازادی هاوسەرگیری بکەن کە سەرەتایی ترین مافیانە بۆیە من پێم وایە خوێندنەوەیەکی تر بۆ بەڕوویەکی تر بۆ دەستوری عێراقی ئەکرێت کە بە پێچەوانەوە هەندێ مادە و بڕکەی هەیە کە نەک ئازادی یاوە بە تاک بەڵکو ئازادی تاکیشی پێشێل کردو و زۆر سپاس زۆر سپاس خات و ڕێزان زۆر سپاس ئێوارەتان باش طبعاً ڕێزان شێخ لێر سەرەتا زۆر دەستخۆشی لە ڕێکخراوی ئازادبوونەکەین ئێمە هەمیشە باس لەو ڕێکخراواناکەین ئەگەر کە کاتێک کارەکەن هەر کارێک بێ وەکو ئێستا کە تقریباً 5 یاخود 6 پانالیستیان هەیە لەم 6 پانالیستەوە بزانم یەک دانەیان ژنە ئەمە هەر بۆ خۆیان یعنی هەر ئێستا چەند جوان بوو ئەو سیانە لە قلبایەکێکیان ژن بوونایە من باسی ئەوەی کە بڕێەوە بە دەستەکانی خۆش بێ باسی ئەو ناکەم چکە ئەساسن ئەوە دیارەوەش هەردیسانەوە ئەوەیە کە دایان ناوێن ئەبێت لە بەرەوەی ئەوان سێپیاون ئەبێ ئەم بەڕێزە بەڕێوەی بەرێ دەستان خۆش بێ بەست کەمەمەیەکێکە لە گۆڕانکاریەکانی کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ ئەو گۆڕانکاریە بکات ئەوە ئەمڕۆ دیسانەوە جارێکی تر بەداخەوە من زۆر پێم ناخۆشە یەکەم بۆ کاکیوە من پرسیارەکەم بە دەقیقی ئەوەیە کە باسی تاکەکەین لە ناو ئەم کۆمەلگایە و باز لە ئازادیەکەین ئێمە لە کۆمەلگای کوردیا چکە من حەزەکەمەوە بزانم نایزانم یعنی ئەمە ئەوە تۆ بۆم ڕوونکەیتەوە ئێمە دوو تاکمان هەیە ینی واتە دوو ئازادیە بینین یەکێکیانەوەیە کە لە سۆشیال میدیایە ئەو تاکانە بینین کە چەندێ بە ئازادانە قساکەن چەندێک ئازادن لە هەموو بە پێچەوانەوە توانم بڵم ئازادی شانتیە پەڕانوە من وایە بینم ئازادی دووەم ئەوەیە کەگەینە ناو کۆمەلگا و ناو خێزانەکانمان ئێمە هەستەکەم ئەمە زۆر نێوانیان زۆرە من تەمەنامەکرە ئەمڕۆ تۆ بتوانایە ئەم نێوانەمان بۆ باس بکەی کە ئایا ئێستا کۆمەلگای کوردی لەم نێوانەیە لەکوایە فعلەن ئەو تاکەی کە من لە سۆشیال میدیایە قسەی لەگەڵەکەم ئەو کچەیە یاخود ئەو کوڕەیە کە لە ناو ماڵەکانە لە زانکۆیان من قسەی لەگەڵەکەم ئەوە حەزەکەم پێویستم بە ڕوونکردنەوەی بۆ
بۆ هاوڕێی زۆر ئازیزیشم کاک ئاری من و تۆ زۆر دەمێکە هاوڕێین و دەمێکە کارەکەین هەم لە کۆمەلگای مەدەنی هەم کە تۆوەکو کادرێک لەناو حکوومەتا کارت کردووە بەوە دەستت پێ کرد پرسیارەکە بزدەبەت ئەوەش پێوە بە دەقیقی کە ئەبێ کۆمەلگای مەدەنی زیاتر کار بکا بۆ ئەوەی دەسەڵاتی عەشایەر و ئەمانە کەم بکاتەوە بەس بەڕای تۆ ئەوە ئێستا حکوومەت نییە کە دەسەڵاتی کۆمەلگای مەدەنیشی کەم کردوتەوە تەنانەت حکوومەت ئێستا دەستی خستۆتە ئەوەی کە بە ناوی ئەو دەستگا تایبەتمەندەی هەیە کە بۆ ئەوەی کە ئیجازە با بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تەنانەت مۆڵەتیان پێنایە یاخود ئەگەر تۆ کۆبوونەوەیەک بکەی ئەبێ ئەو مۆڵەتە لەوان وەرگری کە کۆمەلگای مەدەنی ئێستا ئەوایە ئەوانەی تێپەڕانەیە لەبەرەوەی تۆ هەست ناکەی یعنی منە بزدەبەت ئەو سوالەمەوە ئێمە حکوومەتێکمانەیەواتە ئەو کەسایەتیانە بە شکل مەدەنین بەس بە عەقڵێکی دواکەوتووی حکوومەت بەڕێوە ئەبەن ئەوە تەئسیری کردوتە سەر ئێمە کە ئێمە وەکو کۆمەلگای مەدەنی بێدەنگ بین یعنی من ئەمێ زیاتر ئەوە دقیق باسی بکەی کە خەلەلەکە هەست ناکەم لێرابێ ڕەنگیشە من هەڵە بم تۆ ڕاست بکەی لەوانە بەداخەو کە کاکتواناش پرسیاربانەبوو بەس لێرانە زۆر سپاس زۆر سپاس خاتو ئاورینگ ئەم کاتتان باش مناورن دەست خۆشیتان لە یەکەم بابەتەکان گەلێک گرنگ بوون هەمووشیان بنەڕەتین بۆ ئەو بابەتانەی کە پەیوەندە بە مەسلەی ئازاد بوونەوە مەسلەی تاگەرایی ئازادی لە دواییە چۆن کۆمەلگای مەدەنی دروستەکەین لەم دوو بابەتە بنەڕەتیە مەسلەی من وا ئەزانم کۆمەلگای کوردی کە بەرەو شارستانیەت ئەڕوا بەگشتی یەکێک لە بنەڕەتیەکانی تیا کەمە کە مەسلەی سەربەخۆیی وڵات بوونە ئەوە بەشێک لە تاگەرایی و ئازادی و هەموو بابەتەکانی تر پابند یعنی سنووردار ئەکات و بابەتێکی تری ئەساسیەکە پێویستە هەموو تاکێکی کورد بیزانێ ئەم سێ بابەتە بەگشتی ینی بابەتی ئازادی و تاگەرایی و کۆمەلگای مەدەنی هەرسێکی بە شێوەیەکی معەلەبی هاتۆ بۆ کۆمەلگای کوردی ئەم شێوەیە کە هات لەبەرەوەی کۆمەلگاکە لە بنەڕەتە ئامادەکاری نەبوو بۆمان هاتووە ینی کۆمەلگاکە خۆی دروستی نەکردووە هەمووی پاکیج بووە ڕۆژئاوا هێناوەتی لەبەرەوە ئەمانە هەموو گەشەیان کرد هەتا ڕادەیەکی دیاریکراو دوای ئەوە بەرەنگاربوونەوە دروست کرد ئەم ڕۆژە ڕەشەی ئەمڕۆی کە ئێمەی تیاین ئێستا کە ئەبینین کۆمەلگای مەدەنی چۆن بەرەنگار ئەبێتەوانێ و تاگەراییش لە ئەزمەیەکی گەورەیە و ئازادیەکانیش بە هەمان شێوە مەسەلەی تاگەرایی دروست ئەبێ لە مرۆڤێکە کە تۆ گەشەی ئەەکەی بە ئازادی ئەجا تاگەرایەکی ڕاستەقینە دروست ئەبێت نەک ئەو لامەرکەزیەتەی کە کۆمەلگای کوردی داوایەکە بۆ گوندەکەی بۆ شارەکەی بۆ ناوچەکەی ئەمانە تاگەرایی هێنای وای لێ کرد کە تاکی کورد سەری لێ شێواوە نازانێت تاگەرایی ڕاستەقینە چییە تاگەرایی ئەبێ بە شکۆوە و بە ئازادیەوە گەشەی کردبێ بەڵام ئێمە ئەمانە هەمووی تێکەڵ بوونە لەبەر ئەوە ئێمە لەبەر ئەوەی بیرمەندەکانمان ڕۆڵی خۆیان نەبینی لە نووسینەوەی ئەو مەنیفستۆیەی کە کۆمەلگای کوردی پێویستێتی بۆ گەشەکردن بەرەو ئازادی ڕاستەقینە بەرەو تاگەرایی ڕاستەقینە کە کەلتوری ڕۆژهەڵاتی ڕێزی لێ بگرێ کەلتورەکەی بخوێنێتەوە ئەمانە هەمووی پرسیاری زۆر قوڵن کە کۆمەلگای کوردی کەوتۆتە ئەزمەیەکی گەورەوە کە ئیمڕۆتیایەتی ڕۆژێکی گەلێک ڕەشە زۆر لێپرسراوەتی هەموو بیرمەندان و ڕۆشنبیرانە کە چۆن ئەم ڕۆژە ڕەشە ئەتوانن ڕووناکەنەوانێ چونکە مەسەلەکە هەرەوە نییە کە خەڵکانێک لە پشتەوانێ جنێو بە یەکتری ئەیە ئەوە باگراوندێکی زۆر قوڵی هەیە چونکە ئەوەی جنێو ئەیە ئازادی نازانێ و تاگەراییش نازانێت زۆر سپاس خاتو ئاورینگ دوا پرسیار وەرەگرم لە کاک هاوڕێ عوسمان سڵاوتان لێ بێ دەستتان خۆش بۆ ئەم دەستپێشخەری ڕێکخراوی ئازاد بوون و ئامادەبوانی بەڕێز بەخێر بێن من چەند تێبینیەکەمەیە ڕاستی
لە چەند دیدارێک و کۆڕی تریشا کە باز لە کۆمەلگای مەدەنیە کرێ یەکسەر فۆک سەخرێتە سەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی. حەزەکەم تێبینێک لەسەر و مەسەلەیە بدەم. کۆمەلگای مەدەنی مەفهومی لە مەفهوم و کار و ئەجندای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی فراوانترە. ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەشێکی بچووکن لە کۆمەلگای مەدەنی. کۆمەلگای مەدەنیە بێت لە سەرەتا لە دەستور و باسکەی لە یاساکان دوایی ڕێنمایەکان پاشان لە عرف و عادات و نەریت و هەموو ئەو بەهایانی کە لە کۆمەلگاکە هەیە. بۆیە کە دایمە بین ئێمە تەقیم بکەین لەسەر مەسائلی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستانە بێ قسە لەسەرەوەکەین. دەستورەکەی چییە؟ یاساکانی چۆنە؟ ئەو دابوونەریتەی لە کۆمەلگایە باوە چۆنە؟ ڕواگەی ئایدۆلۆژی و ئایدیەکان چۆنە بەرامبەر بە ئازادی ئینسان و حەق و حقوقی مەدەنی لە ژیانە. ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە پێویستە بە بەردەوامی ئێمە لە بیرمان بێت. سەبارە بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کە بەشێکە بە بڕوای من بە چەند قۆناغێکی جیاوازە لە دوای ڕاپەڕینەوە هاو. سەرەتا تا پێش ڕوخانی ڕژێم ڕێکخراوە تەقلیدیەکان هەبوو، هەندی هەنگاو نرا، بەڵام لە دوای ئەوانێ خەڵک دەست و پەنجەی نەرم کرد لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە و بە تەقدیری من کەسانی باش لە کچان و لە کوڕان لە ڕێکخراوەکانی مەدەنیە زۆرن و جهودی باشیش کراوە. بەس ڕاستیەکەی ئەوە سوڵتەی سیاسیەوە حکمی سیاسیە، خۆی قانون پێشێلەکە، ڕۆژنامە نووسەگرێ، موچە دو خەوانەمی پێشێلکردنی قانونەوەنەمی تاوانە کاگرێ. بیکەن بە عادەت لە هەر کۆمەلگایە دەوڵەت و کۆمەلگا و دەسەڵات خۆی پێشێلی شتەکانی تر کرد، ئەوە بینی کە ئێستا لە چەمچەماڵ و لە هەولێر و لە کوێ گوزارێت. لەبەرەوە ئەم مەسەلەیە مەسئلەیەکی گرنگە کە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە کوردستان هەنگاوی ناوە و کەسانی باشیشی تایە، بەڵام وەکو پێویست نەچۆتە پێشەوە. ئەمی کە منەڵم بەبەستمەوە بڵم ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی هەمووی بە یەک ئاست ئیشی کردووە یان هەمووی بزەبەت هیچ گەندەڵێکی تیانیە یان جیاوازی نییە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم سەبارە بە دەستوری عێراقی دوو مادەی تایە زۆر تەناقوزە بە مشکلە، ینی هەری عێراق و حقوقی ئینسانی بە مشکلە هێشتۆتەوە، بە مەتاقی تۆشت و مادەیەکیانەڵێ ئەم ماف و ئازادیانەی لەم دەستورە نابێت نەگونجاو بێ لەگەڵ مافەکانی مرۆڤ و بنەماکانی دیموکراسی و چیە. مادەیەکی ترە نابێت لەگەڵ سەوابت و ئەحکامی ئیسلامە، ئاینی ئیسلامە کە عێراق فرە ئاینە و فرە بیر و بۆچوون و ئایدۆلۆژیای جیاوازە. ئەمە کۆمەلگای هێشتۆتوانێت لە کەناری ئەوەی کە هەر کاتێ بیانوێ. پێشتر من ڕفیقێک ملاحەزەیەکی دا لەسەر مەسەلەکەی قەراری محکەمەی اتحادی لەسەر مەسەلەی حقوقی ژنان و بەدەیان مەسائلی تر. ینی بەڕاستی ئەم مەسەلەیە کە ئێستا لە عێراقەوە جگەلەوەی متفقم لەوەی کاکتوانە وتی کە مەوزوعی مؤسساتی پێویستە، حاکمی مدریکی پێویستە، نەزەریاتی باشتر بۆ جێبەجێکردنی ئیجرا. ئەوانە هەمووی لەگەڵی هەمووی ڕاستە، هەمووی بۆچوونی باشوو. بەس ئەوەی کە دەستوری عێراق مەجای دیابێت کۆمەڵی مادەی داناوە، بەس لێرە مادەیەکی لە مەبادی ئەساسیە داناوە. ئەمە زۆر مشکلە و مەترسیدارە. لەمەش خراپتر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کە نزیکەی چەندین ساڵە ئەیانوێ بنووسرێتەوەنێ، ئەیانوێ احتیمادکەنە سەر دەستورەکەی عێراقی بە تایبەتی لەو دوو مادەیە کە بە شەرتێک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی، حزبی کۆمۆنیستی کرێکاری زەحمەت کێشان، حزبی شوعی بزوتنەوەی دیموکراتی گەلوکستان 100,000 ئیمزایان کۆ کردەوە لەگەڵ ناوەندی سیکۆلار تەقدیمی پەرلەمانیان کردووە کە بێ دەستوری هەرێمی کوردستان دەستورێکی سیکۆلار و علمانی بێت. زۆر سپاس کاک هاوڕێ، دەستخۆش. کاک بابان یەک دقە. سوپاسی زۆر تانەکەم کاکیوە و کاگاری هەردووکتان لە هەولێرەوە تەشریفتان هێناوە، زۆر پێزانین. کاکیوا باسی دەستورت کرد، زۆر حەزەکەم ئەوە زۆرتر ڕوون بکەیتەوە. ئێمە ئەمە لێکمان ماوە بەوەی ئەگەر دەستور یا یاسایەک دەربکەین وەکو سایەک سەیری بکەین، ینی بۆیە من پێم وایە بێت لە شوێنێکیکەوە ئیش بکەین. حەزەکەم لەسەر ئەوە باس بکەین. کاگاری ئێستا دۆخی ڕێکخراوەکان و هەندێک چەمک کە جەنابەت باست کرد بە ئەندازێک ترسناکە فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان لە هەرێمی کوردستان هەر ڕێکخراوێک لە ناو ئامانجەکانیە باسی پاراستنی یەکسانی یا کارکردن بۆ یەکسانی جێندەر بکە، یا مۆڵەتەکەی ڕاگرێ، یا داواکە بێ هەمواری بکاتەوە، یا پەسەندی ناکە و چەند کەسێکیشمان هەیە کە پێم وایە ئەوە ڕوویەکی زۆر قایمی ئەوێتەوە بەو ئەندازە ناتێگەیشتوانە ئیش بکەیت. و شتێکت فەرموو یا من حاڵی نەبووم یا پێویستەکە زیاتر تەوزیحی بکەی بۆمان. فەرموود یەکێک لە ڕێگریەکان لە بەردەم کاری ڕێکخراوەکانە تێکەڵبوونیانە بە کاری سیاسی. من نازانم مەبەست کاری سیاسی یا کاری حزبیە، چونکە من پێم وایە ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی
بە تەوزیحەکەی هاوڕێ عوسمانی شەوە، ینی ئێمە مەبەستمان ڕێکخراوە ناحکومیەکان و هەموو ڕەکیزەکانی تری کۆمەڵگەی مەدەنی بە پلەی ئیمتیاز کارێکی سیاسیەکەین. ینی ئێمە پێویستمان بە کارکردنە لە ناو سیاسەتە، ئاسڵان سیاست بە چونکە فلسفیەکەیشی هەمومانە وابێ هەموو دەور بگێڕیندایە. بەڵام ئەگەر مەبەستەکەی جەنابیشتە ئەوە بێ نازان بەزەگەروانیە بۆم ڕوونکەیتەوە سپاس دەکەم. دەست خۆش کاک بابان، زۆر سپاس بۆ هەمووان. لەگەڵ پرسیارەکەی کاک بابانەوە دەست پێکەین. فەرموو کاکیوە. دەستی هەموو لە خۆش. ئەگەر لە وەڵامی پرسیارەکەی کاک بابانەوە دەست پێ بکەم، من پێم وایە هەرێمی کوردستان ڕەغمی ئەوەی کە ئێستا بە جۆرێ لە جۆرەکان لە با بڵێن گەمارۆ دراوە و لە ئاسی ناوەخۆ ئێمە ڕوبەڕووی جۆرێک لە بن بەستن یان جۆرێک لە شکستێکی گەورەی با بڵێن بەڕێوەبردن دەبینەوە. بەڵام من پێم وایە لە پاڵەوەشە ئومێدی گەورە و توانا و ئیمکانێتی گەورە لە کۆمەڵگای کوردستانی هەیە بۆ بەدیهێنانی کوردستانی شتر کە کوردستانی یەکسانی و دادپەروەریە بێ. هەرێمی کوردستان چ بۆ سەنەوەی ئیستقلالەتی خۆی، بۆ تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئێمە پێویستمان بە دەستورەوە بە پێی دەستوری عێراقش لە ڕاستیە لە چوارچێوەی دەستوری عێراقی هەرێمی کوردستان مافی خۆی دەستوریە بێ. بەداخۆ ئەوەی کە وای کردووە پرسی دەستور دوا بکەوێ کە کاریگەری لەسەر زۆر پرسی ترا بێ، ئەم قەیرانە سیاسی و ئابووریەکە لە ناوەخۆی هەرێمی کوردستانە هەیە و بەردەوامی هەیە. و من پێم وایە هەرێمی کوردستان لە ڕووی مێژووەوە و لە ڕووی تایبەتمەندیەوە لە هەموو ڕووەکانەوە لە باشوور و ناوەڕاستی عێراق جیاوازترە و تەنانەت هەموو ئەو بیرمەندان تازانەی کە باز لە کۆمەلگایەکی ئازاد و یەکسان کە ئومێدی تێدا لەدایک بێ لە ڕاستیە باز لە تایبەتمەندی کوردستان دەکا لە هەر چوار پارچەی کوردستان کە نەتەوەیەکە لە ڕاستیە لە زۆر ڕووەوە ڕۆحیەتی ئازادی تێدا گەشە کردووە و ئەمڕۆ کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە ڕاستیە لە بەرەی ڕوبەڕووبوونەوەی فاشزم و داگیرکاری لە بلۆکێکی گەورەدایە. دێمە سەرپرسیاری ڕێزان خان باسی لە مەفهومی ئازادی لە خێزان و لە سوسیال میدیاکە لە ڕاستیە. من بەشێک لە بابەتەکەم تایبەت کردبوو بە یعنی ڕۆڵی تەکنەلۆژیا. ئەم پرسە لە ڕاستیە منی ڕاکێشاوە بە ئاستێکتر قسە لەسەر یەکێک لەو پرسانەی کە ئێستا لە ئاسە فکریەکەی و بە تایبەتی لە ناو قوتابخانەی فرانکفۆرتیەکان کە گفتوگویەکی گەورەی لەبارەوە دەکرێت قسەکردنە لەبارەی ئەوەی کە چۆن ڕەخنە بکاتە میکانزمی بنیادنانی کۆمەڵگایەکی بە ئاگا بۆ ئەوی فکر ببێتە بناغەیەک بۆ لادانی فۆرمەکانی چەسانەوە و دامەزراندنی عقلی ڕەخنەیی لە بڕی عقلی ئەمرازگرایی. تەبعاً دواتر ئەو قسە لەسەرەوە دەکات لە ڕێگەی تەکنۆلۆژیا و هەیمەنەی سەرمایە و تەکنیکی تازە. ئێستا ئێمە تاگ لە بەردەم هەڕەشەی عقلانیەتی تەکنۆلۆژیادا لە ڕاستیە. عقلانەتی تەکنۆلۆژیا کە دوجار ئینسانی بە جۆرێک خستووە لە جێگای ئەوەی کە بتوانێت ئینسانێکی یاخی بێ و ئینسانێک بێ کە پرسیاری گەورەی لا دروست بێ و ئینسانێک بێ کە بتوانێت ڕۆڵی هەبێ لە گۆڕانکاری سیاسی و لە شۆڕشەکان لە مێژوودا لە ڕاستیە. ئەمە جانبێکی جانبی تر ئەوەی لە سوسیال میدیا هەرێمی کوردستان هەیە لە ڕاستیە ناتوانانی ناوی لێ بنین. یعنی ئازادیە کە لە سوسیال میدیا ئێمە جۆرێک لە بیرکردنەوەی یعنی هەر کەسە بەتەنیا قسە ئەکا و بەتەنیا بیرەکاتەوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە سەیر دەکەین کۆ قسە ئەکا لە ڕاستی لە سوسیال میدیا. لەسەر پرسانی کاگاری باسی کرد لەسەر مەوزوعی جەندەر ئێمە بە جۆرێ لە جۆرەکان یعنی هەر کاتێک ئێستا هەر کەسێک بێ لە چوارچێوەی گوتارێکی پۆپۆلیستی شەعبەوی دینی قسە لەسەر پرسەکانی کۆمەلگا بکە بە هەزاران و بە ملیۆنان لایکی بۆ دەچێت. بەڵام کەسێک بێ قسە لەسەر عقلانیەت قسە لەسەر گەڕانەوەی ڕێز بۆ عقلانیەت بکاتن لە ڕاستیە کەمترین بڵێن ئەعجابیەیە، کەمترین هەڕاجیە لەم کۆمەلگای ئێمە لە دۆخێکین لە ڕاستیە کاتێ دەسەڵاتی سیاسی ڕوبەڕووی شکستی گەورە دەبێتەوە و هێزێکی مەدەنی خاوان ئایدایەکی ڕوون ناتوانێت وەکو بەدیل خۆی تەرەح بکە بێگومان کۆمەلگا تەراجوع دەکە و دەگەڕێتەوە دواوە. دۆخی هەرێمی کوردستان لەم ساتە وەختە دەچێت لە ڕاستیە. ئەم دۆخی هەرێمی کوردستان تەنیا پارتی وێچێتی لێبەرپرسنی لە ڕاستیە و تەنیا ئیتلافی حکومڕان نەیگەیاندووە بەم دۆخە. کۆی هێزە سیاسیەکان کۆی مۆدێلی ئەم هێزە سیاسیەکان بە چەپەوە و بە پلەی یەکەم چەپەکان لە ڕاستیە لە بەردەم بە پرسیارەتێکی مێژوودان.
ئەوەی کە پەیوەندیدارە بە دۆخی خێزان لە ڕاستیە ئێمە پرۆسەیەکە لە قۆناغی ئینتقالی پێی دەوترێت پرۆسەی گۆڕانکاری کۆمەڵایەتی بەداخەوە لە هەرێمی کوردستانە تا بە ئێستا لە ئاستە سیاسیەکەی و لە هەڕەمی با بڵێن هەڕەمی دەسەڵاتۆ کە زۆر جار جیهەتە ئیسلامیەکان بۆ لێدان لە علمانیەت ئەم هێزانە هێزی حکومڕان بە علمانی ناوەبەن ئێمە بە جۆری لە جۆرەکان تەگەرەی گەورە لە بەردەم پرۆسەی گۆڕانکاری لە کوردستانە دادنێن تەمان ئەوە بەمانەی ئەوە نییە کە هەندێک کەس ناوە هێزانە لە ڕاستیە کەسی سکۆلار و کەسی خاوەن ڕێی تایبەتی خۆیان نەبی من باز لە کۆپەیوەندیەکەەوە باز لە هاوچێشەکە دەکەم لەبەرەوە خێزانی ئێمە لە ڕاستیە خێزانەکە لەسەر بنەمای چەپاندن و لەسەر بنەمای کوشتنی پرسیارەکان و لەسەر بنەمای خۆ بە بەرهێنانەوە ئێستا ئێمە گەنجێکی زۆرمانەیە دوایین تازەترین لاپتۆپ بەکاردێنی تازەترین مۆدیلی لە باشترین جامیعەی کوردستان ئەم جامیعانە بە منهەجێتی با بڵێن نیولیبرالیزمێکی بە ڕوحیەتێکی خۆرهەڵاتی بەڕێوە دەچن لە کوردستانە بەڵام کاتێ باز لە دینەکە باز لە سیاست دەکا مشارەکەی لە فەزای گشتی باز لە پرسی ژنەکە وەکو باب و باپیری لە ڕاستیە بیر دەکاتەوە وەفاداری بۆ نەوە لە کۆمەلگای ئێمە ئەوەیە و بابەکانیش لە ڕاستیە ئێمە باشترین ڕۆڵە لای ئێمە ئەم ڕۆڵەیە کە وەکو باوکو وەکو دایکی بیر بکاتەوە خێزان و خێڵ لە کۆمەلگای ئێمەیە ئەم کارگەیەیە لە پرۆسەی خۆبەرەمهێنانەوە لە واقعی ئەم کۆمەلگایە دروستەکاتن ئەمە باسم کرد پەیوەندی بەوەیە کۆمەلگای ئێمە ئەم خەتیعە تاریخی نەبڕیوە کاتێ نایبڕێ کۆمەڵێک ئەرێک لەسەر حزبی سیاسی لەسەر کۆمەلگای مەدەنی و لەسەر ڕۆشنبیران لە ڕاستیە دروستە بێ چەند ڕۆشنبیرێکی لێ دەرچێت لە کۆمەلگای ئێمە بەشی زۆری بە حزبە سیاسیەکانیشەوە خەریکن مجاملەی عقلیەتی با بڵێن دواکەوتیوی کۆمەلگا دەکەن کاتێ هێزە سیاسیەکان علاقەیان لەگەڵ کۆمەلگان لە خزمەتکردن لە بەدیێنانی یەکسانی و دادپەروەری دەپچڕێ لە ڕێگای گەڕانەوە و لە ڕێگای حملەیەکی گەورەی دینی لە ڕاستیە دانەیە خۆیان بە کۆمەلگا گرێ بدەنەوە ئێستا ئەم حملە دینی و خێڵە چییە لە زۆنی سەوز و زەردە زۆر بە توندی دەبیندرێ یعنی لە هەردوو زۆنە بە نەوعێک ئیشی لەسەر دەکرێت بۆ بەم عقلەتی کە ئەم عەلەساز لێرە چێفی جەماوەری خۆی بەهێز بکە ئەوەی تریش لەولاتر بۆ بە نەتیجە لە ڕاستیە هەم کاریگەری لەسەر خودی ئەم حزبە سیاسیانە هەم کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دەبێت ئاورین خان دەسەکانی خۆش پرسیارێکی گرنگی وروژان پەیوەندی نێوان ئازادی و تاگەرایی لە ڕاستیە ئەمە یەکێکە لە هەرە پرسە گرنگەکان بێگومان بەبێ ئازادی نەعەقڵ لە دایکە بێ نەفەرد لە کۆمەلگا لە دایک ئەبێ پێم وایە هەموم جواب دابێتەوە و زۆریش قسەم کرد ببورن زۆر سپاس کاکاری زۆر سپاس سەرنجەکان و پرسیارەکانی کاک هۆگر و کاک عەبدوڕەحمانیش تەقریبەن نزیک بوون لە یەکتر کاک هۆگر لەو پرسیارەوە دەستی پێکرد ئایا لەگەڵەوەی ئەو ژمارە زۆری ڕێکخراوەکان ها سلێمانی ئێستا لەگەڵ سلێمانی جاران وەکو یەکە یان پرسیارەکە گشتیتر بکەینەوە ئایا ڕەوشی کۆمەڵایەتی ئێمە لەگەڵ لە ڕەوشی کۆمەڵایەتی 15 ساڵ پێشستا وەکو یەکە بەدڵنیایی وەکو یەک نیە تاوان ناسەکان دەڵێن هەموو 10 ساڵ جارێک هەندێک فۆرمی تازە لە تاوانی کۆمەڵایەتی دێتەکایەوە کە جیاوازە لە فۆرمی تاوانەکانی پێشخۆی ئێستا یەکێک لەو گرفتە گەورانەی کە هەیە لە ناو کۆمەلگای ئێمە و لە ناو من لە موسسەیەکدا ئیش دەکەم کە باسمان نەکرد ماوەی 16 ساڵە لە دەستگای ڕوبەڕووبوونەوەی تونوتیژی ئیش دەکەم هەموو ڕۆژێ نزیکی 20 کەیسمان هەیە کە دەچن ناو چوارچێوەی تاوانی ئەلیکترۆنیەوە 2010 شتێکمان هەبوو بە ناوی تاوانی ئەلیکترۆنی بە تاکید نەمان بوو و یەکێک لە پاڵنەرەکانی خۆکوژیش لە کوردستان کە نزیکی ساڵانە زیاتر لە 150 ژن خۆی دەستوتێنێ بەشێکی پەیوەندی بە تاوانی ئەلیکترۆنیەوە هەیە و ئێستا 2023 لە 2033 ئەگەر کۆمەلگایەکەت لەو پەڕی خۆڕەخستنەوەشدا بێ هەندێک تاوانی تازە پەیدا دەبن کە جیاوازە لەگەڵ ساڵی 2023 بۆیە ئەو مەرحەلەیەکی نۆرماڵە یعنی ئەوەی کە کۆمەلگا هەندێک تاوانی تێدا پەیدا دەبێ هەندێک دیاردەی کۆمەڵایەتی پەیدا دەبن پەیوەندی بە پارتی وێچەتیەوە نییە بەتەنیا پەیوەندی بە ئەدای حکومەتەوە نییە بەتەنیا پەیوەندی بە ئەدای کۆمەلگەی مەدەنی و ئۆپۆزیسیۆنەوە نییە بەتەنیا بەڵکو تەبیعەتی کۆمەڵایەتی و ئەو شێوازە گۆڕانە کۆمەڵایەتی کە هەیە دەبێت ڕووبدا و
وەکو گوتمان لە هەشتاکانی شەندە دیاردی کۆمەڵایەتیمان هەبوو کە ئێستا نەماون. ئەو دیراسەیە کە ڕێکخراوی وادی ئەڵمانی لە 2005 کردی لە ناو ناوەندەکانی خوێندن لە پشدەر و بیتوێن لە گەرمیان و هەولێر و لە سلێمانی و لە دهۆک دەرکەوت کە پشدەر و بیتوێن و گەرمیان بە پلەی یەکەم کشەکانی خۆیان بە ڕێژەیەکی زۆر بەرز خەتە نەکردووە، بەڵام لە بادینان ڕێژەی خەتە نەکردن 103 بووە بۆ نمونە، بەڵام هەبوو بەڵێ هەبووە لە 2007 هەتا ئێستا تەنها یەک داوای خەتە نەکردنی منداڵانی کچ هاتوتە ناو دام و دەستگاکانی تونند و تیژەوە. ناڵین هەر نییە، بەڵام بەراوردی بکەین لەگەڵ 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا دایکەکان خۆیان نایکەن کە جاران دایکەکان دەستی منداڵەکانیان دەبرد و کچەکانیان دەبرد و خەتەنەیان دەکردن. سەراحەتەن نەک کۆمەڵگەی مەدەنی هیچ مەجالێک لە کوردستان بە سروشتی خۆی لەدایک نەبوو. ئارە پەرلەمانمان وەکو خۆی ئیشی خۆی کرد، ئۆپۆزیسیۆن ئیشی خۆی کرد، مامۆستای ئاینی ئیشی خۆی دەکا، ئەرێ میدیا ئیشی خۆی دەکا، ئەرێ نووسەرەکانمان ئیشی خۆیان دەکەن، ئەرێ چ مەجالێکمان هەیە پڕاوپڕ، یعنی بڵێن ئەو مەجالێکی تەواوە، مەجالێکی پێرفێکتە و هیچ کەم و کوڕی خەوشێکی تێدا نییە. من بەشی زۆری دەگەڕێنمەوە بۆ نەبوونی ئەزمموی ئێمە لە هەموو مەجالەکاندا ئەزمموێکی تازە بوو. من ئێستاش لە بیرمە 5 ساڵ لە بەشی لە بەڕێوەبەرایەتی کۆمەڵە و پارتە سیاسەکان ئیشم دەکرد، ڕۆژ نەبوو 20 کەس تەقدیمی ڕێکخراوێکی مەدەنی نەکا لە بەرەوەی پرۆسەکە تازە بوو، پرسەکە تازە بوو، مەلەفەکە تازە بوو و پێشم وایە حکوومەت کە ئەوەندە زەمینەی ڕەخساند و ژمارەیان لەو عەدەدە کەمە گەیشتە 5,000 وەکو نیەت وەکو زەمینە سازی شتێکی باش بوو. ڕەنگە ئەگەر ئیجازەی نەدابە ئەو کاتی دەیانگوتە ها حکوومەت دەستی لە بینەقاقای مۆزوعێکی گرنگ ناوە کە بیناکردن و دروستکردنی کۆمەڵگەی مەدەنی و ناهێڵەدا بمەزرێ، بەڵام کە دامەزرا بە ناتەبیعی دامەزرا، کە داژمەزرا بوو بە بەشێک لە چاولێکەری ووای لێ هات، یعنی خەڵکێکی زۆر لە ئاخیرەکەی محاسبە کران و درانە مەحکەمە، ڕێکخراوی دانابوو تەنها بۆ ئەوەی لەگەڵ ڕەفیقەکانی کۆ ببێتەوە، هیچی ترنا. بۆیە وەکو دۆسیەی کۆمەڵگەی مەدەنی وەکو باقی دۆسیەکانی دیکە بە ناکامەڵی لەدایک بوو و ئێستا پێویستی بە ڕێخستنەوە هەیە. من ئاگام لەو تعلیماتانەی هەندێکی ئاگام لێتی فەرمانگەی ڕێکخراوەکان و پێم وایە پەرلەمانی کوردستان بانجیان کردوون لەو ڕۆژانە بۆ ئەوەی لیان بپرسن کە ئەو شروتانە چنداتان ناوە، نازانم نەتیجەکەی ئاگام لێ نییە، بەڵام ڕاست دەوێت پێویستی بە ڕێکخستنەوە هەیە، پێویستی بە بێژینگێکەیە کە باش و خراپی، ئەکتیڤ و نائەکتیڤی، چالاک و ناچالاکی لێک جیا بکرێتەوە. من خۆم نەبین بە محامی حکوومەت کە واجبیش بچکەم بەرپرسیارەتیم لەناو حکوومەتدا هەیە، بەڵام بەشێک لە ئیجراعات هەیە پێویستە بکرێ. من زۆر لەگەڵ ئازادی مطلق نیم لە هەموو مەجالێکدا، چیت پێخۆشە بیڵێ، چیت پێخۆشە بیکە و وەکو ئەوەی کە ئێستا دەبینی بەشێک لەو تاوانە کۆمەڵایەتیانی پەیدا دەبن میدیا هێناوێتە کایەوە، ئەوەی کە سواغی دەدا و پۆلیشی بۆ دەکا و شەوانە و ئەها بەبێ ئەوەی کەرامەتی ئینسانەکە و خێزانەکە و خانەوادەکە و بنەماڵەکە لە بەرچاو بگرێ بەس بۆ ئەوەی چێژ بدا بە وەرگر، بە بینەر، بە گوێگر، بە کەیفی خۆی خەبەردار دەڕۆژێتەوە، تانەی لێ دەدا. من لەگەڵ ئەوەنی، من لەگەڵ ئەوم تەنانەت مەجای میدیاییش بە قانونی ڕێک بخرێتەوە. هاوشێوەی هۆڵەندا ئەوانەی لە ئەوروپا بوون دەزانن یەک مانشێتت دەست ناکەوێت سەبارەت بە ڕووداوی خۆکوشتنی ئینسان لە هۆڵەندا، هیچ میدیایەک بڵاوی ناکاتەوە، خۆیان بڵاوی ناکەنەوە. یەک میساقی شەرەفیان هەیە، ڕۆژنامەنووس خۆی ملتەزیمە پێوە ببێەوەی عقوبەی بۆ دانرابێ. لە سوید کە زۆرترین هەوڵی ئینتحاری تێدا ئەوانەی لە سوید بوون دەزانن من کاتی خۆی دیپلۆمێکم لەوێ تەواو کردووە، تاکە وڵاتە کە زۆرترین هەوڵی خۆکوژی تێدایە، بەڵام هیچ هەواڵێکی ئینتحار بڵاو ناکرێتەوە لە سوید و لە هۆڵەندا. باشە پرسیارەکە ئەوەیە بۆ ئێمە قەرارێک دەرنەکەین بڵین کاکە هەواڵی خۆکوژی با بڵاو نەکەینەوە، یعنی بەوزین لە ماوەی ساڵێکدا چی ڕوودەدا لە ماوەی ئەو ساڵە؟ ئایا تەئسیر دەکاتە سەر کەمکردنەوەی ڕێژەی حاڵەتەکانی خۆکوژیان هەر بەردەوام دەبێ؟ من بۆ خۆم لەگەڵ ڕەدعم بۆ هەندێ مەجال کە هەست دەکرێ تاوانی دیکە بە دوای خۆیدا دەهێنێت. ببوورە کاک دەبا جواب دەمەوە، ئەخر دوو کەسە، هەموو دوو کەسی دوو برادەری ترماوە. خەلەلێکی تر ئەوەیە لە ناو
چ لە ناو قانونی جەمعیات ژمارە 18 چ لە ناو قانونی ژمارە 15 ئی 2002 یەک چ لە ناو قانونی ژمارەیەکی 2011 یەک مەرجی دیاری نەکردو بۆ توانە و کەفاءەت و مستەوای ئەو کەسانی کە ڕێبەرایەتی کۆمەڵگەی مەدەنی دەکەن خەلەلێکی گەورەیە ئەنی هەموو کەسێک دەتوانێت ڕێکخراوی مەدەنیدا بمەزرێنێ لە کاتێکدا ئەوەی ڕێبەرایەتی ئەو دۆسیە دەکات دەبێ کوردەڵە دەبێت لێبوو بێتەوە هەر بۆیە شەوەی کاک عەبدوڕەحمان دەڵێ هاتوونەتە لای ئێمە ئاگایان لە هیچ نەبووە بە فەعلی وایە بۆ شتی تریش ڕێزان خان من ئاگەر لە من بێ من پرسی یەکسانی وابەستە ناکەم بە ژمارەوە پرسی یەکسانی ڕەبت دەکەم بە نەوعیەتەوە یعنی ئەگەر سێژن لێرە دابنیشێ پیاوێک لەوێ بێ بەو معنایان یەکە پرسی یەکسانیمان تەطبیق کردووە من ئیمانم بە کەفاءەت هەیە بە قودرەت هەیە بە توانا هەیە یەکێک لەو باجانەی کە ژنان داویانە هەر ژنان خۆیان داویانە لە مەجالە جیاجیەکاندا ژنیان بردوتە کۆمەڵێک شوێن لە بەرەوەی کەمەیە نەک لە بەرەوەی کە کەفاءەتی باشە نەک لە بەرەوەی کە ئەزمموی باشە لەو مەجالەدا و حسابیش کراوە لەسەر پێگەی ژنان لەو شوێنە بۆیە من لەگەڵ ئەوەم کە مادام ئەو دەتوانێت بە جوانی ئیدارەی دوو پیاوی تر بکە ئەوە نەجاحەتە بە قەناعەتی من وەگووە پیاوەکان هەمیان پێرفێکت بن خۆی وای باجێری لەوەبنی خۆمان بۆ تۆ نەبوو کاک ئاری ئەو بۆ ئازادبوون بوو باشە دەست خۆش بێ ئاورین خان باسی کرد هەندێک لەوانەی بایەخ بە کۆمەڵگەی مەدەنی دەدەن دەڵێن کۆمەلگا هەتا نەبێ بە دەوڵەت کۆمەڵگەی مەدەنی تێدا دروست نابێ یعنی ڕەبتیان کردووە لە شروتە لە پێشینەکانی کە چوار شەرتیان بۆ داناوە یەکێک لە مەرجەکان مەرجی سیاسیە لەناو مەرجی سیاسی دەڵێ کۆمەلگا کاتێک دەبێتە کۆمەلگای مەدەنی کامل لە ناو دەوڵەتدا دروست بێ ئێمە دەوڵەت نی یعنی بۆ پێوەرە بێ ئێمە کۆمەلگایەکی مەدەنی کامڵمان نییە کاک هاوڕێ عوسمان باسی ئەوەی کرد کە بۆ دەبەسرێتەوە بە کۆمەڵگەی مەدەنی بە ڕێکخراوەکانەوە دەبەسرێتەوە تەنانەت ئەوانەی کە باسی کۆمەڵگەی مەدەنی دەکەن و بەحس و ڕیسەرچی زۆریان کردووە ڕێکخراویش بەکار ناهێنن یعنی کۆمەڵگەی مەدەنی وەکو خۆی بەکاردێنن و هەموویان تەکی لێک خاڵ دەکەنەوە بڕبڕی پشتی کۆمەڵگەی مەدەنی مناظەمەیە ڕێکخراوە ئەنجە میدیایە یعنی تەصنیف کراوە ئێمە دووشتمان هەیە لە ناو کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوی مەدەنیمان هەیە میدیامان هەیە کە یەکێک لەوانە گرامشی دەڵێ ئەگەر کۆمەلگای مەدەنی ڕێکخراویشی تێدا بێ میدیای تێدا نەبێ یا میدیایشی فاشلی تێدا بێ ئەو کۆمەلگایەکی مەدەنی نییە مەسەن ئەوە ڕێیەکی جیاوازە لە ناو بایەخ پێدەرانی کۆمەلگەی مەدەنی لەگەڵ کەرتی تایبەت لە ناویدا دەینە خوارێ مقەوماتی یا بەهاکانی قیەمەکانی کۆمەلگەی مەدەنیمانەیە کە بریتیە لە ئازادی نووسین لە ئازادی بڵاوکردنەوە لە خۆپیشاندان لە ئازادی سیاسی لە ئازادی خۆپاڵاوتن لە ئازادی دەنگدان ئەوانە پێیان دەگوترێت قیەمەکانی کۆمەلگەی مەدەنی ئاخر قسەم بۆ پرسیارەکەی کاک بابان من قسەم لەسەر ئەوەیە ڕێکخراوی مەدەنی نابێ بە ئەجندای سیاسی حزبی ئیشکە باشە خۆ حزب بەشێکە لە بیریشمان نەچێ ها حزبی یەکێک لەوانە گرامشی دەڵێت حزبیش بەشێکە لە کۆمەڵگەی تەنها ئەو وا دەڵێ من لە ناو دیراسەکەی خۆم زیاتر لە 40 دیراسی سابقم بەکارهێناوە تەنها گرامشی دەڵێ حزبی سیاسیش بەشێکە لە کۆمەڵگەی مەدەنی ئەوانی تر هیچیان لەگەڵ ئەوە نین کە حزب بەشێکە لە کۆمەڵگەی مەدەنی چونکە ناکۆک دەبێت لەسەر لەگەڵ یەک ڕەگەز لە ڕەگەز ئەساسیەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەویش ئارەزووی گرتنە دەستی دەسەڵاتە دەڵێن مادام حزب دێتە ناو دەسەڵاتەوە کەواتە شتێک نامێنێ بە ناوی دەسەڵاتی پێنجەم و کۆمەڵگەی مەدەنی من خۆم لەگەڵ ئەوە نیم کە حزب بە ئەجندای حزبی سیاسیش هەر ڕاستە چونکە حزب سیاسیە لە نەتیجەدا ئیش کات دەکرێت کادیری حزبی بی دەکرێت ڕێکخراوی حزبی شتە بێ بەڵام نابێ خەلفیەت و باگراوەندی حزبی لە ناوکاری کۆمەڵگەی مەدەنیدا ڕەنگ بداتەوە ئەگەر نا حزبیش با ناشیرن نەکەین حزب بە ئیدارەی حکومەت دەکا حکومەتە ئیدارەی کۆمەلگا دەکا نەک لێرە لە تەواوی وڵاتانی دنیا آخر قسە ئەوەیە ئەو شتانەی کە هەن بە ناتەواوی دروست بوون لە کۆمەلگەی ئێمەدا لە کۆمەلگەکانی تریشدا بە ناتەواوی هەن ئەوەی لە سوید بوو بێدەزانێت لە 2015 هەشتا گەنجی کورد بە چەقۆ کوژراوە هەشتا گەنجی کورد بە چەقۆ کوژراوە لە بیانووی جۆرا جۆر
بەڵام میدیا ئێمە زەقی ناکاتەوە لە بەرۆی کوردستان نییە وڵاتێکی ئەوروپیە و بۆ ئیسیمایەکەی ناشرینەکەن زەق ناکرێتەوە ئەگەر نا بەشی زۆری ئەو گرفتانی وڵاهی لێرەش هەن لێرە هەن وڵایی لە کۆمەڵگەکانی دیکەی ئەوروپاشن بەڵام بە جۆرێککە و بەنەوعیشیکە من لە 2020 سەردانی بنکەی داڵدەدانی ژنانی هۆڵندام کردووە 400 ئافرەتی تێدا بوو بە قەومیاتی جۆرا و جۆرەوە کە بەشێکیان لە ناو هۆڵندا لەدایک بوون منداڵەکانیان لە هۆڵندا لەدایک بوون بەڵام عەقڵی ئینسانەکانیان بە عەرەب بە تورک بە فارس بە کورد هەمان عەقڵیەتێکە کە لە کوردستان ژنی پێدەکوژێ و زۆر سپاس زۆر سپاس بۆ هەمووتان دواتر گەڕینەوە لەگەڵ پانێڵی دوام کە بەڕێوەچێ لەلایەن هاوکارم عیماد حەمید زۆر سپاس بەشی دووەمی پانێڵەکە بەردەوامی دەبێت بە سەرپەرشتی عیماد حەمید هاوکات هەر یەک لە میوانان سەروەر قەرەداغی و خاتوو هەڵوێست عەبدوڵڵا و شەماڵ لەتیف بەخێراتنەوە بۆ پانێڵی دووەمی دیداری ئازادبوون سوپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون بۆم دەرفەتە بۆ ئەم گفتوگۆیە و بەخێراتنی میوانەکانەکەین لە پانێڵی دووەما دیارە باشترە تۆزی ژمارەمان کەم بۆ تۆوەکو دەرزی شەشەمی مەکتەب مالیاتەوە بەستە لە بەزیرەکەکان ماونەتەوە سوپاس بۆمانەوەتان بەخێر بێن لە پانێڵی دووەمە بەڕێز کاک سەروەر قەرەداغی و خاتووەڵێست و مامۆستا شەماڵ بەخێراتنیانەکەین کاک سەروەر دەست پێکار سەبارەت بە ڕۆڕی ڕێکخراوەکان لە بواری ژینگەیە کە ڕێکخراوە ژینگەیەکان دیارە ژمارەیان زۆر بووە لە پانێڵی یەکەمان نازانم ئەو کێشیان لەسەر ژمارەی ڕێکخراوەکان چی بوو تا 5,000 ڕێکخراوە هەیە با هەبێت چیە ڕێکخراوە و مافە و تۆمارێکی هەیە و دامزراوە زەرەری بۆ کەس چییە ینی بۆ عەدەدە بۆ بە کێشە بۆ کۆمەلگای کوردی لی تێناگەم فەرموو کاک سەروەر بە زیوادارم لە 15 خولەکە کاتەکە تاواکەی چووکە من لێرە پۆلیسی کاتم لە 15 خولەکەکە وەسێنم فەرموو بەڕێزانم کاتتان باش زۆر خۆشحاڵم کە لە دووەمین دیداری ئازادبوون لە خزمەتی ئێوەم سەرەتا ئەمەوێ بگەڕێمەوە بۆ مێژووی کاری ڕێکخراوە ژینگەکان لە باشووری کوردستان یەکەم بیرۆکەی دامەزراندنی یەکەم پارتی ژینگەیی ئەگەڕێتەوە بۆ نزیکی ساڵی 1970 لەلایەن مامۆستا شەماڵ موفتیەوە کە ئەو کات بەهۆی شەڕی ئێران عێراق و ئەو دۆخەی کە کورتایەتی ناتوانن کە پێشنیاری دامەزرانی پارتێکی ژینگەی بکەن تا کاتی پرۆسەی ئازادی تا کاتی ڕاپەڕین لە ساڵی 91 ئەوەیە کە یەکەم کۆمەڵی ژینگە پارێزی بە ناوی کۆمەڵی کوردستانێکی سەوز لەو ساڵا دامەزرێ و دواتر لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە دوای چەند ڕێکخراوێکی دیکەش دامەزرێن بە دیاریکراوی لە دوای دەرچواندنی یاسای تایبەت بە ڕێکخراوە ناحوکمیەکان لە باشووری کوردستان و هەروەها دامەزراندنی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکان چەندین ڕێکخراوی ژینگەی لە باشووری کوردستان دامەزرێن و ئەو ڕێکخراوانش کە دامەزراون نتوانین بڵێن ژمارەیان لە سەر و 200 ڕێکخراوی ژینگەییە کە لە باشووری کوردستان هەیە بەداخەوە و کات کە ئەو ڕێکخراوانە من لەگەڵ ئەوە نیم کە با بڵێن ینی کێشە لەسەرەوە دروست بێ کە با بڵێن ژماری ڕێکخراوەکان زۆرن بە پێچەوانەوە با زۆر بن گرنگ ئەوەیە کە بتوانن چالاک بن و بتوانن کاریگەریان هەبێ ئەگەر تەنها لەسەر یەک تاکی کۆمەڵگەش بێت بەڵام ئەو کات کە مۆڵەت ئەدرێت بە ڕێکخراوەکان ئەتوانمەوە بڵێم لە سنووری ئەولا چەند ڕێکخراو مۆڵەت وەرەگرێت و لە سنووری ئەملاش مەسەن لەوێ دە ڕێکخراو مۆڵەت وەرەگرێ لە سنووری ئەملاش بە هەمان شێوە دە ڕێکخراوی دیکە مۆڵەت وەرەگرێ لەوێ 15 وەرەگرێ لێرە 15 وەرەگرێت یعنی بگرێ زیاتریش لەوە بۆیە جۆرێک لە دابەشبوونی حزبی لێرە دروستە بێ هەندێک لە ڕێکخراوەکان دابەشە بن بەسەر حزبی دەسەڵاتە بە دیاریکراوی و دیارام ڕێکخراوانە بە شێوەیەکی گشتی لە باشووری کوردستان ڕۆڵ و کاریگەریەکی بەرچاویان هەبووە لە پاراستن و پارێزگاریکردنی ژینگەی کوردستانە ئەتوانین بڵێن ڕۆڵیان هەبووە لە بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەی و دروستکردنی فشار لەسەر حکوومەت و لەسەر کردی تایبەت بە ئاراستەی پاراستنی ژینگە و لە پاراستنی درەختەکان لە پاراستنی ئاژەڵەکان لە وشارکردنەوەی تاگەکانی کۆمەڵگا بۆ پارێزگاریکردن لە سەرچاوە ئاویەکان و لە دوای دروستبوونی ئەم ڕێکخراوانەوە بەشێک لەم دەرەنجامانە لەناو کۆمەڵگای ئێمە دەرەکەوێت لە ناو میدیاکانە کە ئێستا بەرنامەی تایبەت بە ژینگە هەیە و کۆلێژ و بەشی تایبەت بە ژینگە هەیە با بڵێن ئەمانە هەمووی دامەزرێن کاتوانین بڵێن ئەمانە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ڕۆڵ و کاریگەری ئەو ڕێکخراوانە
کە سەرڕای یەکێک لە کاریگەری هەرە گرنگەکانیش لەم کۆتایانە تایبەت بە یاسای پاراستنی مافی ئاژەڵان کە بەدەست پێشخەری ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ یەکەم جارە لە مێژووی کاری ڕێکخراوە ژینگەکان لە باشووری کوردستانە پرۆژە یاسایەک بدەن بە پەرلەمانی کوردستان و لەوێ بێ بە یاسا تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵانی گوێدرێژ ساگ پشیلە کە ئەمڕۆ لە نێوان شارستانێتی مرۆڤ و هەروەها سروشتا گیریان خواردووە. و سەرڕای ئەم ڕۆڵ و کاریگەریانە هاوکات ئاستەنگ هەبووە و قوربانی دانیش هەبووە، زۆر جار ڕوبەڕووی هەڕەشە بوونەتەوە و ڕوبەڕووی دەستگیرکردن بوونەتەوە لەسەر داکۆکیکردن لەو پرسانەی کە داکۆکیکردن لەسەر پرسی ژینگە کە پرسێکی ڕەوایە و مافی هەر یەکێکە لە ناو تاگەکانی کۆمەلگا کە لە ناو ژینگەیەکی سەوز و تەندروستە بژی. و زۆربەی زۆری ئەو ڕێکخراوانش کە کاریان بۆ پارێزگاریکردن لە ژینگە کردو ببێ هیچ جۆرە پاڵپشتیەکی بە دیاریکراوی حکومت لە ڕووی سەرچاوی داهات و مادیەوە و پاڵپشتیکردنی لایەنەکانی دیکە، بەڵکوم زۆرێک لەو ڕێکخراوانە کە کاریان کردووە بە شێوەی خۆبەخشی کاریان کردووە، ینی جا لەوەی نازانم کێشە لە مایکەکە هەیەیان باش زۆرێک لەو ڕێکخراوانە جیا لەوەی کە بە شێوەیەکی قازانجنەویستانە و بە خۆبەخشانە کاریان کردووە هاوکات بۆ خۆشیان بە هەمان شێوە ئەندامەکانیشان بە شێوەی خۆبەخشی کاریان کردووە، جیا لەمە پارەی باخەڵی خۆیانیان هێناوەتە دەرەوە. من بۆ خۆمێکێکم لەو نمونانەوە لە ناو ڕێکخراوەکەی ئێمەشا بە هەمان شێوە دەیان نمونەمان هەیە کە بە شێوەی خۆبەخشی نەک بۆ مانگێک نەک بۆ 6 مانگ نەک بۆ ساڵێک بەڵکوم بە درێژایی چەندین ساڵ کار بۆ ژینگە کراوە و خەبات بۆ ژینگە کراوە کە توانم بڵم ئەم نمونەی کە لە باشووری کوردستانە هەیە نمونەیەکی تەواو جیاوازە. مەسەلەن بۆ نمونە لە وڵاتێکی ئەوروپیا کاتێککە کەسێک بە خۆبەخشی کارەکات بۆ مانگێک یاد 6 مانگیان ساڵێک ئەو پەڕێکە کار بکات لە بەرامبەر ئەمەشا حکوومەت بەپێی یاسا کۆمەڵێک مافی بۆ دەستەبەر کردووە، کۆمەڵێک ئیمتیازی پێداوە. بەڵام لە باشووری کوردستانە بە درێژایی 5 ساڵ 10 ساڵ نمونە هەیە، مەسەلەن 15 ساڵ نمونە هەیە، نیو سەدە مەسەلەن کەسانێکن لە باشووری کوردستانە خۆبەخشانە خەباتەکەن، جیا لەوەشی کە خۆیان بە شێوەی خۆبەخشی کاریان کردووە هاوکات پارەی باخەڵی خۆیانیان هێناوەتە دەرەوە بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکانی خۆیان با بڵێن ئەو پاریان تەرخان کردو بۆ ئەنجامدانی ئەو کار و چالاکیانەی کە هەیە. بە شێوەیەکی گشتی ڕێکخراوەکان ئەمڕۆ لە بەردەم کۆمەڵێک ئاستەنگان یەکێک لەو لایەنانەی کە بابەتی فکریە بە تایبەت بۆ نمونە مەسەلەن ژینگە وەکو لایەنێکی فکری ژینگەی مەسەلەن بۆ نمونە وەرنەگیراوە کە ئەمە زۆر جار ئاستەنگی دروست کردووە لە بەردەم دانانی استراتیژێتی کاری ڕێکخراوەکان و ئەنجامدانی ئەو کار و چالاکیانی کە هەیەە لەبەرەوە ئەمە بابەتێکە کە دەبێت بەڕاستی هەموو بیان با بڵین بسووتنەوەی ژینگە پارێزی لەسەر ئاستی باشوور کاری لەسەر بکات. بۆ ئەم کێشەی تەنها لێرەش نییە، بەڕاستیتوان بڵێم ئەم کێشەیەمان لە ڕۆژهەڵاتی کوردستانیش هەیە بە کۆمەڵێک بەڵگە و ئەوە وەکێک لە کێشە هەرە ئەساسیەکان لە بەردەم کاری ڕێکخراوەکانە نەبوونی پاڵپشتی دارایی بەردەوامە بۆم ڕێکخراوانە. بەتایبەت ئێمە یەکەم ینی کۆمەڵێک سەرچاوی داهاتمان هەیە بۆ ڕێکخراوە ژینگەکان بە دیاریکراوی. یەکێک لەوانە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکانە. فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکان لە دوای ساڵی 2013ەوە هەتاوەکو ئەمڕۆ هیچ جۆرە پاڵپشتێکی دارایی نەکردووە. لە کاتێکا کە پاڵپشتی داراییشی نەکردووە بەڕاستی ئەو فەرمانگەیە بۆ بە ئاستەنگ و بارگرانیەکی گەورەوەک و کاگبابانیش پێشتر باسی کرد بەسەر کاری ڕێکخراوەکانەوە. ینی بۆ نمونە ساڵانە هەموو ڕێکخراوەکانی ئیجبار کردووە بە ئەوەی کابێت راپۆرتی دارایی و شتانە ینی تەسلیم بکەن بە فەرمانگە. لەکوێش هەبێ بۆ نمونە مەسەلەن ببرێتە فەرمانگەی ڕێکخراوە نەحکومیەکانی ڕێکخراوێک کە بۆ خۆی بە خۆبەخشی کارەکات و ڕۆڵی هەبووە لە گەڕانەوەی سەرچاوەیەکی داهاتی زۆر بۆ حکوومەت و بۆ کەرتی گشتی و بۆ خزمەتکردنی تەواوی کۆمەلگا و ئەم ڕێکخراوە لەسەر حساب بانکیەکەی سنتێک نییە و پارەی باخەڵی خۆی دەرەهێنێ بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکان، بۆ بنزینی سیارەکەی، بۆ کارتی مۆبایلەکەی، بۆ کارتی ئینتەرنێتەکەی و ئیلە ئاخری. لە هەمان کاتاگەر لێرە بڕات تا هەولێر نزیکەی 200,000 بۆ نمونە مەسەلەن سەرفەکات بەمانەوە ئیلە ئاخریەوە. ئەمە ئیجبارەکە بێت ئەم ڕێکخراوەم راپۆرتە بەرێ لە کاتێکا هیچ پاڵپشتێکی دارایی لە هیچ شوێنێکەوە بەدەست نهێناوە یان هیچ خەرجیەکی نەبوو نەداهاتی هەبووە و ئەگەر خەرجیشیە بووە بۆ خۆی خەرجەکەی بەدەستێناوە و ئیجباریشەکە راپۆرتەکە بەرێ لە کاتێکا کەم لەسەر حسابانکیەکەی سنتێک نییە توان بڵێن پارەی سیارەکەی نییە لە ناو ڕێکخراوەکە بیهێنە بیدا بە کری سیارەکە و ئیجباریشەکە بێمە بەرێت و زۆر ئاستەنگی دیکەش لە نوێکردنەوەی فەرمانی کارگێڕی و کۆمەڵێک لایانی دیکە و هەروەها نەبوونی پاڵپشتی دارایی بە دیاریکراوی لایەن فەرمانگەوە بۆ ئەم ڕێکخراوانە کە پێشووتر بە شێوەی پرۆژە مەسەلەن پارە ئەدرا بەڵام لە دوای ئەو قەیرانە دارایەوەکەوە بەڕاستی کرا بە دەرفەتێکی گەورە بۆ سسکردن و شەلل ینی ئەوەی کە ڕێکخراوەکان تووشی شەلل بکرێن لەو لایەنە کە تا ئێستا هیچ جۆرە پاڵپشتێک لەلایەن فەرمانگەوە نەکراوە.
یەکێکی دیکە لە سەرچاوەکانی داهات بۆ ڕێکخراوە ژینگەکان سندوقی ژینگەیە، یعنی لە ناو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە بە پێی یاسای 8 ساڵی 2008 یاسای پاراستن و چاکردنی ژینگە سندوقێکەیە کە ناوی سندوقی ژینگەیە، هەموو ئەو باجانەی کە بە ناوی ژینگەوە هەموو غەرامانی کە بە ناوی ژینگەوە وەرئەگیرێت بە پێی ئەو یاسایە بێ بڕاتە ناو سندوقی ژینگەوە. بۆ نمونە تۆ سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆەکەیت بڕەپارێک لەوێ لە شۆفێران وەرەگیرێت ئەبێ و بڕەپارەیە بخرێتە ناو سندوقی ژینگەوە کە ناڕواتە ناویەوە. ئەو پاڵاوتگانەی نەوت کارگەکانی کۆمپانیاکانی دەرهێنانی نەوت ئەمانە بە هەمان شێوە ئەبێت باجی ژینگەی بدەن و قەرەبووی ژینگە بکەنەوە بڕەپارێکیان لێ وەرەگیرێت، یان زۆر جاری بەڕاستی و کۆمپانیان پارە هەرنایەن ئەو بەشە داهاتە مەسەلەن ئەڕات بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان، ئەوەی مرور هاتوچۆ ڕات بۆ وەزارەتی ناوخۆ، ئەمانە هیچی ناڕاتە ناو سندوقی ژینگەوە. ئەوەی دیکەی کە بۆ نمونە دەڕواتە ناو سندوقی ژینگەوە هەتاوەکو ئێستا سنتێکی لێ دەرنەهێنراوە بۆ کاری ڕێکخراوە ژینگەیەکان، هیچی خەرج نەکراوە. بەدایان پرۆژە مەسەلەن بیدە بە دەستەی ژینگە بڵێ کاکە منم پرۆژەیەم هەیە ئەمەوێت تۆ بۆ نمونە مەسەلەن پاڵپشتی دارایی بکەیت، ئەو بە هیچ جۆرێک پاڵپشتی دارایی ناکە، ینی بەڕێوبەریشی هەیە و ستافی هەیە و موچە ژۆرەگرن لە حکومەتەوەوانە. وەیەکێکی دیکە مەسەن لە سەرچاوەکانی داهات چکۆمانە ئاستەنگن بەڕاستی لە بەردەم کاری ڕێکخراوەکانیانی ئەو ڕێکخراوانە کە ئاماژەم پێکرد بە تۆڕ و کۆمەڵە و سنتەر و وە فیدراسیۆنەوەوانەوە وەگوتم نزیکەی 200 ڕێکخرا و تۆڕوانن. ئێستاوی کە لە کوردستان کارەکان لەم پەنجانی دەستی من تێناپەڕێت، ئەو خەڵکانەشن کە بەڕاستی ژینگیان وەکو بابەتێک یعنی وەکو بابەتێک وەرگرتووە کە وەکو مەبدەئێک مەسەلەن تەماشایەکەن و کات و ساتی خۆیان و تەنانەت یعنی ئەتوانم بڵێم خێزانەکانیشان بۆ تەرخان کردو لەو پێناوە تێکۆشن. وەیەکێکی دیکە لە سەرچاوەکانی داهات مەسەلەن ئەو پاڵپشتێدارانەیە کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە مەسەلەن زۆر جار دامەکرێت، توانم بڵێم یعنی لەگەڵ ڕێزی تایبەتم بۆ زۆرێک لەو ڕێکخراوانەی کە لە باشوورا کارەکەن، بەڵام لە هەولێرە تەنها چەند ڕێکخراوێکی دیاریکراوی باکە نزیکە لە دەسەڵاتەوە لە سلێمانیشا بە هەمان شێوەیە. لێرە و لەوێ مەسەلەن هەندێک ڕێکخراوی دیکەش ئەتوانن مەسەلەن پاڵپشتی دارایی بەدەست بێنن، ئەوش بەڕاستی بە یەک دنیا ئاستەنگ و بە یەک دنیا کێشەوە. بەڵام ڕێکخراوە ژینگەکان لەم لایەنەشەوە کەمتر توانی ویانە مەسەلەن پاڵپشتی دارایی بەدەست بێنن. وەیەکێکی تر لە کۆتوبەندکردنی کاری ڕێکخراوەکان ئەتوانم بڵێم دەستەی ژینگە. جارێ دەستەی ژینگەی حکومەت هێرێمی کوردستان بۆ خۆی بە باوەڕی من یعنی بارێکی گەورەن هەر بۆ خۆیان بەسەر ژینگەوە، یعنی ئەوان بۆ نمونە موچەیەکی زۆر لە حکومەت وەرەگرن، سیارە بینە ئیلە ئاخری زۆریان لە بەردەستا هەیە. لە هەفتەکە مەسەلەن چەند ڕۆژێک و لە ڕۆژەکەشا مەسەلەن چەند کاتژمێرێک خاوەندارەتی لە پرسی ژینگەکەن، لە دوای ئەوە ژینگە وێران ئەبێت، کاول ئەبێت، هەر شتێکی لێ بەسەر دێ بەڕاستیان خاوەندارەتی لە ناکەن. یعنی لە دوای کە داوامیان تەواو بێ پەیوەندیان پێوە بکە بڵێ لە فڵان شوێن فڵان پێشێلکاری ژینگەی هەیە، ئەوان هیچ تەداخولێک ناکەن تایە. بەڵام ئەوە چالاکوانانی ڕێکخراوەکان و ئەندامانی ڕێکخراوەکان کە دێن سەرسەختانە داکۆکی لەماکەن. لەگەڵ ئەمەشا کە ئەوان بارێکی گەورن بەسەر ژینگەشەوە، هاوکات کاریان لەسەر کۆتوبەندکردنی کاری ڕێکخراوەکان کردووە. لە ماوەکانی ڕابردووشە لە ینی ئەو کەسانی دیکە کە لە ناو دەسەڵاتە بوون لە سەرۆکایەتی دەستەوە تا ئەم ئاخیرەش بە هەمان شێوە کار لەسەر ئەوە کراوە بۆ ئاراستەیە کە ڕێکخراوەکان خەفە بکەنیان بێدەنگیان بکەن بەوەی کە ڕەخنە نەگرن، بەوەی کە دەنگیان بەرز نەکەنەوە بە چەندین شێوەی جیاواز. من لە کۆتاییدا ئەمەوێ ئەوە بڵێم پاراستنی ژینگە بەتەنها ئەرکی ڕێکخراوەکان نییە، وە کاتێکیش کە ئەوترێت ڕێکخراوێکی ژینگەی ینی بەڕاستی ناکرێت لێرە هەر پێشێلکاریەکە بێک سەرپەنا بۆ ڕێکخراوێک ببرێت لە کاتێک شایەمە ڕێکخراومان زۆر بە گەورە تەماشا کردو لە کوردستانە، بەڵام واقعیان لە ڕووی قەبارەی توانە مرۆیەکەوە لە ڕووی توانە مادەیەکەوە هیچ یەکێک لە ڕێکخراوە ژینگەکان تا ئێستا لە کوردستان ئێمە شتێکی وامان نییە کە ڕێکخراوێکی گەورە بێ هەم لە توانای با بڵێ یعنی سەرچاوێکی داهاتی بەهێزی هەبێت و بە هەمان شێوە ژمارەی ئەندامی زۆری هەبێت کە کاتێک بانگەوازێک بکات مەسەلەن بە هەزاران کەس بێنە سەرجادە و یاخود نەک تەنها لە ئەندامەکانی خۆیان هەتا لە ناو تاکەکانی کۆمەلگا لەو بەڕێزانشی کە بۆ نمونە لێرە دانیشتون لە ڕابردووشە چەندین جار بۆ نمونە بانگەوازانە کراوە بەڵام بە دەنگەوە هاتن نەبووە بۆ ئەو بابەتانە. لەبەرەوە ئەمە ئەرکی هەموو لایەکمانە کە پێکەوە هەموو ڕێکخراوانی کە لە بوارەکانی دیکەش کارەکەن و هەموو تاکانی کە لە هەر جونگێکی دەسەڵاتیان لە دەرەوەی دەسەڵاتیان لە ناو کۆمەلگای مەدەنی کارەکەن خاوەندارەتی لە پرسی ژینگە بکەن بەو هیوایی کە هەمومان پێکەوە بتوانین پارێزگاری لە ژینگەی کوردستان بکەین و بتوانین کە دۆخی ڕێکخراوەکان بگەرین بە ئاستێکی دیکە بۆ ئەوەی ژینگەمان پارێزراو بێت. زۆر سپاس. سپاس مۆستا سەرۆر بۆ بابەتەکەی بۆ کورد بڕیەکەی و پابندبوونی بەکات و پێش کاتی خۆی تەواو و سپاسیەکەین. ئێستاش خاتوەڵوێست بابەتی ئیکۆفێمینیزم و ژنی کورد پێشکەشکا فەرموو خەڵسخان. زۆر سپاس.
زۆر بەخێر بێن هاوڕێیان سوپاسدانەکەم کە لە پانێڵی دۆمیش لەگەڵ ئێمەمانەوە لەم بابەتی کە من پێشکەشەکەم تیشک ئەخەمە سەر سێ لایەنی گرنگ لە سەرەتای قسە لەسەرەوەکەم کە چۆن سیستەمی سەرمایه‌داری لە ڕێی داگیرکاریەوە لە ڕێی کۆلۆنیالیزمەوە هات ژن و سروشتی پاسیف کرد دواتر بە کورتی قسە لەسەر هەندێک لە لێکەوتەکانی قەیرانەکانی ژینگاکەم پاشان ژنی کورد بە چیا تێپەڕی هەوڵێک بین کە لە ڕێی تیۆرا یان ئایدۆلۆژیای ئیکۆفێمینیزمەوە یان فێمینیزمی ژینگەیی ڕاوەی دۆخی ژنی کورد بکەین لە کۆتاییە هەوڵەیەم زۆر بە کورتی هەندێک ڕاستپاردا وەک چارەسەری پێشکەش بکەم وەکوتمان سیستەمی سەرمایه‌داری لە هەنگاوی یەکەمیان کە هات و دوای چەندین سەدە لەو هەژمونەی کە هەی بوو لە ڕێی داگیرکاریەوە لە ڕێی کۆلۆنیالیزمەوە هات دەستی کرد بە دەست بە سەراگرتنی پیشەسازی فوسل فۆیل یان سوتەمەنی و پاشماوە بەبەردبووەکان سەرەتا خەڵوزی دۆزیەوە پاشان نەوتی دۆزیەوە ئەم پرۆسەیە کە لە ڕێی دەرهێنانی نەوت و کانەکانی خەڵوزەوە ئەو وەهمەی دروست کرد کە سروشت و ژن پاسیڤن چۆن ژن لەوەی کە هەمیشە با بڵێن کرێکاری نوێی بۆ دروستەکە و سروشتیش سەرچاوەکانی هەیە بۆی ئەم دەستی بەسەردا بگرێت ئەمە لێرەوە جەنگێک دروست بوو ئەمە ئەوەیە کە پێڵێن داگیرکاری سروشت و ژن ئەو جەنگەی کە دروست بوو جەنگێک بوو دژ بە ژن و سروشت کاتێک ئێمە باز لە جەنگەکەین بیری ئێمە بۆ جەنگەکانی عێراق و ئەفغانستان و جەنگی وزە لە ئۆکرانیا ئەڕوا بەڵام ئاگایەکی کەمترمان هەیە بەرامبەر بەو جەنگەی کە بەرامبەر بە سروشت و ژن ئەکرێ و ئەم جەنگە درێژکراوەی یان لێکەوتەکانی ئەو سیستەمەیە کە شکستی هێنا لە پاراستنی سروشتەکانی سنوورەکانی ژینگەیە ئەم جەنگە لێکەوتەی ئەو سیستەمەیە کە نەیتوانی دادپەروەری کۆمەڵایەتی فراهەم بکە و جیهانی کرد بە جیهانێکی بە بازار ئەوەی کە لەم جیهانەیە هەیە ئەوەی کە لەم سروشتەیە هەیە قابلی فرۆشتن و قابلی بەکاڵاکردنە بەڵکو سروشتێکیشی کرد بە کاڵایەک ئەوەی کە ئێستا لە دنیای ئەگوزەرێ ژمارێکی کەم لە کۆمپانیاکانمان هەیە کە دەستیان بۆ نەوت بۆ ئاسمان بۆ زەوی بۆ خاک بۆ ئاو بۆ هەموو ڕەگەزە و سروشتەکانی بەڵێن بەشەکانی سروشت و ژینگە بردووە و لە ڕێی یاساکانی بازرگانی ئازاد بە تایبەت ئەو ڕێکەوتنانەی کە لەلایەن WTO ڕێکخراوی بازرگانی جیهانیەوە لە بواری کشتتوکاڵا کراوە جەنگێکی دیکەی خۆراکە کە لە ئێستاە قسە لەسەر قەیرانەکانی خۆراک و نەبوونی ئەمنیەت یا ئاسایشی خۆراک ئەکرێت لەسەر ئاستی دنیا هەموو ئەمانە بۆ ئەومان ئەبات کە لە ئێستا نەوت بۆ بە میتافۆرێک بۆ بە بنەمای ڕێخستنی هەموو سەرچاوەکانی دنیای ئێستا و چۆن لە ڕێی میتالی ریزەکردن و کە ئێمە هاتی کە سیستەم هات زەوی داگیر کرد لە ڕێی ئەو پەیمانانەی کە ئێستا هەیە لە بازرگانی ئازادا و لە ڕێگای تەکنۆلۆژیای نێوە بەشەکانی دیکەی سروشتیش داگیر کراوە هەڵبەت ئێمە بەپێی تیۆری ئیکۆفێمینیزم داگیرکراوی کۆن و داگیرکراوی نوێمان هەیە لە ڕابردووە نەوت و بڵین لە ڕێی پیشەسازیەوە نەوت و خەڵوز و سەرچاوەکانی دیکەی سروشت داگیر کرابوون ئەوەی لە ئێستاە کە داگیرکراوی نوێمان هەیە و لە ڕێی بایۆتەکنۆلۆژیا و ئەندازیاری بۆ ماوەیی بەکارەهێنرێ و ئەمانە بوونەتە خزمەتکاری سیستەم دەست بۆ جەستەی ژن ئەبرێ بۆ ئەندامەکانی جەستەی ژن ئەبرێ و دەست بۆ جیناتی ڕوەک و گیاندار و بەشەکانی دیکەی سروشتیش ئەبرێ هەڵبەت ئەو وڵاتانەی کە کۆلۆنیال کران سروشتەکەشیان بە هەمان شێوە کۆلۆنیال کراوە و ئەو
سەرچاوانەی لە وڵاتی کۆلۆنیال کراودا لە وڵاتی داگیر کراودا هەبووە بەبێ ئەوەی حساب بۆ ئەو بکرێ ئایا ئەم سەرچاوانە ئەگەری نوێبوونەوەیان هەیە ئایا ئەم سەرچاوانە لە ئێستاە بە چ ڕێژێک بەکار بهێنرێ چونکە مافینەوەکانی داهاتووشە بەبێ ئەوە زۆر بە تەمەحکارانە بەکار هاتووە و کەرەسەیکەی لێ دروستکراوە. لێرەوە ئەمە داگیرکردنی سروشت بوو لە هەمان کاتا وەکو باسمان کرد لە بەروی ئەو وەهمە دروست بوو کە سروشت تەنها بەکار ئەهێنرێ و سەرچاوەی بەخشینی ڕەگەزەکانە لە بەرامبەرا ژنیش سەرچاوەی دروستکردنی کرێکاری نوێ بوو واتە ژن ئەیتوانی هێزی کار بە بەردەوامی دروستکا کرێکاری کە دروستکا بۆ ئەو سپی پێستە ڕزگارکەرەی کە وەکو فریادڕسێک هەمیشە ئامادەیە بۆ ئەوەی وڵاتی کۆلۆنیال کراو ئازاد بکەم. هەر بۆیە ئیکۆفیمینیزمەکان لە دەی هەفتاکانە لە دەی یەکەمی هەفتاکانە هاتن ویستیان شیکاریەک بۆ ئەم سیستەمە بکەن کە لە دنیاە هەیە و ئیکۆفیمینیزمەکان پێیان وا بوو کە هەموو ئەو قەیرانانەی کە ئێستا لەسەر ئاستی دنیا هەن لە گەرمبوونی ئۆقیانوس و گەرمبوونی گۆی زەوی لە بەبیابان بوون بارانی بەلێزمە قڕبوونی جۆری هەمە چەشنە و گیانلەبەران کۆچی بەلێشاوی خەڵک لەسەر ئاستی دنیا کەمبوونەوەی سەرچاوەکان جەنگی نێوان وڵاتان لەسەر ئاو لەسەر وزا لەسەر هەر ڕەگەزێکی دیکەی سروشت ئەمانە هەمووی بەرەنجامی قەیرانەکانی سیستەمی سەرمایهدارین و هەر هەمووشیان پێکەوە گرێدراون واتە ئیکۆفێمینیزم نایەت تەنها قسە لەسەر بەشێکی وێنەکە بکا بەڵکو ئەو هەمووی بێکەوە ئەیبینێت چکە پێی وایە هەمویان زنجیرەیەکی پێکەوە گرێدراون و هەمووشیان لێکەوتەکانی ئەو سیستەمەن. ئیکۆفێمینیزم هاوپەیوەندە لەگەڵ بزوتنەوەکانی ئاشتی لەگەڵ بزوتنەوەکانی دژەجەنگ لەگەڵ بزوتنەوەی کرێکاری و تەندروستی و بزوتنەوەکانی دیکە. گریتاگارد کە یەکێکە لە ئیکۆفێمینیستەکان پێی وایە هەر هەوڵێک بۆ ئازادکردنی ژنان یان هەر گروپێکی دیکەی چەوساوە لە کۆمەڵگەدا بەبێ کارکردن بۆ ژینگە بەدەست نایەت. لە بەرامبەردا ئاریەل سالاکێکە لە ئیکۆفێمینیستەکان لە ئوسترالیاژی و فێمینیستێکی ژینگەیە پێی وایە ئیکۆفێمینیزم تەنها بزوتنەوەیەک نییە بۆ ڕزگارکردنی ژنان بەڵکو بۆ ڕزگارکردنی هەموو مرۆڤەکانە لە ڕاستیدا ڕزگارکردنی ژینگە و هەموو بوونەوەر و سروشتە. لێرە پێم خۆشە زۆر بە کورتی قسە لەسەر لە هەندێک لە قەیرانەکانی ژینگە بکەم. هەڵبەت ئێمە لە ئێستاک کۆچی بەلێشاوی خەڵکە بینین لەسەر ئاستی دنیا لەبەر ئەوەی کە باران کەم بۆتەوە یان زەوی ئەو پێکهاتانی کە لە ناو خاکە هەن پێکهاتەکانیان بەو شێوازە نەماوە کە بتوانێت بەربوومێکی باش با بە خەڵک و خەڵک ئەو زەوی کە هەیە توانای بەرهەمهێنانی کوشتتوکاڵی وەکو جاران نەماوە بۆیە خەڵک کۆچی بەلێشاوی دەست پێ کردووە بە تایبەتی لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا. سپی هەڵگەرانی دوورکە مەرجانەیەکانمان هەیە کە بە بنەمای ئەنزیمەی یان با بڵێن ڕێکخراوەیی سروشدا ئەنرێ لە ناو ئۆقیانوسانەکانە. طبعاً ئەم دوورگە مەرجانەیەکان بە بنەمای ژیانی ئۆقیانوس و دەریاکاندا ئەنرێن. دوورگە مەرجانەیەکان لانی کەم 1.5 ملیۆن جۆر لە زیندەوەر لە گیانلەبەری دەریایی لەسەر ئەم دوورگە مەرجانیانە ئەژین و ئەم گیانلەبەر و زیندەوەرانەش ئەبنە سەرچاوەی داهات و خواردن بۆ خەڵکێکی زۆر. سپی هەڵگەرانی ئەم دوورگە مەرجانەیانە کە بەهۆی گەرمبوونی گۆی زەویەوەیە واتە لە ناوچوون و قڕبوونی هەموو ئەو زیندەوارانە واتە لە هەمان کاتا برسیبوون و نەمانی کار بۆ ئەو هەموو خەڵکەی کە ئەعتیمادیان لەسەر ئەم سەرچاوەی داهات کردووە. زۆر بە کورتی قسە لەسەر دارستانەکانی ئەمازۆنەکەم. لە ساڵی 1970کانەوە دارستانی ئەمازۆن بە بەرنامە ئەسووتێنرێ و ئەم دارستانە نزیکەی 6,900,000 کیلۆمەتر دووجا ڕووبەرەکەی طبعاً بەسیەکانی زەوی ناوزەند دەکرێ. ئێستا ئەنزیمەی ڕێکخراوەی ئەم دارستانە تێکچووە بە شێوازێک ئێمە خۆمان نەزانین هەمیشە ڕۆک و دارستانەکان دوانۆکسیدی کاربۆن هەڵەمژن ئۆکسجین ئێنەوە بەڵام ئێستا کاری بەشێکی زۆری ئەم دارستانانە پێچەوانە بۆتەوە. ئەو ئۆکسجینەی ئەو دوانۆکسیدی کاربۆنی هەڵی ئەمژێ دوو ئەو نەئەیاتەوە بە ئێمە لەبەر ئەوەی کە
ئەم دارستانانە سووتێنراون و ئەو خەڵکی کە لەوێ ئەژین ناچار بە کۆچکردن کراون. ناشنال جیۆگرافیک لە 11 سی 2021دا ڕایگەیان کە 30 زانای سەردەم توێژینەوەیەکیان لەسەر دارستانەکانی ئەمازۆن کردووە. باز لەوە دەکەن کە هەندێک بەشی بڵین دارستانەکانی ئەمازۆن گازی دوانۆکسیدی کاربۆن دەرئەدەن زیاتر لەوەی کە هەڵی ئەمژن، واتە ئەمە توێژینەوەیەکە 2 ساڵ بەر لە ئێستا کراوە. هەڵبەت لە هەمان کاتە ئێمە ساڵانە 5 ملیۆن هێکتار لە زەوی، واتە هەر لە 32 خولەکێکدا 15 ڕووبەری ستادیۆمی فوتبۆڵ دارستان لەسەر ئاستی دنیا لەدەستێن. یەکێک لە لێکەوتەکانی دیکە قەیرانی ژینگە پلەی گەرمی گۆی زەویە. هەڵبەت لە شۆڕشی پیشەزایەزیەوە تا ئێستا بە ڕێژەی 1.2 پەرز بۆتەوە. تەنها لە سەدەی 20دا 0.6 بەرز بۆتەوە. لە کاتێکدا نیوەی ئەو پلەیە لە 30 ساڵی ڕابردوودا بووە. و بۆتە هۆی دروستبوونی شەپۆلەکانی بە بیابان بوون لە ناوچوونی جۆری گیانداران، ینی قڕبوون، بەرزبوونەوەی ئاستی دەریاکان لەبەرەوەی کە بەستەڵەکەکان تواونەتەوە. و توێژینەوەی دیکە هەیە باز لەوەکە کە بەرزترین ئاستی لە بڵێن لەم چەند ساڵی ڕابردووە ئێمە بەرزترین ئاستی پلەی گەرمیمان بەخۆمانەوە بینیوە کە لە 50 ساڵی داهاتوودا بەراورد ناکرێ. بەرزبوونەوەی پلەی گەرمی لە 50 ساڵی داهاتوودا یەکسانە بێت بە 6,000 ساڵی ڕابردوو. ئەمە بەشێکی زۆر کەم بوو لەو لێکەوتانەی کە باسم کرد. ئەگەر ئێمە بین باس لە ژنی کورد بکەین و بین لە دیدێکی ئیکۆفێمینیزمەوە ڕاوەی دۆخی ژنی کورد بکەین. ژنی کورد دابەشی 4 وڵاتی سەردەست کراوە و هەرێکێک لەو وڵاتانە لەژێر دەستی یا کۆلۆنیالیزما بووە یا لەژێر دەسەڵاتی دەوڵەتی سەفەوی و عوسمانیا بووە. و لە هەمان کاتە لەژێر باڵین چەوسانەوەی چینایەتی ڕەگەزی نەتەوەییا بووە. لەژێر دەسەڵاتی هەموو ئەو بڵین ڕژەمەیەک لە دوایەکەکانە چەوساوەتەوە. واتە تەنها یەک جۆر لە چەوسانەمان نییە کە ژنی کورد ڕوبەڕووی ببێتەوە. بۆ نەگەر پیاوێک لە سەردەمی بەعسا جارێک چەوسێنرابێتەوە یا ئەو پلە 2 پلە 3 بوو بێ، ژنان پلە 3 و پلە 4 بوون. طبعاً دەوڵەتانی کۆلۆنیال هەمیشە کۆمەڵە استراتیژیان بەکارهێناوە بۆ داگیرکاری و ئەو میراتە پیاوسالیارێش کە هاتووە هەمان استراتیژی کۆلۆنیالی بەکارهێناوە. ئێمە لێرە ئاماژە بە هەندێک لەو استراتیژیانایین. یەکەمیان ئەوەیە کە هەمیشە دەوڵەتی کۆلۆنیال خۆی بە سەردەست و هەمیشە ئیدعای ئەوەی کردووە کە ئەو بۆ نمونە ئەڵمانەکان یا ئاریەکان هەمیشە ئیدعای ئەویان کردووە کە ئەوان نەتەوەی باڵادەستن لەسەر ئاستی دنیا و ئەمە ڕەوایەتیان پێدانەوە کە دنیا داگیر بکەن. و ئەبینین کە هەمیشە پیاوانیش لە ڕێی کلتورۆ بێ، لە ڕێی ئاینەوە بوو بێ، لە هەر ڕێگەیەکی کۆ بێ، لە ڕێی عەشیرەتەوە بێ، هەمیشە باڵادەستی خۆی پەراوە کردووە بۆ ئەوەی کە ژن بچەوسێنرێتەوە. زۆر باشە. لە سەردەمی کۆلۆنیال و ئەو ڕژەمەیەک لە دوایەکەکانە ژنان ڕوبەڕووی هەموو تونگوتیژەکانی جەستەیی فیزیکی ئابووریش بوونەتەوە. ئەگەر لە یەکەم هەنگاوی کۆلۆنیالە ئەوان ئابووری تویان داگیر کردووە لە بەرامبەر پیاوێت ئابووری ژن یان ناهێڵێ ژن کار بکایە نەیتوانیوە لە پۆستێکا کار بکە کە بتوانێت لە ڕووی سیاسیەوە کە نوێنەرایەتی خۆی بکە. ئەگەر ئێمە ئاماژە بە نزیکترین سەرهەڵدان و شۆڕشەکانی ژنان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان، دواتر هەموو گەلانی ئێرانیشی گرتەوە ژنان بە دروشمی ژن ژیان ئازادی، ژنانی ڕۆژهەڵات سەرکردایەتی ئەو شۆڕشیان کرد دژ بە داگیرکاری، دژ بە ئەو هەموو ئەو ژاکاریانەی کە ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستانە ڕوبەڕووی ئەبوونەوە و تا ئێساش بەردەوامە. طبعاً لە ساڵی نەوەکانەوە ژنانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەموو جۆرە تونگوتیژەکان بوونەتەوە. ئەتوانم بڵێم ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەگوزەرێ کۆمەڵکوژی ژنە، قڕکردنی ژنە و ئێمە ژنانێکمان هەن کە
لە ناو بازاری لە پیشەسازی جوانکاریە بوون بە بووکەڵەیەک و لە سۆشیال میدیا و میدیاکانە تەنها ڕنگانەوەی ئەو وێنە پیاوەیە کە تەنها ژنان کەرەستەیەکن بۆ چێژ و بەرهەمهێنانەوە. زۆر بەکردی ئەمێ ئاماژە بە دوو نمونە بام کە ئێستێمە لە هەرمی کوردستانە دوو چینێکی باڵا دەستمان هەیە کە ژنانی ناو ئەو چینە لە خانوویەکی گرانبەهای ڤێلای بەرزترین مۆدێلی سیارەیە و لەوانەیە زۆربەیشیان لە ماڵەوە خزمەتکاریان هەیە لە بەرامبەر ژنانێک کە هەیە شەو تا بەیانی بەدیار ئەوە دانیشەیە کە ئاوی نییە و ئێمە شەزانین هەمیشە ژنان لەبەر ڕۆڵە جێندەرەکانیان یەکەم ڕۆڵی سەرەکیان ئەوەیە کە ئەرکیەوەیە کە خێزانەکەی بەڕێوە بەرێ پێداویستی خێزانەکەی دابینکە و ئاگەی لە کەسە پارێزەکانی ناو خێزانەکەی بێ. ئێمە بینیمان دو ساڵ بەر لە ئێستا ژنانێکی زۆر لە هەولێر هاتنە سەرجادا یەکێک لەو ژنانی کە هاواریە کرد ئەیوت بۆچی لە گێڕەکی تەیراوە ئاو نییە بۆچی بۆ مەزرعەکانی ئاو ئەوان هەیە بۆچی لە گەڕەکی بەختیاری ئاو هەیە ئەمە لە ینی سەدای دەنگی ژنێک بوو کە تەعبیر بوو لەو جیاوازە چینایەتی و ڕەگەزیەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە. و لە هەمان کاتا بینیشمان کە کاتێک کەرتی کارەبا فرۆشرا بە کە کارەبا فرۆشرا بە کەرتی تایبەت ئەو کۆمپانیانەی کە چوون پێوەری زیرەک ببەستن ژنان بە بەرد و بە هەموو شتێک ڕاویان نان و دەریان کردن. لەمەوە ئەمە ببەستن بەوەی کە لە هەموو قیرانانەی کە لە ئێستا هەیە و کاریگەری هەیە لەسەر کۆمەڵگا بە پلەی یەکەم ژنان کاریگەری زیاتری لەسەر ژنان هەیە. ئەگەر جاران ژنێک لە گوندەکەی خۆی ئاوی هێنابێ ئێستا بێت چەندین گوند بڕوا بۆ ئەوەی کە ئەم نمونەی بۆ هەموو جیهانە بچێ ئاو بێنێ وەمەگەر ژنێک پێشتر لە ئەمازۆن ژیابێ بچێت لە نزیکی گوندەکەی خۆی لە هەر شوێنێک لە شوێنەکان لە ئەمازۆن بچێت داربێنێ بۆ ئەوەی بیسووتێنێ و خواردنی پێدروستکە ئێستا ئەبێ چەندین هێکتار بڕوە. لێرە ئەمێ کۆمەڵێک پێشنیار بکەم وەکو چارەسەری. یەکەم هەنگاوی گرنگ کە ئێمە پێمان وایە یەکێکە لە چارەسەرەکان ئەوەیە کە پێویستە ئابووری لە کۆمەڵگە جاری کە بنیاد بنرێتەوە و بە چه ئامانجێک بە ئامانجی ژیانێکی باش بۆ هەمووان و لێرە زۆر گرنگە کە ئێمە پێناسەی ژیانی باش بکەین بۆ هەمووان مە بەسمان چیە لە ژیانی باش بۆ هەمووان بەبێ جیاوازی بۆ هەموو ڕەگەز و چین و توێژەکانی کۆمەڵگا. زۆر گرنگە چەمکی کار پێناسە بکرێتەوە و کاری ناوماڵ کاری جوتیاری و خۆپژێوی پێویستە بەهای پێ بدرێتەوە. ئێمە کاتێک ئەم گفتوگویان ناکەین قسە لەسەر ئەم بابەتان ناکەین خەڵک پێیان وایە ئێمە بەسمان ئەوەیە بچن پاچێک یا داسێک هەڵگرن پێیان وایە کە ئەمە گەڕانەوەیە بۆ ڕابردووی با و باپیرانمان ئەوە جۆرێک بوو لە ڕابردووی ئێمە ئێستا بگەڕێنەوە بۆ ئێمە پێمان بڕوامان بە ئابووری خۆبژێوی هەیە کە ئێمە ئێستا چەندان نمونەمان هەیە لە خەڵک گەڕاوەتەوە سەرگوندەکەی خۆی بڕوای بە بەرهەمهێنانی ناوخۆیی و دەسیکاری ناوخۆی هەیە. خاڵێکی دیکەی زۆر گرن ڕەتکردنەوەی خاوەندارێتی تایبەتی سەرچاو ڕەگەزە سروشتەکانە. زەوی ئاو دارستان هەوا وزەی خۆر وزەی گەرمی و سەرچاو ئاوەکان بۆ هەمومان و مڵکی نەوەکانی داهاتووە زۆر گرنگە ئەمە لە دەستی تاکە کەس و کەرتی تایبەتا دەربکرێ. بوونی سیاسەتێکی کۆمەڵایەتی و ئابووری گونجاو بۆ دووبارە هاوسانکردنەوەی ڕێژەی دانیشتوان لە شار وڵادێ زۆر گرنگە لە بواری پەروەردەیە زۆر گرنگە کە کار لەسەر پەروەردەکردنی تاکی ژینگە دۆست بکرێ بەهێزکردنی تێکۆشانی جەماوەری لە سەندیکا ڕێکخراوە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان دش بە دەستدرێژیەکاری سیستەمی سەرمایه‌داری لەسەر مرۆڤ و ژینگە کۆتا خاڵم لە هەرێمی کوردستان ئەوکۆی کاک سەرۆر باسی کرد خەڵکی زۆر دووسۆز ڕێکخراوی زۆر دووسۆز هەیە کە کارەکە تا ئاستێکی زۆر باشیش کار کراوە پێم وایە زۆر گرنگە لە هەنگاوی ئێستا و داهاتووە گروپی فشار هێزی فشاری زۆر گەورە دروست بکرێ بۆ فشار خستنە سەر حکوومەت کەرتی تایبەت ئەو کۆمپانیانەی کە تەماحکارانە خەریکی بەتاڵانبردنی سەرچاوی ئەم هەرێمن. سوپاس هەوێستخان بوورە چمکەکە تازەیە لەو چ قسەکردن لەسەری تۆزێک پێویست بێ بەڵام کاتەکە مەجادمانەیە لە گفتوگۆکە هیوادارم زیاتر ئەو شتە ڕوونکەیتەوە. ئێستاش باوسا شەماڵ
دیتی ڕخنەی بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و بواری پەروەردە خۆشحاڵین کە دیدەکەی ڕخنەیە فەرمومەوەسا دەست پێ بکەم سڵاوتان لێبێ هاوڕێیان زۆر زۆر سپاس کە تا ئێستا تەحموڵتان کردو و ماونەتەوە لە کوردی ئاڵێ چەوەنەر بە تەنکی خۆشە بەس بەڕاستی بۆ ئەم پرسە گرنگانە ئەو پەندە ڕەنگە باش نەبێ بۆ ئێمە یعنی باشترین ڕەخنە کە بیگرین ڕەنگەوە بێ کە هۆڵەکان چۆڵن لە پرسە گرنگەکانە لە ڕاستیە ئەو هەموو ئەزانم ئەو هەموو لۆبیە کراوە بۆ کۆبوونەوە و ئەو هەموو هەوڵە درراوە ڕیکلام وانە بەڵام خەڵکێکی زۆر پابند نابێت بە پرسە جدیەکانەوە لەبەرەوە شتێکی هینە بەدیهیە یعنی هەمومان دەبینین کە لە کۆمەڵگەی کوردی ئەگەر باسی ڕێکخراوەکان بکەین لە زمنیە بێگومان لە پاشەکشەدایە لە زۆر ڕۆوە من بە کورتی هەوڵەدەم پابند بم بەو کاتی کەماوە و مادووبوونی ئەوژە بە چاو دەگرم لە ڕاستیە زۆر زۆر بە کورتی من بە هیچ جۆرێک باسی گرنگی ڕێکخراوەکان ناکەم لە کۆمەڵگەی خۆمانە کە بێگومان زۆر باسکرا و دۆستانی پێش من زۆر باسی گرنگی ڕێکخراوەکانیان کرد کە چەند ضرورە بۆ کۆمەڵگەی ئێمە لە ڕاستیە بەس من بە دیدێکی ڕخنەی سەیرێکی ئەو پەیوەندیە کەم کە دەبێت کە ضرور بوو لە بینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەبێت لەگەڵ کایی پەروەردەیە لە ڕاستیە چونکە هەستەکەم پەیوەندیکی تەنگاتەنگ هەیە پەیوەندیشی هەمیشەی ئەبێ هەبێت لە بینی ئەو دوو کایەدا لە ڕاستیە کۆمەڵگەی مەدەنی من باسی ناکەم لە بەرەوەی باسکرا باسی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یەکەم کە پایەکی گرنگە لە دروستبوونی هەر کۆمەڵگەیەکی مەدەنیدا لە ڕاستیە لەسەر سێ ئاست باسی ڕێکخراوەکانەکەم بۆ ڕخنەم لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە ئاستێکیان ئاستی لۆبیکردنە طبعا لە کایی پەروەردەیە بە دیاریکراوی ئاستی دووەم ڕخنە و چاودێریکردنە کە بە بنەمای کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەزانم خاڵی سێمیان فشارە لە ڕاستیە کە سێ نمونەش دێنمەوە بۆ ئەوەی خۆم بپارێزم لە هەموو قسەکردنێکی تیۆری لە ڕاستیە بۆی بە پراکتیکی من سێ نمونە بێنمەوە لەسەر ئەوەی کە ئەبوو ڕێکخراوەکان حزوری جدیان هەبێتیایە و نەیان بوو کە قەزەی جدیشن بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە ئێستا یەکێک لە ئەرک و مەهامە زۆر زۆر گرنگەکانی ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدینی کە قەراری یابێ لە مەجای پەروەردەیە ئیش بکە ئەوەیە کە ئەبێ لۆبی بکە بۆ پرسە پەروەردەیەکان لە دەرەوەی لەناو قوتابخانەیە لەناو کایی شوێنی پەروەردەیە بۆ ئەو دەسەڵاتەی کە معنیە بە مەجای پەروەردە کە ئەشێ لە وەزارەتی پەروەردەیە یاخول لە فەرمانگە معنیەکانی تری پەیوەندی بە پەروەردەوە ڕنگ بداتەوە ئێمە دەزانین لەسەر ئاستی لۆبیکردن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زۆر زۆر لاواز بوون من سێرچم کرد لە ڕاستیە سێرچم کرد بۆی ببینم بزانم ڕێکخراوەکان لە دنیاە چەندیان لە بواری پەروەردەیە ئیشەکەن سیر دەکەم لە سایە 18 بۆ لە سایە 44 ڕێکخراوەکانی دنیا ڕێکخراوە مەدەنیەکان لە مەجای خۆیان تەرخان کردەوە مەجای پەروەردە لەکوێ لە کۆمەڵگە گەشە سندووەکانە لە کۆمەڵگە خواپێداوەکانە باشە لە کۆمەڵگەی کوردیە لە سایە چەند خەریکی ئەمەیە ئەبێ گومان لە سایە 5 شتێ ناپەڕێ بێگومان لە ناو پرەنسیپەکانی خۆیان کە دایناوە لەو پرەنسیپانی کە پشتی پێبەست و ڕێکخراوەکەی لەسەر دروست کردووە پەروەردە و وشەی پەروەردە وجودی هەیە و هەوڵی داوە کولتور جێ بکاتەوە و پەروەردە جێ بکاتەوە بەڵام لە ڕاستیە کاری جدی بۆ نەکردووە لەو 5000ی کە باس کرا لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە باز لە جۆرێتیە لە ڕاستیە باز لەوەیە کە کواڵێتی ئەم ڕێکخراوانە چییە و ئایا چەندیان لە مەجای پەروەردەیە ئیشیان کردووە چەندیان لۆبیان کردووە بۆی پرسەکان ببەنە ناو پەرلەمانەوە بیبەنە ناو جێتە معنیەکانەوە بۆ ئەوەی پەروەردە لەوێدا ڕۆڵی خۆی هەبێ ئێمە دەزانین هەموو پەروەردەیەکی مەدەنی لە هەر کۆمەڵگەیەکا دروست بێ پێویستی بە پاڵپشتی زۆر زۆر گرنگی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەیە ئێمە کۆمەڵگەی دوای جەنگین کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەی دوای جەنگە یان ڕاستتر بڵێم لە دۆخی جەنگایە بەڕاستی جەنگ هەمیشە ئەگەرێکە لە بەردەممانایە یعنی بەجێمان نەهێشتووە و نەمانتوانیوە تێپەڕێنین نمونەشمان بۆ دۆخە سیاسیەکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئایا ئەگەر لە کۆمەڵگەیەکی گەشە سندووی وەکو کۆمەڵگە ئەوروپیەکان یان بەشێک لە کۆمەڵگە ئەمریکیەکان لە سایە 18 بۆ 44 ڕێکخراوەکان تایبەت بن بە پەروەردە ئەوێ لە کۆمەڵگەیەکی
شێوا لە ڕۆسۆسۆلۆجیەکەیەوە بەڕاستی ئێمە چەنە پێویستمان بۆیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی فۆکەسیان بخەنە سەر مەجای پەروەردە. خاڵی دووهەمیان کە باسی بکەم ئەوەیە ئەم ڕێکخراوانە چەنە چاودێریان کردووە چەنە ڕخنەیان لە ئەدای سیستمی پەروەردە یان لە کایی پەروەردە کردووە لە هەرێمی کوردستانە. ئایا ئەمانە تا ئێستا توانیویانە ئەو چاوە بن کە کەم و کورتەکانە بینێ کە پیشانی خەڵکیەدا هەر یەکە لە ئێمە ئەگەر یەک مناڵمان لە قوتابخانە بیان خۆمان مامۆستا بین یان ڕێنماییکاری پەروەردەی بینیان هەر لە مەجای پەروەردە ئیشکەین هەمومان کەم و کورتەکانی سیستمی پەروەردەوەی کە لە دووکەوانە نایان ناوە سیستم کەم بۆ خۆم زۆر دژی سیستم لە ناو پەروەردەیە چونکە پەروەردە بێ ئازاد بێ ینی چی لە سیستما بێ لە ڕاستیە کایی پەروەردە ئەوە باشترە باسیکەین ئایا چەنە چاودێر بوون بەسەر ئەو مەشاکیل و گەورانەی کە لە مەجای پەروەردەیە لە کۆمەڵگەی کوردیا ڕووەدا کە هەیە کە هەمومان بەڕاستی دەتوانین بە باشی درکی پێ بکەین هیچ پێویست ناکات لەو مەجالە شەشارە زابینیان بخوێنیان 15 ساڵ 20 ساڵ تەجروبەمان هەبێ هەمومان دەزانین کە گرفتەکان چەنە گەورن ئایا پرسیارەکەوەی ڕێکخراوەکان چیان کردو بۆ ئەمە. خاڵی سێمیان کە هەر یەکیان نمونەی بۆ دێنمەوە خاڵی سێمیان فشار خستنە سەر دام و دەستگاکانی حکوومەتە بۆ باشترکردنی کایی پەروەردە لە هەرێمی کوردستانە. یەکێک لە بنەماییترین ئەرکەکانی ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی فشارە جا فشار لە مەجای ژینگای وەکو بەڕێزان باسییان کرد فشار لە مەجای جێندەرە لە مەجای یەکسانیە لە مەجای جیاوازی قبولکردنی جیاوازیەکانە لە هەموو ئەم مەجالانەیە لە ڕاستیە من ئەمەوێ سێ نمونە باسکەم یەک نمونە ئەوەیە کە بەڕاستی پرۆژە یاسای طبعا سێ نمونەکەشم یەکیان لەسەر ماتریاڵە یاسەر بابەتە دانیکشیان لەسەر سەرمایی مرۆییە و نمونەی سێهەمیشم لەسەر شوێنە لە ڕاستیە کە چەند گرنگایەتی هەیە کە ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئیش بکەن بۆ ئەم مەجالانە لە ڕاستیە. خاڵی یەکەمیان پرۆژە یاسای پەروەردەیی کە ساڵی پار تێپەڕێنرا لە پەرلەمانی کوردستان ئەو پەرلەمانتارە بە ڕێزە باسیەوەی کردوتی ئێمە کە یاسای ئیمتیازاتی حیزبە سیاسیەکانمان دەرکردووە 15 ڕێکخراو هاتوون یاسای خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستانە کە ساڵی پار برایە پەرلەمان لە تاریکیە تێپەڕێنرا طبعا ئێمە چۆن ئێمە تیمی پەروەردەیی ڕێکخراوی ئازادبوون کە بە هەمانگی ئیشیانە کرد لە ڕاستیە لە ڕێگەی علاقاتی شخصیەوە ئێمە زانیمان کە پرۆژە یاسایەکی پەروەردەیی هەیە لە پەرلەمانی کوردستان و کۆمەڵی خەڵک نووسیوانە کە دوو نووزیک هیچ پەیوەندیشیان بە مەجای پەروەردەوە نیە و هیچی لەبارەوە نازان لە ڕاستیە هاتوون یاسایەکیان نووسیوە لەسەر تەکلیفی وەزیر پێشتر تەکلیفی سەرۆکوەزیران پرۆژەیەک سەیەکیان نووسیوە بە پشتبەستن بە پرۆژە یاسا کۆنەکە هاتوون دایان ناوە بردویانە بۆ پەرلەمان ئێمە تێبینیمان کرد هاتین وتمان بزانین چێ قسە دەکات لەسەر ئەم مەجالە طبعا هەندێک مامۆسای دڵسۆز و هەندێک پەروەردەکاری دڵسۆز کە خەمی پەروەردەییان هەیە لە ڕاستیە چون بۆ هەولێر بەشداری یەک دوو دانیشتنیان کرد بەس ئەوانش لە سلێمانیەوە چوو بوون چەند کەسێکی دیاری کراو بوون زائیدەن ئەو تیمە پەروەردەیی کە ڕێکخراوی ئازاد بوون یارمەتیەدا و پاڵپشتیە کرد کۆبووینەوە و ڕخنەی ئەم سیستمەمان کرد لە ڕاستی ئەفون ڕخنەی ئەم پرۆژە یاسایەمان کرد دوایش هاتین بەدیلێک بۆ ئەم پرۆژە یاسایە بەدیلێکمان پێشکەش کردوە لە کۆنفرانسێکمان بۆ کرد و هەڵایەکی ئەعلامیمان لەسەر دروست کرد طبعا بەڵگاندن بۆ ئەم قسەی من کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئاگایان لێبوو نە محاولاتیشیان بۆ کرد لەو 5,000 کە باسەکرێ یەک ڕێکخراو ئامادە نەبوو یەک وشە لەسەر ئەو پرۆژە یاسایە لە پەرلەمانی کوردستان ڕخنەی بکات بەڵگەمان بۆ ئەم قسەیە چییە بەڕێزان ئەوەیە کە جەنابی وەزیر لە کۆبوونەوەی ڕاوێژکاران و ئەندامانی خۆیدا وتبووی وەزع چییە چێ باسی پرۆژە یاساکایەکە هیچ هەڵایەک هەیە کەس باسیەکە کەس ڕخنەیەەکە یەکێک وتبووی نەخێر قوربان تەنها بۆڵەبۆڵێک لە سلێمانیەوە دێ تەنها بۆڵەبۆڵێک لە سلێمانیەوە دێ ئەمە مانای چییە بەڕێزان مانای ئەوەیە کە ڕێکخراوەکان لەکوێی ئەم پرسە گرنگانەدان بێگومان لە پەراوێزان هیچ گومانیتیانێ لە پەراوێزان هەڵبەت لە ناو دووکەوانەیە من ئەم قسانە مطلق نییە لە ڕاستیە ڕێکخراوی ژێ زۆر بە جدی کارەکە و پشت ئەستور بۆ پرەنسیپە ئەخلاقیانەی کە خۆی بڕوای پێی هەیە خاڵی دووهەمیان نمونەی دووهەمیانم لەسەر
شوێن لە ناو سیستمی پەروەردەدا لە ناو کایی پەروەردەیە و ڕۆڵی ڕێکخراوەکان لە ئیبرازکردنی شوێنی خوێندنی قوتابیەکان کە بەڕاستی ئێوە هەمووتان دەزانن شوێن گرنگایەتێکی زۆری هەیە هەڵبەت باسی لە تاکایەتی کرا شوێن لە سەرڕێخستنی بیرۆکەی تاکایەتی لای هەر بەشەرێک لای هەر مرۆڤێک بەخۆی گرنگایەتی زۆری هەیە شوێن ئەو نقطە ئەساسیەیە کە بەڕاستی دەکرێت ئێمە دوو هینمان هەیە بەڕاستی دوو تیۆرەمان هەیە بۆ مەسەلەی شوێن یەکێکیان پاسۆجینیکە ئەوەی کە چۆن ئێمە هۆکاری نەخۆشیە دۆزینەوە دووەمیان سۆڵۆتە جینیکە شوێن لە لای ئێمە تا ئێستا نەیتوانیوە بچێتە ناو سۆڵەتە جینیکەوە سۆڵەتە جینیک واتە شوێنێک کە کەشێک بڕەخسێنێ بۆ تەندروستی دەرونی و تەندروستی جەستەیی لای مناڵ لای مامۆستا لای ئەو کەسانەی کە لە مەجای پەروەردەیە ئیشەکەن لای هەموو کەسێک طبعاً بەس ئێمە فۆکەسمان لەسەر مەجای پەروەردەیە زۆر بە کورتی شوێن لە ناو کایی پەروەردەیە شوێنێکە تا بڵێ بێزراوە مناڵ حەز ناکا بچێ بۆ قوتابخانە لەبەرەوەی ژینگەی قوتابخانە موەهەل نییە لەبار نییە تەوالێتەکانی ئەو شوێنەیە کە ترسناکترین شوێنی قوتابخانەکەیەتی بچۆرە باخچەکانەوە هەندێک مدیر نەبێت کە خۆی محاولاتی کردو تۆزێک جوانکاری لە ژینگەی قوتابخانەکەی بکە ویلا قوتابخانەکان زۆربەیان بەڕاستی ژینگەکەیان زۆر نالەبارە بۆ خوێندن زائیدەن ئەوەی کە لە سلێمانی تەنها لە سلێمانی زیاد لە 25 مەکتەبەیە سێدەوامی تایە زیاد لە 100 قوتابخانە هەیە کە دوودەوامی تایە زۆربەی مەکتەبەکانیش 35 قوتابی بۆ 40 قوتابی تێدایە ئەمانە هەموو بەیەکەوە بەڕێزان ژینگەیەکی زۆر نالەباریان دروست کردو بۆ خوێندن لە هەرێمی کوردستانە طبعاً باسی پەروەردە کە هەر نابێ بکرێتیایە بەس خوێندن فێرکردن فێربوون نا بەڕێزان فێرکردن چەمکێکی کاتیە بەردەوامی نیە فێربوون لە ناو کایی پەروەردەدا بە هیچ جۆرێک لە کوردستانە حزوری نییە تا ئەم لە حەزەیە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانەی کە لە مەجای پەروەردە ئیشەکەن لەکوێ ئەم پرسەدان کە بەڕاستی مناڵەکانی ئێمە ئێستا حالیان مناڵەکانی ئێمە بەڕاستی تووشی قەلەقی و دوودڵیەکی زۆر بوون حەز ناکەن بچن بۆ قوتابخانە بەڕێزان هەمووتان لە مناڵەکانی خۆتان بپرسنەوانەی لە قوتابخانەی ئەهلی نین ئەوانەی لە قوتابخانەی حکومی بزانە حەز دەکات بچێت بۆ قوتابخانە یان نا طبعاً شوێن کاریگەری هەیە ڕێکخراوەکان لێرەدا ڕۆڵێکی پەراویزیان هەیە بەڕێزان زۆر بە کورتی ئاخر قسەی خۆمەکەم لەسەر سەرمایە مرۆییەکە طبعاً مامۆسایانی وانەبێژ کە ئەمە ئێوە چەند دەزانن کە مامۆسایانی وانەبێژ زۆر یعنی چەمکێکی ئاگامبێن هەیە جۆرجۆ ئاگامبێن ئەگەر دروست بێت ئەشێوەکو مرۆڤی هۆمۆساکەر سەیریان کەین مرۆڤێک کە خوێنیان حەڵاڵە بەبێ ئەوەی ئەم مرۆڤانە هیچ امتیازاتێکی پیشەییان هەبێت خوێنیان ئێستا حەڵاڵ کراوە ئەمڕۆ وازدێنی بەڵێ بەیانی کەسێک لە شوێنت دادەنێ 35,456 مامۆسای وانەبێژ هەیە لە 135,000 مامۆسای میلاک ئێستا ئەگەر ئەو 35,000 مامۆسای وانەبێژە بڕۆنەوە بۆ ماڵەوە سیستمی خوێندن لە هەرێمی کوردستان پەکی دەکەوێت بەڵام حکومەت پێی وتون زۆر بەڕاشکایی وتێتی من زۆر بێمنەتم حەزەکەی هەر 35تان بڕۆنەوە بەیانی 35 تر داهانێم چونکە 25 تر ئامادەیە بێتە شوێنی ئێوە باشە ڕێکخراوەکان لەکوێ دافشاریان دروست کرد بۆم قەزەیە کە ئیشی بە دەرەجەی یەک ئیشی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە بێن فشارکەن بێن لۆبی بکەن ئەم قەزیانە ببن ئەگەر شکاتیشی تێ بکە یعنی شکات بکەن لە ڕاستیە هەروەهاشتی طبعاً مەجای تریژێ نمونەی تریژێ وەکو ئەوەی کە دوێن ئێمە بینیمان 182 دۆنم زەوی پەروەردە سەرمایه‌دارێک دەیبات دەیکا بە شوێنی تەجێبوون ئەی دێ ڕێکخراوەکان لەکوێیان بەڕێزان کاتێک کە ئەو بەڕێزانش فەرمویان و کاک بابانیش پێشتر ئاماژەی پێ دەکەن نامێ بچمەوە سەری بەڵێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم دۆخەی ئێستایە سێ دێ ئێمە متابعی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەکەین بەقەدەر ئەم چەند ساڵەی ڕابردوو لە پاشەخشەدا نەبوون بەڕێزان یعنی هیچ حزورێکی جدیان لە ناو کایی پەروەردەیە نییە من بۆ خۆم چەندین ساڵ لەو مەجالەدا ئیشەکەم یەک ڕێکخراوی پەروەردەیم نەبینی بێ لە قوتابخانەیەکە بڵێ کاکە من هەوڵەدەم ئەم ژینگەیە بگۆڕم هەوڵەدەم ڕویای مامۆسا بۆ خوێندن بگۆڕم معنیشە بە مەجای پەروەردە بەس بێگومان کۆمەڵی ئاستەنگ هەیە کە باسییان ناکەم لەبەر کۆمەڵی ڕخنەیتر هەیە کە دەبوو باسی کەم بۆچی وایە بەڵام لەبەر کاتەکە زۆر درێژی نادەمێ و زۆر سپاسانەکەم
سواس ماوس شمال ئێستش کاتی پرسیاری جەنابتان ئەگەر بەڕێزێک کاک دکتۆر هۆگر بەڵێ ئێوارەتان باش بەڕاستی من بابەتەکەی کاکە شەماڵ زۆر سەرنجە ڕاکێشام مەبەستمەوە نییە بابەتەکانی تر باش نەبوو بەڵام کاکە شەماڵ بڕوا بکە من نازانم بەڕێستان تەمەتان چەنە بەڵام لە نەوەکانە بە سەرە گەورەکانی کوردم و تووەت کاتان لیەکەم دەست مەخەنە پەروەردەوە کە کاولتان کرد کۆمەڵ کاولە بێ ئەمەم چەند جارێک بنووسی نووسیوە چونکە تا ئێستاش خۆشببختانە لەو هاوڕیانم ماون کە ئەڵێ تۆ زوو هاواری ئەمە کرد کاکە تۆ ئەوەی ئێڵێ ڕاستە ئێمە ئەو ژینگەیەمان نییە بەڵام بەتەنیا شوێن نا کاکە من بە دوایی هۆکاری پێشکەوتنی ژاپۆن و کۆریای باشوورە چووم مەبەستم بوو بزانم ئەم پێشکەوتنە لەکوێوەیە هەر هەمووی لە پەروەردەوەیە بەڵام پەروەردە ئەوان چۆن ئەوەڵێ ئێمە 6 ساڵی یەکەم بەس پەروەردەیە و ئاکاری فێرەکەین ئێمە ئێستا کۆمەڵێکمان پێکێناوە هیوادارم کەس پێی ناخۆش نەبێ کۆمەڵێکی بێ ئاکارمان پێکێناوە تۆ سەیری شۆفێریەکەمان بکە بزانە ئێمە بە ئاکارین یا بێ ئاکارین ئێمە وان نەبووین هێچگار وان نەبووین ئێمە کاکە شەماڵ من بە پێی خوێندنەوە نەگەعنی تەمەنی من هی ئەوە نییە بەڵام بە پێی خوێندنەوە ئەو بڕوانامەیی کەوا ئامادەی قەدیمی لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراق و لە سایە ئینگلیزی نەفرەتیە ئەو بڕوانامەی کەوا شەشی تەواوە کرد لە ڕاقیترین زانکۆکانی جیهانە ئەو بڕوانامەیە اعتیباری بۆ کرا ئەی ئێستا دار و بەردمان کردووە بە زانکۆ بەڵام ئایا لە برسێتەکەی من مامۆستام لە زانکۆ لە برسێتەکەی نەوەکانە بەڕاستی بەو وەزعەوە زانکۆ بوو باش نییە بەڵام هەر ئەو کاتە من وتم تەربیە مەڕوخێنن ئەنجا ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کۆریا و ئەوەی ژاپۆن کاکە لێ ئەوان هەنگاوی یەکەم مامۆستایان دروست کرد تۆ زانی کاکە شەماڵ لەوێ لە سۆپەرمارکێتەکانە لە میترۆیە لە قتارە مامۆستا شوێنی تایبەتی هەیە هەر شارەیەکی تایبەتی هەیە مامۆستا ڕێزگرتنەکەی لەوانە ئەو موچەیە کە وەریەگرێ زۆر کەمتر نییە لە موچەی وەزیر ئەی لێرە مامۆستا بەڕاستی لەوە دەرچووە کە مامۆستاش بێ کەوانە بوو جاران وانە بوو ئەجا بینەوە سەر منهەج کاکە وەزیریەت لە خۆیەوە منهەجی سویدی بۆیێنێ بەبێ ئەوەی دوو ڕوکنەکەی تر لە ئارابێ خۆ تۆ زانی یعنی فێربوون سێ پایی هەیە ئێتۆ چاوم لە سوید بووەکەی بەڵام شوێنی ئەو قوتابخانەی سویدیە کاتی خوێندن لە سویدا ئەمە فراهەم کردووە مامۆستاکە بۆ ئامادە کردووە لەبەرەوە هەرم نەتیجەی لێکەوێتەوە بەڵام من خۆشببختانە کاتی خۆی لە ڕێکخراوی شابوون بۆ پەروەردەیە کۆمەڵی خۆشەویستی وەک ئێوە حەبوتیان حەزەکەین لەگەڵمان نابی بەناوی پەروەردەی نوێەوە وەشتیشمان کرد و ئەشمان نابێتە سەڵات و بەڵام کە جۆر لێ نەگیرێ فایدەی نییە من چاوتان ماجەکەم ئێوە بەردەوام بن بەڵکو مەخوایە عەقڵی کورد ئەوانی کە ئەمان بن بەڕێوە ڕۆژە لە ڕۆژان گۆڕانێکی بەسەرا بێ هەر بژین دەستخۆش بێ کاک دکتۆر وەگر مامۆستا فەرموو کاکە من لە پێشەوە هەندێ نەق دەکەم بەڕاستی من پێم وایە مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێگەر شتێکی نەزانی سەیری دراوسەکە بکە ئەوە شتێکە بەجددی نابێن کاری لەسەر بکرێت لە هەموو عالەمە ئەم بەزمەی کە ئێوە کردوتانە لە شوێنەکە ئەمە نەماوە دائیمە کۆر سیمینار بۆ تەوەرێ 2 تەوەر ئەگیرێ 6 تەوەر هەر زۆر ناماقول لە بەڕاستی ئەمە یەک دووهەم مەسەلەیەکە ئەڵێ من يتقن كل شيء من يعمل كل شيء لن يتقن أي شيء بخالي وخوالا الرئينوه هيش ما نجمع لبيرني أما دو سير أويا أسي أساسي همو قران كاريك دروزبوني كوملقي قشة صندو من نال مدني كوملقي مدني هرنية للدنيانية نبوه ونهيشة ڕێکخراوی مەدەنی هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵگەی گەشە سندوو دروست بکە اینجا ئەو دکتۆر ئەو کاک مەریوانی ناو بوو هیوا کاک هیوا خۆی باسی کردوتی کە نییە و ئەمەیە باشە بۆ باسیەکەی ئەمە دووهەم ئەم کۆمەڵگە گەشە سندوانە بەڕاستی پەروەردە ئوسی ئەساسە من بوومایە لە باتی کاک شەماڵ یەک کەلیمەم لەسەر پەروەردە نەوت
ئەبواە پەروەردە لە مقدمەی بەحسەکانە بووە و من زۆر سپاسی کاک دکتۆرۆگرەکەم لە دەنگ ئێوە چوو بەکو دەنگ بیناسمەوە بەڕاستی ئاماژەی بۆ کۆمەڵێشتی جوان کرد بەداخەوە ئێمە کۆمەلگەی کوردەواری ئەگەر بیەوێ بەرەو کۆمەلگەیەکی گەشە سەندوو بڕوە چاری نییە ئیلا ئەبێ لە پەروەردەوە دەست پێ بکە کام پەروەردە پەروەردەی مناڵان نەکی گەورەی وەکو ئێمەمانان ئیسە ئێمە لە ئێوە معلومات فێرە بین بەڵام ناتوانین گۆڕانکاری بکەین هی مناڵێکەوە چونکە لە پەروەردا شتێکەیە کە دروستی ئەکا ئەویش کەسێتی تاکە تا تۆ کەسێتی تاک تەندروست نەکەیت و دروستی نەکەی ممکن نییە بتوانی کۆمەلگە بە قسەی زل و بەم شتانە بگۆڕێت من حەز ناکەم زۆر لەسەر ئەوانە بڕۆم بەڵام ئومێدەوارم متر لەمەولا کاک جیهاد و ئەوانەی کە تەوەر ئەگرن و کۆڕ و سیمینار و ئەمانەکەن هەتا کۆنگرە پەروەردەیەکان ئیسە بۆ بە یەک تەوەر یا دوو تەوەر چونکە بۆچی خۆی مەفروض ئەوەیە محاضر بەڕاستی کە لەسەر مەنەسەکەیە چەند وشەیەک تەرحکە لە دوایە بێ بە مەناقەشە لە بینی ئەوانە کە ئامادە بوون بۆ چونکە مەفهوم کە ئێوە پێی ئەڵێن چەمک نەتیجە و بەرئەنجامی مناقەشەیە ئەو مەفهومانەی کە ئێمە ئیسە بەکارێنین لە نەتیجە تۆ مناقەشەی من ناکەی من هیچ ناڵێم گوێم گرتووە لە تۆ کاکە لە پەروەردا شتێکەیە بە مناڵە وترێ مناڵەکە خۆی ئەڵێ بە دایک و باوکو بە مامۆستاکان ئەڵێ ئەوەی پێم ئەڵێ وەڵڵا بیللا تەڵا فێری نابم ئەوەی پێمەکەی فێری ئەبم کەواتە با محازیرەکانیش چەند کەلیمەیەک بڵێن و بەرڵایکەن بۆ ئەوانەی کە ئامادەن مناقەشەی بکەن 1001 شتم پێ بوو من بۆ ئەو کاک هیوا ڕەفیقە کە باسی کرد من پێم وایە کۆمەلگەی مەردەنی هەر نییە و ڕێکخراوی مەدەنی هەیە ڕێکخراوەکانجیشان ئەوەیە خواتر بە لەمە زیاتر قسە نەکەم بەڵام من وەک ئامۆژگاریەکی ئێوە ئەەکەم زۆر کۆنگرە و بەزم و ڕزماندیوە لەگەڵ کاگۆگر و ئەمانە بەجددی ئەوە باوی نەماوە کە باتەوەری ئەوەی هەمووی چۆلی کرد دووەم شتێکەیە لە ئادابە وەڵی ئەوەی هاتە ئەم هۆڵەوە مەفروض نییە تا ئەخیر کەس بچێتە دەرەوە بە تایبەتی ئەوانەی کە محازرن ئیسە من قسەمە بوو لەسەرەوەی ئەوان ویستم کاک شەماڵ خۆزگە بە خۆزگایی خوا وازی لە تەوەرەکەی بێنا دەستی خۆشیشی لەکەم دەستی خۆش بێ شتی باشی باز کرد بەڵام خستیانە دوای دواوە کە لە هەموو عالەمە سوێن خواردن و هەموو شتێک پەروەردەیە وەڵی نان خواردن بیرکردنەوە حەچی ئێوە باسی ئەەکەن پەروەردەیە و پەروەردەیە زۆر سپاس و تەواو زۆر سپاس مامۆستا جیهاد دەستان خۆش بێت جاری لە پێشا لێەوە دەست پێکەم کە زۆری و کەمی ڕێکخراوی مەدەنی لە کوردستانە بەڕێزانەوەی کە ئێڵێم معلومەیە من لە فەرمانگەی ڕێکخراوە مەدەنیەکان کە چوین ئیجازە وەربگرین بۆ ڕێکخراوی ئازاد بوون وتم بۆم هەیە پرسیاری ئەو بکەم کە چەند ڕێکخراو هەیە لە کوردستانە وتیان بەڵێ بەم ڕێکخراوەی ئێوە ژمارەی ڕێکخراوی ئێمە 5013ەیە 3 ساڵ لەمەوە پێش گلەی ئەوەمان کرد کە بۆ چی ئەبێ ئەم مەرکەزیەتە چییە ئێمە لە سلێمانیەوە دەستەی دامەزرێنەری ڕێکخراوەکان بانک کرێن بۆ ئێرە پاساوێنەوە بوتیان بڕوا بکەن خەڵک هاتووە ڕێکخراوی مەدەنی دروست کردووە لە دوجارە هاتوونتیانە هەڵمان بوەشێنەوە ئێمە نایکەین وتومانە بۆ وتیانە وڵات چوین لەسەر قەبران ناومان نووسیەوە و هاتووی نەم ڕێکخراوەمان دروست کردووە لەبەرەوە ئێستا ناچارین بووەوە بۆیە ڕێکخراوی مەدەنی ئەبێ ڕێکخراوی جددی بێت ئەبێ ڕێکخراوی چالاک بێ وەکو هەموو دنیا بەڵام لای ئێمە ئەم 5000 ڕێکخراوە هەمووی ڕێکخراوی چالاک نییە کاک سەروەر کۆمەڵێک لە ڕێکخراوەکان چالاکن و ناعەدالەتیەکیش لە دەسەڵاتەوە لە بینی ڕێکخراوەکانە ئەکرێ کە ڕێکخراو هەیە بە مەلاین دۆلار وەرەگرێ و دەیان ڕێکخراوی چالاکیش هەیە هیچ شتێک وەرناگرێ و هیچ پارێکی نانی و هیچ بودجەیەکی بۆ سەرف ناکرێ ئەوەی کە جەنابەت وتت کاک سەروەر ڕاست دەکەیت ئەوان حەقیان نییە مادەم تۆ لە پارەی خۆت سەرفەکەی حەقی ئەوان نییە داوای ئەو بکەن کە ئێستا داوایەکەن بەڵام بۆ فەند وەرگرتن حەقی خۆیان تۆ با فەندیش وەربگریت و وە فەندەکەی خاوەنی فەندەرەکە
تۆ ئەبێ هەموو شتێک بێ بە خاوەنی فەندەرەکە کە چۆن ئەم پارانە سەرفەکەی بەڵام ئەمیش دەسەڵاتە حەقی خۆیەتی ئەگەر بڵێ معلوماتێکم بنێ و لە هەموو کۆمەڵگەی ئەوەی کەوتان پێشکەوتوو لە دنیا و گەشە سندوو لە دنیا چالاکیەکان هەمووی ئەچێتەوە شوێنی خۆی و فەرماندەی ڕێکخراوە مەدەنیەکان و تەنانەت ژمارەی پیاوەکان و ژنەکان و مناڵەکانیش ئەبێ بنووسرێت هەر ئێستا ڕێکخراوی ئازاد بوون ئەبێ بڵێ چەند مناڵی تیابوو چەند ژنی تیابوو چەند پیاوی تیابوو من پرسیاری من ئەوەیە لە تۆ کاک سەروەر ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە ژینگە بچێتە ناو پەروەردەوە وەک ڕێکخراوەکەی خۆتان و ڕێکخراوەکانی تر بۆ نمونە ڕێکخراوی کاسانم پەیوەندی هەیە بە ڕێکخراوەکەی ئەوە ڕێکخراوی سەوزی ئەوروپی کوردستانی کە ڕێکخراوێکی زۆر زۆر باشن و هەم لە ئەوروپا چالاکن و لێرەش چالاکن و بە تەکلیفیان کرد 4 دەفتەریان لە دەوڵەمەنێک وەرگرت و کتێبیان لەسەر ژینگە چاپ کردووە بە زمانی کوردی بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی ڕەنگە بووە جەنابتیان ناردبێت و من لەگەڵیان ناچووم لێرە بۆ پەروەردە بۆ لای مامۆستا دڵشاد و ئەوان و تکامان لێکردن کە ئەمانە بە خۆڕایی دابشکەن بەڵام حەزەکەم زانیاری لە جەنابەت وەربگرم ئێوە چیتان کردەوە بۆ ئەمە چونکە پەروەردە ژیانە و ژیانیش پەروەردەیە ئەمە قسەی تیانی وەگە وایە بڵێ 1 زائیدەن 1 کاتە 2 و ژیانیش لە ڕاستیە ژینگەیە و ژینگە ژیانە بەبێ ژیان بەبێ ژینگە ناڕوە من مامۆستا شەماڵ زۆر دەستخۆشی 1 دقەی ترم ئەگەر بیتێ وەڵی مامۆستا ئەگەر پرسیارت هەیە ڕوونکردنەوەکان تۆزێک ئەوە بوو ئەگەر پرسیارێکت هەیە مامۆستا شەماڵ بفەرموویت لە خزمەتە مامۆستا شەماڵ دەستت خۆش بێ بابەتەکەی تۆ جددی بوو بۆی ئەمانەی کە ماونەتەوە جددین زۆر سپاس و هەربژیت قسم زۆر بوو بەڵام کات نییە سپاس مامۆستا جیاد کاک داروان سەرەتا دەستخۆشی لە هەموو لایەکەکەم ئەمەوێ پێشەکی بێەوە دەست پێ بکەم کوردستان دوای ئەنفال و چیمیاباران و ئەو هەموو زەربەیەی بەری کەوتووە و وەک زنجیرەیەکی گرێدراو بەو زەربە گەورانی کە ئێمە خواردومانە دەسەڵاتی خۆماڵی زەربەی زۆر گەورەتری لە کۆمەڵگەی کوردستان داوە و من وای ئەبینم ماڵێک یان گەڕەچێک شارێک چۆن لافاوێکی بەهێز بێ ئەم گەڕەکە ئەم شارە هەمووی تێکەڵ و پێکەڵ بکاو ئەوەی دەیبا و ئەو تۆزەی کە دەربازە بێ ئەوەندەی کە دەربازە بێ هەر یەکە و لە شوێنێکەوتووە پێم وایە ئەرچی ئێمە هەر هەمومان ئەوەیە سەرەتا لێەوە دەست پێ بکەین چۆن ئەم ماڵە شێواوەی دوای ئەم لافاوە هەموو ئەو شتانی کە ماون بیخێنەوە شوێنی خۆی سەرتا بەوە دەست پێ بکەین بیخێنەوە شوێنی خۆی مەسەلەی کۆمەڵگەی مەدەنی یعنی لەناو کۆمەلگایکی ئاواشێواوە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی من نازانم ناتوانم وێنایەک بکەم ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنی ئەتوانێت چی بکە یان چی کردووە ئەو بە ڕێزە لەسەر مەسەلەی پرسی ژینگە شتێکی وت کە من باوەڕی 100% وایەکە هەر جوڵانەوەیەک هەر ڕێکخراوێک هەر فەردێک ئەگەر ئەوێ خەبات بکا بۆ ڕزگاری هەر جۆرە بۆ دادپەروەری کۆمەڵایەتی بۆ مەسەلەی چینایەتی بۆ مەسەلەی هەرچیەک پرسی ژینگە پرسە گەورەکەی نەبێ لە بەردەمی خۆیان داینابێ پێم وایە خەباتەکەی ناتوانێت ئامانجی باش بەدەست بێنێ بۆیە ئەبێ پرسی ژینگە متعەلیقە بە هەر هەمومانەوە یەک دقە بمبورە تکایە تەنها 1 دقە من پێم وایە لێرە پرسی ژینگە بەداخەوە واتێ گەیشتوین شت فڕێنە دێن لەقی دارێک نشکێنێ و یان چی پرسی ژینگە زۆر لەوە فراوانترە لە ئەوروپا لەو شوێنانەی خەڵوز دەردەهێنرێ لەو چینە قوڵانەی زەویە کە ئاوی زۆر سازگار بۆ مەلەوانگەی دەوڵەمەندەکان بە دەردەهێنرێ بە هەزاران خۆبەخش ئەگەر قسە لەسەر خۆبەخشی بێ بە هەزاران خۆبەخش لە وڵاتی جیاجیاوە پێشوەختە ئەزانن فلانە فیرما ئەوێ لە فلان شوێن خەڵوز دەربێنێ بە هەزاران کەس کۆ دەبنەوە دەچن ئەوێ داگیرەکەن پێشوەختە ئێمە پێم وایە چیتر ناو هۆڵەکان دادی ئێمە نادا ئەم قسەی من نییە زۆر دەمێکە لە پێش منەوە 10 ساڵ لەمەوە پێشەنگە ئەم قسەیە دەیانی تر کردبێتیان چۆن ئێمە خەباتەکانمان بکەین بە مەیدانی هەموو خەباتەکان بە یەکەوە گرێ بدەین ئەو خەباتانە هەر هەمووی بە یەکەوە گرێدراوەک ئەو بە ڕێزەگوتی و پرسی ژینگە سەرەکی ترینیانە
بەڵام پێویستی بەوەی ئێمە لە هۆڵەکان بینە دەرێ. دەستخۆش بێ قوربان، زۆر سپاس. زۆر سپاس. بایکەکە بۆ پێشوازێت نەبێت کاک داڕۆن دواتر لێنە لای خزمەت جەناب. ئێوارەتان باشە زیزانیەوە خوازم کە بزواش بن. طبعا من یەک شتی بچووکم هەیە تەنها ئەوێ وە دەستخۆشی لە هەر هەموو بەڕێزانەکەم ماندووبوونیەوەش بەرزە نەخێنم. چەند ساڵێک لەمەوە پێش وەک هەمومان بینی بوومان لە کەناڵی کورسات بەرنمەیەک هەبوو بە ناوی ستودیۆی ئەستێران. هەر کەسێک هەڵەسا بۆ منە خۆی پیا کرد و ئەیان کرد بە هونەرمەند یان بۆ منە دەرنایچوو تێستێکی کرد و دەرنایچوو بەڵام ئەم ڕێکخراوانەیان ئەم هەموو ڕێکخرا و گروپ و کۆمەڵەوە بابەتانە کۆبوونەتەوە هەستەکەم ڕێک هەمان شتە لە کوردیا ینی هەرچیەک بێگەر بۆ منە شارەزای هەبێت شارەزای نەبێت خۆی پیاکات. ئێستا من دارەوانم ناکرێت بڵم من هونەرمەندم ناکرێت بڵم من مامۆسام ناکرێت من بڵم فرۆفیسۆرم لەسەر هەر بوارە کار بکەم وە کاتێکیش کارێک ئەەکەم ناکرێت کەسانێکی تر بەبێ ئاگات پرۆفیسۆر نییە لەو بوارەیە بێت شاهادە بابە من لەو بوارەیە ئەمە گەورەترین گرفتی ئێمێ بەڕاستی. ئیستا من چالاکوانم کاکە شارەزایی گەوتۆم نییە لە زۆر شتا ناکرێت کەسێکی تر بێت بڵێ وڵات داروان پرۆفیسۆرە لەم بوارەیە. ئەمە گەورەترین کێشەی کووردە بەداخەوم وهیوا خوازم بتوانین کارێک بەجددی بۆ ئەمە بکەین کە یەکسەر بڕوان نین بە هەموو کەسێک. دەستتان خۆش بۆ سپاس بۆیەوە. سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم من بەر لە تۆزێک با بڵێن لە پشوەکە لەگەڵ برادرانم باسی ئەوەمان کرد کە زۆرینەی ئەو کەسانەی کە قسەیان کرد لەگەڵ ڕێزی بێپایانم کە هەر یەکە بە شێوەیەکی عمودی باسی کێشەیەکی کرد کە بە هەر هەمویان کێشەیەکی بنەڕەتیەکە لە دواترا کاک شەماڵ لە بنی هەمانەکەیدا بەڕاستی دەرمانی دەردی ئێمە تەنها پەروەردەیە پەروەردە یعنی ئێمە پەروەردەی لیبراڵمان پێویستە نەک ئەو پەروەردەی کە ئێستا هەیە. پەروەردەی لیبراڵ ئەتوانێت مرۆڤەکان بکا بە مرۆڤ واتە مرۆڤ بوون. کاتێک تۆ مرۆڤم ئەدەیتێ من ناچم ژینگە پارێز دامەزرێنم مرۆڤەکان خۆیان هەمویانە بن بە ژینگە پارێز. کاتێک کە تۆ مرۆڤم ئەدەیتێ دەستگای ئاساییشم ناوێت سجنەکان پڕ نابن لە سجن و لە ڕێلادەر. کاتێک تۆ مرۆڤم ئەدەیتێ خەڵکەکە بەو شێوەیە نەخۆش ناکەوەندە پێویستم بە دکتۆر و پێویستم بە ئەوە نییە. باشە مرۆڤ چۆن دروست دەکرێت؟ مرۆڤ تەنها لە ڕێگەی پەروەردەوە دروست دەکرێت. قوربان بورە ئەگەر پرسیارێکی دیاریکراوت هەیە بۆ یەکێک لە وەڵایی منیش وەکو ئەوانی تر ئەمەوێ ڕوونکردنەوەیەک بدەم وابزانم هەموو قسەیان کرد و کەس ڕێگەی لێ نەگیرە. بەسەر شاو ئێمە وتمان کە مامۆستا عەبدوڵڵا باسی کرد بەڕاستی مامۆستا هۆگر باسی کرد هەم مامۆستا جیهاد. بەڕاستی ئێمە بێ باسی چی بکەین باسی ئەوە بکەین هۆکاری ئەم کێشانە چییە؟ ئێمە پەروەردەیەکی شاراوەمان یا با بڵین فەلسەفەیەکی پەروەردەی شاراوەمان هەیە کە لە فەلسەفەی پەروەردەدا لەسەرەوە فەلسەفەیەکی پەروەردەمان هەیە کە ئەڵێ ئێمە ئەمانەوێ بنیاتی تاکێکی ڕەخنەگری بیرکەرەوە کە سوودی بۆ خۆی هەبێ بۆ کۆمەڵگا بەڵام لە لایەکی ترەوە فەلسەفەیەکی شاراوەیە ئیشیە لەسەرەکرێ ئەڵێ تاکێکی بیر نەکەرەوە تاکێکی نائەکتیڤ تاکێکی کۆیلە و گەمژەمانەوێ کە ئیشەکانی خۆم و مەرامەکانی خۆمانی پێجێ بەجێ بکەین. لە کاتێکە حربی عالەمی دووەم ڕوویدا بەریتانیا کەوتە ژێر قەسبێکی گەورەی ئەڵمانەکان. لە کاتێکە لە چەرچڵیان پرسی کاکە ئەمە وڵات وێران بوو ئاوای لێ داوای لێهات وتی ئەی باشە بواری پەروەردە بواری دادگاکان چۆنە؟ وتیان ئەوە باشە ماوە دەوامەکرێ وتی تەواو کۆمەڵگا بنیادەنینەوە. زۆر سپاس بۆیەوە. دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ وەڵامەکان بەڕێزانی پانێلیست کاک سەرۆر سەبارەت بە ڕۆڵی کاک بابان دیەک دەقەکە وەرتەوێ فرای کاک بابان کەم با و دەقەیە دەست خۆشیتان لێ یەکەم کاکس پەروەریان لە باسەکەی خۆت تیشکی خستە سەر سندوقەکە خەلەلەکە دەستەی ژینگەیە یا هەرو سندوقە و جوودی نیە و پاریتیانە چونکە حەزەکەم جیا بێتەوە ئایا وەزارەتی داراییە یا با بڵین حکوومەتە فەندی سندوقەکە ناکە یا دەستەکەیە خەرجی ناکە. دەستخۆشی زۆرم بۆ وێسخان و بۆ مامۆستا شەماڵ هەیە. مامۆستا عەبدوڵڵا شتێکی فەرموو ئێمە زۆر جار لە خزمەت مامۆستا عەبدوڵڵا زۆر دۆستیکەیە بووین بۆ بابەتی تەنیا و بە تایبەت قسەی زۆر کراوە هەر تیمی پەروەردە خۆی سەر و 13 کۆبوونەوەی هەیە و دوو کۆڕبەندی زۆر فراوانیشی کردووە. بەس ئێمە لێرە لە چوارچێوەی دروشمی ئازاد بوونە
کورتیشمان کردوێتەوە کە لە نیو ڕۆژە و لە 6 بابەت تا قسە لەسەر بابەتەکان کراوە هەمووشیان بۆ ئێمە وەکو یەک گرنگن میوانانی پانێڵی یەکەم لە هەولێرەوە هاتبوون و ئەشگەڕێنەوە بۆ ئێمە ئاهامان تەوزیع کردبوو هیوادارین ئەوە گلەی ئەمان نێتە سەر و هەر گلەی مامۆستا عەبدوڵڵا بێ مامۆستا عەبدوڵڵاش هەموو قسەیەکی خینە سەر و سەرچاومان ئەم کاتتان باش زۆر دەستان خۆش بێ لە ڕاستیە و برادرە و قسانەی منی کرد ڕێکخراوی ئازادبوون لە ڕاستیا ڕووسورە بەوەی کە سێکتەرێکی هەیە یا با بڵێن ئەو شانازی هەیە کە گرنگێکی زۆرەیە بە کەرتی پەروەردەیە بە بواری پەروەردەویش بەڕاستی سپاس و خۆشەویستیم هەیە بۆ هەموو بە ڕێزانەی لەو تیمەیان و بە تایبەت کاکجیهات کە توانی بە مەرەکە هەڵسێ و پێشم خۆشە بەڕاستی ڕێکخراوی ئازادبوون جەختێکی زیاتر یا با بڵێن فۆکەسێکی زیاتر بخات سەر ئەم سێکتەرە لەبەرەوەی هەموو کێشەکانمان لێوە دەست پێکەن. ڤیکتۆر فرانکل دەربازبووی ئاوشڤیتس قسەیەک نامەیەکی زۆر گرنگی هەیە بۆ هەموو مامۆستایانی جیهان و پێم خۆشە ئەمە بێ بە پەیامی ئازادبوونیش کە ئەڵێ تکایە خوێندکە بمبورن ئەندازیار دروست مەکەن تکایە تەکنیکار دروست مەکەن تکایە دکتۆر دروست مەکەن مرۆڤ دروستکەن چونکە کە مرۆڤتان دروست کرد قسەیە و برادەرە تاکی دەکەمەوە ئەمانە بۆ خۆیان دروستە بن لەبەرەوەی ئەوانەی لە ئاوشڤیتس خنکێنران بە گاز باشترین ئەندازیارەکانی ئەڵمان دروستیان کردهبوون ئەو دکتۆرانەی کە دەرزیان لە مناڵەکانەیە بۆی کە بە زووترین کات ڕۆحان دەرچێ گرنگە ئەم پەیامە من یەک خاڵم هەیە زۆر بەلامەوە گرنگە بۆ سەرجەمی پانێڵەکە چەنەمە دیداری ئازادبوونە ئاساییە کە بەم نەریتە بڕوا هیوادارم تەجاوەزی بکەین لە کۆبوونەوەی خۆمانە قسەی لەسەر بکەنەوەیش ئەوەیە ئازیزان ئەمڕۆ سەرجەمی دنیا لەژێر هەژمونی بازاڕی ئازاد و نیولیبرالیزمایە بەشەر مرۆڤ بەهای نەماوە ئەوەی کە بەهای هەیە بازاڕە و کوردستان لەناو ئەم دنیاەیە و بەداخیشەوە پێشەوە ئێمە لە ناو جەنگ و جینۆسایدا بوون لە کوردستان وەکو گوند نەما شاریش نەما گوند ڕوخێنرا و ڕۆحی شار کوژرا لەبەرەوە هەموو ئەم مەشاکیلانە دروستکردنەوە و بنیادنانەوەیان ئاسان نییەوە بە تایبەتی کە لێرە باسی حیزب و سیاست کرا بۆ ڕێکخراوەکان من پێم وایە تەداخلی حیزب بۆ ڕێکخراوەکان تەداخورێکە زۆر خەتەرناکە بەڵام لەوە خەتەرناکترەوەیە حیزب کاری سیاسی ناکە حزب سیاست ناکە حزب کارێکەکە یا با بڵێن کۆمەلگای کوردی بارێکی لەم حیزب و حکمڕانیە ناوە کە هی ئەو نییە داوای کەرامەتی مافی مرۆڤ و مافی چارەنووسی کورد و بەهای نیشتیمان و بەهای ئینسان ئەمە ئەرچی ئەو نییە لە ڕاستی ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە بە دوای ئەم بەهایەوە بێ ئاخر قسەمەوەیە کە ئەبێ هەموو کەسێک کە بە تەنگ کۆمەلگا و ژیان و شکۆی ئینسانەوەیە و ئەوێ ڕێکخراوێکی هەبێ چاوی لە فەندەوە نەبێ و چاوی لە حکومەتیشەوە نەبێ هەر ڕێکخراوێک بە وەزیفە و بە معاشی حکومەت ئیشی کرد دڵنیا من لەوەی ئیش ناکات زۆر دڵنیا بن لەوەی ئیش ناکە هەموو ئەو ڕێکخراوانەی کە وەکو کاک سەروەریان نمونەی ئەو چالاکن جێدەستیان دیارە ئەو ڕێکخراوانن کە بە جددی خۆبەخشن نەک ئەوانەی کە فەند وەرەگرن و ناویان خۆبەخشن ئاخر قسەم با ئەوە بێت هاوڕێیان ڕێکخراوەکانە بێن پرسیارە لە خۆیان بکەن بۆچی بە 5,000 و نازانم چەند ڕێکخراو باشە کاکە بەدە ڕێکخراو ئەبێن پرسیارە جددیە لە خۆیان بکەن بۆ بەدە ڕێکخراو بەقەدەر یەک مەلا بەقەدەر یەک سەرۆکی عەشیرەت قسەی ناڕوا زۆر سپاس دەست خۆش بێ قوربان کاک سەروەر فەرموو بۆ وەڵامی پرسیارەکان یەکەم پێشەوەی بکەومە وەڵامدانەوەی پرسیارەکان ئەو بابەتەی خەتۆڵوێست کە باسی کرد ئیکۆفێمینیزم بابەتێکی زۆر زۆر گرنگە و بن پێم وایە ڕەگ و ڕیشەی ئەو بابەتەش ینی بۆ پێش ئەو سیستەمی سەرمایه‌داریش دەگەڕێتەوە بە تایبەت کە کاتێک مرۆڤ دەچێتە قۆناغی ڕاوشکار و لێوە کۆتوبەندی ژن دەست پێکات و لە کۆتوبەندکردنی ژن لە لاسەنکردنی هاوسەنگی دەسەڵاتەوە ئەڕوات بۆ لایەنەکانی دیکەی ژینگەش لەبەرەوە بابەتی ژن و ژینگە توانم بڵم دوو دانەی لێکدانە بڕاون یان دوو دانن یان دوو بوارن کە پەیوەستن پێکەوە
ینی هەر کەسێک کە لە بواری چالاک وەکو چالاک لە بواری ژینگە کارەکات دەبێت داکۆکیکەری مافەکانی ژنان بێت و ئەوەشی کە لە بواری ژنان کارەکات دەبێت داکۆکیکەر بێت لە پرسی ژینگە چکە دووشتن کە پەیوەستن پێکەوە. ئەمڕۆ هەموو ئەو کاولکاریانەی کە لە ئەمڕۆی جیهان بە تایبەت لە جیانی سەرمایه‌داریە کە بەڕێوە ئەچێت پێشڕەوەکانی سەرکردەکانی هەمووی پیاوە ژن نییە. بێنێ پێرچاوی خۆتەوە ئەگەر لە خێزانەکەتەوە گەورەی کە بۆ هەرێمەکەت بۆ وڵاتەکەت و دواتر بۆ کۆی جیهان هەمووم دەسەڵاتانە لە پیا وەربگیرێتەوە و بگەڕێتەوە بدەسی ژن ئێمە چ جۆرە بەڕێوەبردنێکمان هەبێ و ئایا ژینگە هاوسەنگ دەبێ یان نا. لەبەرەوەمە بابەتێکە لێرەشا بۆ شێوەیە ئەبێت کە تەنها پیاوەکان بەشێک لە دەسەڵاتەکان پاشەکشە پێ بکەن و بیگەڕێنەوە بۆ ژن ئەو هاوسەنگی بە باوەڕی من دروستە بێ کە لە ئیدارە پێوترێت بەڕێوەبردننی سۆزدارانەیان بەڕێوەبردننی دایکانە کە ئەمە لایەنێکی زۆر گرنگە. سەبارەت بە پرسەکانی مامۆستا جیهاد کە باسی کرد یان پێش ئەوەی من وەڵامی پرسەکەی مامۆستا جیهادیش بدەمەوە ئەگەر تۆ لە من وەکو چالاکوانێک کە ماوەی نزیکەی 12 ساڵە من خەبات لە پێناو پاراستنی ژینگەکەم بە شێوەی خۆبەخشی و لە پێناو داکۆکیکردن لە پرسی ژینگە زیندانم بینیوە هەڕەشەم لێکراوە بەس جارێ لێم نەدراوە بەسەریشم سفر نەکراوە. ئێمە لە ماوەی ئەو ساڵانە یان باوەڕی ئێمە لەسەر پرسی ژینگە چییە؟ یەکەم لایەن کە ئێمە باوەڕمان پێیەتی ئەوەیە بابەتی پەروەردەی ژینگە لەگەڵ یاسای ژینگە. ئێمە ناتوانین تاکێکی ژینگەی دروست بکەین ئەگەر ژینگە نەکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن. پێش ناوەندی خوێندن باخچەی مناڵان، لە باخچەی مناڵانەوە تا دووهەمین قۆناغی خوێندن. یەکەم لایەن بواری پەروەردە. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان چیمان کردووە؟ پەیڕۆ پرۆگراممان هەیە کە بۆ 3 ساڵ ئێمە دیاریمان کردووە. دوو بواری سەرەکی کارکردنمان هەیە. یەکەمیان بواری پەروەردەی ژینگەییە، دووەمیان بواری یاسای ژینگەییە. منم نمونەم لە زۆر شوێنم بابەتم باس کردەوە. زۆر جاری لە کەسە خاوەن ئەزمونەکان منەوە پرسیارەکەم ئەزمون چی شتێکی فێری تۆ کردووە و ئامۆژگاری تۆ چییە بۆ ئێمە؟ منم پرسیارم لە یەک ڕاهێنەری ئیتاڵی ژینگەیی کرد ئەو لە وەڵامە بە منی وە دوتی ئێوە زۆر پەلەتانە وەکو کورد ئەوەی کە من دیقەتم یاوە ئێوە زۆر پەلەتانە وتی پەلە مەکەن. وتی بۆ نمونە ئێوە لەسەر لە ئێوارە شتێکە خەنە خەیاڵی خۆتانەوەن ئامانجی خۆتانەوە شەوە خەون بەیانی هەڵسان لە خەوە گەرم ئامانجەتان بەدی نەهاتی بێ ڕاستەخۆی و ئامانجەکەتانە گۆڕن. وتی پەلە مەکەن کار بۆ داهاتوو بکەن. ئەمڕۆ زۆربەی زۆری ئەو ڕێکخراوانەی یعنی ئێمە بەدیدێکی ڕخنانش بەسەر بەڕاستی لەسەر بابەتی ڕێکخراوەکان قسەکەم زۆربەی ڕخنەکانیش بۆ خودی خۆمانەکەم من بۆ خۆم لەو بوارە کارەکەم. زۆربەمان بە کار بۆ هەفتە کار بۆ مانگەکەین کاری دوورمەودا ناکەین. بابەتی پەروەردەی ژینگەیی بابەتێکی دوورمەودایە کیسەڵ ئاسا دەڕوات بەڵام دەژگاتە مەنزڵی خۆی دەگاتە ئامانجی خۆی. ئەمڕۆ ئێمە کارەکەین بۆ 10 ساڵی تر بۆ 15 ساڵی تر. ئەگەر کەسانی پێش ئێمە کە مامۆستا شەماڵ موفتی عەبدوڕەحمان ستیق کە ئێستا سەرۆکی دەستەی ژینگە و پێشتر وەزیری ژینگەی عێراق بۆ لە نەوەدەکانەوەی شەمە پەروەردەی ژینگە بکردایە کارێکیان بکردایە کە ژینگە ئەمڕۆ پرۆگرامێک بووە لە ناو ناوەندەکانی خوێندنە پێویستی بۆ ڕێکخراوە ژینگانەش نەکرد کە بەڕاستی ئەمڕۆ بۆ ڕادەیە خەبات بکەن و خۆیان ماندوو بکەن بۆ تێکۆشان بکەن. ئێمە چیمان کردووە؟ یەکەم کار کە ئێمە کردومانە دروستکردنی پرۆگرامێکی ژینگەی بۆ مناڵانی باخچەی ساوایان کە ئەمە 1500 نوسخەمان لێ بە چاپ گەیاندووە و بە شێوەی دیجیتاڵیش بڵاو بەردەستە. دووەمین ئێمە یەکێکی دیکە لەو کارانەی کە کردومانە بابەتی کە پێم خۆشە بەڕاستی و بابەتە لێرەوە تەڕحکەمیان بیخەمە ڕوو بابەتی کارکردن بۆ لەسەر ئەوەی کە ئێمە چۆن ژینگە بکەین بە پرۆگرامێک لە ناو ناوەندەکانی خوێندن بە تایبەت بۆ قۆناغی 1 2 3 4 و لێرەشا ئێمە ئەگەر باسی زانستی ژینگە بکەین لە ڕاستیە لە ناو بابەتی زانستا هەیە بەڵام لەبەرەوەی هەر بۆ خۆی ژینگە بابەتێکی وشکە یان بابەتێکی پەیوەندیدارە بێتەوە بە زانستەوە وەکو دەرەنجام ئێمە لە ڕاستیە تاکێکی ژینگە پارێز یان تاکێکی پەروەردەکراوی ژینگەیمان لێ بەدەست نهێناوە کەوایە ئێمە پێویستیمان بەوە هەیە بگەڕێنەوە بۆ بابەتە هونەریەکان هونەر وابەستە بکەینەوە لەگەڵ بابەتی ژینگەیە بۆ نمونە چیرۆکی ژینگە کارمان لەسەر کۆکردنەوەی سەرجەمی ئەو دەقانە کردووە کە وەکو چیرۆکی ژینگەی هەبوومیمان کۆ کردوێتەوە لە چوارچێوەی کتێبێکا بە چاپمان گەیاندوو 1000 نوسخەوە بە شێوەی دیجیتاڵیش ماوەی داهاتووی خێنە بەردەست هۆنراوەی ژینگەی سەرجەمی هۆنراوە ژینگەکانمان کۆ کردوێتەوە دەقی شانۆی ژینگەی بۆ یەکەمین جارە کە لەسەر دەستی ڕێکخراوی سروشتی کوردستان کە من بۆ خۆم بەڕێوەبەری ئەو ڕێکخراوەم ئێمە کارمان لەسەرەوە کردەوە کە ئەو دەقە شانۆ ژینگەیانە لە عەرەبیەوە وەری بگێڕین و ئەو خەڵکانی کە لەو بوارە ئەنووسن بۆمان بنووسن و تایە کۆی بکەینەوە و لەوێشا بە چاپی بگەێنین کە بۆ هەر سێکیان 3000 نوسخە بۆ پێشتریش 1500 و 4500 نوسخەم بە چاپ گەێنراوە و بە شێوەی دیجیتاڵیش ئەم سیانەی ئەخیریان بەردەستە بێ
لەگەڵ ئەمانە ئەم بابەتانە وەکو کەرەستە ئێستا لە بەردەستی ئێمە هەن بەڵام بەتەنیا ئێمە بۆ خۆمان وەکو ڕێکخراوەکە ناتوانین بەکە هەمووی بگەێنینە ئامان چکەوە ینی بابەتی پەروەردەیەوە بابەتێکە کە لە داهاتووە دەخرێتە بەردەستی وەزارەتی پەروەردەوە بۆی ئەو بکرێت بە پرۆگرامێک لەبەرەوە پێویستی بە کەسانی پسپۆڕ هێمن لێرەوە داوا لە جەنا بدووە داوا لە هەر مامۆسایەکی دیکەوە بەشی پەروەردەی ڕێکخراوی ئازادبوونیش دەکەم ببن بە بەشێک لەو پرۆسەیە و پێکەوە بتوانین ئەو کارە سەر پێ بخەین بە دڵنیایەوە دەرەنجامێکی گرنگ و باشیە بێت. بۆ ناوەکانی داهاتوو لە باخچەی مناڵانەوە و بابەتێکی دیکە کرێ پێشتریش بە کورتی باسم کرد بابەتی پەروەردەی فکری و فەلسەفی ژینگەییە کە ئەمڕۆ ئەمە غیابە لە ناو بزوتنەوەی ژینگە پارێزیە لە باشووری کوردستان کەمە لایەنێک ئێمە دەبێت بەڕاستی کاری لەسەر بکەین بۆی ئەو کەسانی کە لە ناو ڕێکخراوەکانە و وەکو چالاگوانی ژینگەکارەکەن لەسەر ئەم بابەتە پەروەردە ببینن و یاخود خۆیان پەروەردە بکەن و بۆ ئەم بابەتەش ئێمە هەر من بۆ خۆم ئێستا لێرە ئەوە ڕاگەێنم یانی دوو پرۆژەی نووسینم لە بەردەسە کە چاوپێکەوتنەوە هەروها ئامادەکردنی دوو کتێبە کە وڵ ئەدەینیان بە شێوەی چابیان بە شێوەی دیجیتاڵی بە لە داهاتوە بیخێنە بەردەست کە ئەتوانم بڵێم ئەمە یەکەمین هەنگاوە یان وەکو سەرچاوی بە زمانی کوردی یەکەمین هەنگاو یان یەکەمین پرۆژە بێکەوە بەردەستە بێت و ئەتوانێت سوودی لێ ببینرێ. کۆتا پرسیارەوەی کاک بابان بوو کە باسی سندوقی ژینگەی کرد دیارە سندوقی ژینگە پارەی تایە ئێستا بڵێ ئێستا پارەی تایە و دەستەی ژینگە با بڵێن بەڕێوبەریان مدیرعامێکی هەیە کە سەر بە دەستەی ژینگە لە ناو دەستەی ژینگێ ئەم بەڕێوبەرە توانێت جوڵە بۆ حسابە بکە واتە جوڵە بەو پارەی ناو سندوقە بکە بەڵام هەتاوەکو ئێستا سنتێکی لێ نەهێنراوەتە دەرەوە بەڵام ئەو پارەی تایەتی لە ڕاستی ئەو پارە کەمە یعنی کۆمەڵێک پارەی دیکە هەیە وەکو ئەو یانە ڕقم نییە پارەیە ینی تایەتی بەڵام هیچی لێ سرف نەکراوە و ئەو باجانەی دیکەش کە کۆکرێنەوە مەسەرەن وەکۆی هاتوو چۆیانەوەی کۆمپانیەکانی نەوت کەڕاتە ناو سامانە سروشتەکانەوە میتریش بۆ ناو وەزارەتی ناوخۆ ئیلا ئاخری کۆمەڵک لایانی دیکە ئەمانەی دیکان ناگەڕێتە ناو سندوقی ژینگەوە بەڵام ئەوانەی کە خۆیان وەکو فەرمانگەکانی ژینگە لە غەرامە وەری ئەگرن لە کۆمپانیا و کارگەکانی دیکە ئەمانە بەردەوام دەڕاتە ناویەوە و هەتا ئێسش ئەوەی کە ئێمە ئاگدار بین چون بەڵام زاناریمان نایانێ بەڕاستی بڕی پارەکە چەندە و مەسەلەن مانگانە چەندی تێدێت ئەوە بە ئێمە ناوترێ یان پێمان نەوتراوە چەند جاریش داوامان کردووە نازانین کە چەندی تای بەڵام تا ئێستا خەرج نەکراوە و یەک خاڵی گرنگ لێرانە ئەو بڕەپارێکی ئەتوانێت مەسەلەن بۆ نمونە وەری بگرێت یعنی کێ ئەتوانێت سوودمەند بێت لە سندوقی ژینگە بۆ نمونە بەپێی یاساکە هەر هاوڵاتیەک بە نمونە کاکداروان هاوڵاتیەکە ئەتوانێت بۆ خۆی پرۆژەیەک بنووسێت ئەم پرۆژەیە تەقدیم بە دەستەی ژینگە بکات بەڵێ من ئەم پرۆژە ژینگەیەم هەیە تەقدیمی پێ بکات و ئەوان ڕەزامەندی بدەن لەسەر خەرجکردنی پارە بۆ ئەو پرۆژەی جگە لەو ڕێکخراوەکان ئەتوانن هەر گروپێکی دیکە مەسەلەن بۆ ناو کۆمەلگا ئەتوانێت واتە تەنها پەیوەندیدار نییە بە ڕێکخراوە ژینگەکانەوە بەڵکم پەیوەندیدارە بەوە و لەگەڵ هەموو ئەمانەشە مەسەلەن زۆر شوێن هەیە بۆ زیانێکی ژینگەی گەوری بەرکەوتۆ بە نمونە دەربەنی خان نزیکەی 45 تەنکەری گواستنەوەی نەوتی تیاوەرگەڕاوە و جیالەوەی کە تا ئێستا قەرەبووی هیچ جۆرە زیانێکی ژینگەی بۆ ناوچەیە نەکراوەتەوە هاوکات ئەو تا ئێستا ئەو تەنکەرانش لێەوە وەرگەڕاون تەنکەرەکانیش لا نەبراون. سپاس کاک سەرۆر مامۆستا شەماڵ هەوزام زۆری پرسیارەکان بۆ تۆ بوو بەس پێشێکی یەک پرسیاری منیش بار بخەمە ڕیزەوە دەقەکی کاک بابان بخۆم منیش لێرە ناونیشانی بابەتەکەت بریتی بوو لە دیدی ڕخنەی بۆ پەیوەندی نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و پەروەردە بەڵام ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی جەنابەت بەس تەرکیز لەسەر ڕێکخراوە ناحکومیەکان کرد سندیکا و کۆمەڵە و یانە و بە پێناسەکەی گرامشویش کاک مامۆستا شەماڵ حیزبەکانی ژێر کۆمەڵگەی مەدەنین ینی ناونیشانەکە دروست نەبووە تەرکیزەکەی تۆ تەنیا لەسەر ڕێکخراوە ناحکومیەکان بوو لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە سپاس فەرموو بۆ وەڵامی پرسیارەکان زۆر سپاس دەکەم وەڵا هەموویان ڕوونکردنەوەیان نادەستیان خۆش بێ و باشتر لە من قسەیان کرد لە ڕاستیە لەسەر مەسەلەکان بەس من بەبستم ڕێکخراوەکان NGO-کانە لە ڕاستیە بەڵێ چاوەڕوانێکمان لە حیزب نییە کە لە مەجای پەروەردەیشکە ئەوان بەڵێ ئەوان ئیشیان کردووە طبعاً ئەوانش بەداخەوە پاشکۆی حیزبن بەشێکی زۆریان بەسی وەکرا کە پاشکۆی حیزبن لە ڕاستیە بەڵام ئەوەی کە زۆر جێگەی سەرنجە لە ڕاستیە ئەمڕۆ طبعاً باسی پەروەردەی لیبرال کراوە بە ڕێزە باسی کرد گرنگە ئەمڕۆ نیو لیبرالیزم لەگەڵ مۆدرنی مادی لە ڕاستیە تحکومەکە بەسەر پەروەردە لە هەرێمی کوردستانە ڕاستی مەجال نەبوو باسی ئەوە بکەم من یعنی ئەوەی کە ئێستا ئەگوزارێ بە بازرگانیکردنی خوێندن لە کوردستانە بەڕاستی مەترسێکی زۆر گەورەیە ئیشی زۆر باشیشی بۆ کراوە چۆن کەرتی تەندروستی تر ئەمووی کراوە بە کەرتی تایبەت و ئەهلیە
ئێستا قوتابخانەکانیش بەو جۆرەیە یعنی مەترسیکی زۆر زۆر گەورە هەیە جیاوازی من ئەو ڕۆژە لەسەر قەبرانی هین وەساوم کەڵەکن سەیرێکی بەرزایەکانی سلێمانیم کرد لەگەڵ کەڵەکنە گوندی کەڵەکن کە ئێستا گەڕێکی کەڵەکنە هەمووی 100 مەتری بینە 100 مەتر 200 مەترە بێ دوو ژیانی زۆر زۆر جیاواز ڕێک ینی هیچ پێویست ناکە مارکسیزم بخوێنیتەوە بۆی لە چینایەتی تێ بگەی هەروەرە لەو قەبرستانەوە سیرکە بە ئاسانی طبقەکانە بۆ جیابێتەوە لە ناو سیستمی پەروەردەشە ئێستا ئەم دۆخە ڕێک ئەوە بە ئاسانی دەبیندرێ یعنی ئەوەی کە لە قوتابخانە هەلێکان ئێستا بە ئینتەرناشناڵ و لۆکاڵیەوە یعنی بە تایبەت ئینتەرناشناڵەکان هەر زۆر زۆر مەترسیدارن چونکە ئیتر هیچ کولتوریی کوردی لەوێ ئیبراز ناکرێ تەنها کولتوری دنیای دەرەوە کە لە زۆر حاڵەتان هەمووی بە کولتوری ئێمە ڕەواجی زۆر پیا کردووە بۆ نمونە هەڵەوین کە یەکێکە لە تەمان ئەمە ڕوویدەم لەو ڕێکخراوانەیە کە لە مەجای کولتورە ئیشەکەن تەوان یعنی سیر کە بۆنێکی وەکو هەڵەوین هەموو منداڵەکان دەیناسن بەڵام مناڵەکان زۆربیان جژنی نەورۆز ناناسن بەڕاستی ئەمەش بەڕاستی هەر بۆ خۆی کارەساتێکی ترە کە بەڕاستی مەجال نەبوو ئەشێ لە شوێنی تراباسیکەین زۆر زۆر سپاستانەکەم سپاس بەڕێزان سپاس بووە ئەمادەبوونتان و بمانەوەتان تا ئەم کاتە هیوادارین مەڵۆیەکمان خستوێتە سەر خرمانی ئەو پرسە ژینگەی و پەروەردەیانی لێرە باسکرا سپاس بۆ مانەوەتان و بە هیوای دیدار